بەڕێزانم کاتتان باش خۆشحاڵم بۆ جارێکتر بەدارتان شاد دەبمەوە هیوادارم ملاکتان باش بن بۆ ئەم پرۆگرامە بابەتێکی زۆر گرنگ و جوان و سەرنجڕاکێشم بۆ ئامادە کردوون دیارە ئەمە خەوبینینێکە ویستێکە ئاوات و ئامانجێکە ئەڵەم بەڵکو ئینشاءڵڵا ڕۆڵ و کاریگەری کێبێ لەوەی کە دیدگا و ئاوەزی خەڵکانێک بگۆڕین بۆ ئەوەی کە بیر لەوە بکەنەوە ببن بە خاوەنی پرۆژەی خۆیان ئەگەر خەڵکێکی کەمیش بێت بەڕاستی من هەر پێی دڵخۆشە بم هەرچەندە بەڕاستی باسەکە ئەوە هێنێ کە ڕۆژە لە ڕۆژان ئەم بوارەی کە من قسەی لەسەرەکەم بەشداریەکی گرنگ و کارای هەبێ لە بودجەی کوردستاندا بۆنە با بەرنمەکە ببینن ئەزانن دیارە بەرنمەکەم تایبەتە بە مریشکی خۆماڵی و ئەوانی دیکەش هەڵبەتە لە بواری سامانی پەلەوەڕا الحەمدوللا گەشتێکی زۆرمان کردووە بەشی خۆشێنی وەتوانین بنێرینە دەرەوەش ئەمە کارێکی زۆر گەورەیە بەڵام ئەتوانین لەمە گەورەتر بکەین ئەو مریشکانەی کە لەگەڵ تێپەڕینی ڕۆژگارە بەردەوام لە گوندەکانە باو باپیرانمان یادگاریان هەیە لەگەڵیا و لەگەڵیا گەورە بووین بەڕاستی فەرامۆشمان کردووە اینجا من جارێکی تر لە نۆڕۆژی دۆستان لەگەڵ دڵبخۆن قسەم لەسەرەمە کرد بەڵام بەڕاستی بە موردەکاری و داتا و زانیاریانەوە نەبوو کە هاوکارانم ئامادەیان کردووە لەم پرۆگرامەدا هیوادارم دوای ئەم بەرنامەیە ڕۆژە لە ڕۆژان ببینم بۆ نمونە کاتێکە سەرۆک و سەرکردەی وڵاتان دێن ئەم وڵاتە چۆن لە زۆر وڵات سەرۆک و سەرکردەکان گیانداری ماڵی خۆماڵی خۆیان پێشکەشەکەن ئەیناسێنن بازارگەرمی و براندینی بۆکەن هیوادارم ئەو مریشکە جوانە سەرنجڕاکێشەی تۆزێکی ترەی ببینم جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی پێشکەشی سەرکردەی وڵاتانی بکات وەکو بازارگەرمی و ناساندنێک بە خودای دەهێنێت. خەڵکێکم دواندووە دکتۆرایان هەیە ماستەریان هەیە لە بوارەکەدا دڵخۆشم بەوەی کە بەڕاستی ئیش لەسەرم بوارانە زۆر کراوە بەڵام توێژینەوەکان هەروەکو توێژینەوە ماونەتەوە وە سوپاسی دکتۆر شوانەکەم ئەمەی کە لەسەر شاشەکەی بینن دکتۆر شوانە سوپاسی یەکەم کە پشتگیرمە هاوکارمە بەوەی کە توێژینەوەکانی زانکۆکانی کوردستان ئەخاتە بەردەستم بەر لەوەی کە بچمە لای گرافیکەکە دکتۆرێک زۆر ماندووە زۆر ئیشی کردووە بە بیدوێنم ئەویش دکتۆر کوێستانە سڵاو ڕێزم هەیە بۆ دکتۆر ئەم کاتت باش ئەم کاتۆ هەموو کاتێکە باش کاگڕنجیان کاتی تۆ هەموو بینەرانی بەڕێز باش زۆر سوپاس دەکەم بۆ بەرنمەکانە ئەمێ سوپاس بکەم لێرەوە کە هەر بەرنمەیەکە دەنکە زمڕوت و دەنکە گەوهرێکە هیوادارین ڕۆژێک لە ڕۆژان بتوانین بیهێنینەوە و بیکەنم لێ نیشتیمان قوربانتم زۆر دڵخۆشم کە باسەکەمت بەدڵا زۆر سوپاس ئەڵەن مریشک ناسێکی زۆر باشیت هیوادارین وابێت ئەبێ بەرامبەرەکەمان هەڵما سەنگێنن زیاتر لە چیا قوڵ بوویتەوە زۆر بوارەکەی من بۆ ماوە زانیە لە پەلەوەرە من ئیشم کردو لە زۆربەی زۆری بەرهەم با بڵین ئاژەڵە خۆماڵەکانی خۆمان و بە تایبەتی بوار و اختصاسی خۆم لە بواری پەلەوەرایە کە ئیشم لەسەر مریشی کردو بە دەرەجە یەکەم دوای ئەوە قەل و مراوی و کۆمەڵە ئیشی مریشکی زۆر تایبەت و جوانمانەیە زۆر مریشکەکانی ئێمە ڕەخشن جوان نین ناوەکانیشیان زۆر خۆشە ناوەکانیان خۆشە خۆیان جوانن خۆیان نازدارن ئەمانە گەوهری نیشتیمانەکەمانن بەڕاستی ئەمانە سامانی یعنی من هەموو کات ئەڵێم لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان وڵاتەکەمان نەوتی نەمێنێ ئەڕوات کەمەکە بەڵام ئەم سامانە نەتەوەیی ئێمە ئەگەر برەی پێبین کەم ناکە بەڵکو زیاژەکە ناتوانین چەندین جۆر تۆمار بکەین کە لە 100 کوردین بە دڵنیاییەوە شکر وەکو زینەش ڕەواجیان هەیە زۆر جۆرمان هەیە زۆر جوان کە جاری وای ئەچینە تەماشایانەکەم یانکە خۆم کە بینی من وتومە حیفە ئەمانە سەریان بڕین بیان خۆین ئەبێ ئەمانە هەروەکو تێری زینەدایاننی دکتۆر بۆ ئەمەیان پێڵەن شاژن لەبەرەوەی تاجی لەسرە کاکڕنج پەڕەکانی سەری بەو شێوەیە کە وەکو تاجێکە کە تۆ تەماشایەکەی ئەمە و تاجی لەسەر نراوە بۆیە پێوترێ شاژن ئەم شەدەلارە
بەخوا جوانە شەدەلار خان شەدەلار ئۆڤ مەزەدار خۆیەتی ئەی ئەمەش ئەکەوێتەوە سەر پۆپنەکەی طبعاً ئێمە شتێک مقیاسێکمان هەیە گەر ئینتاجی باش بێت ئەم کەڵەشێرە پۆپنەکەی زۆر گەورە و پەمەی ئەبێت ئەکەوێ بەلایە کە تر بەلەنجەولارە ڕواە عنی ئەمە ئیشی پێ و ئەمە ئەتوانی ئینتاجێکی باشمان باتێ بۆی ئەو ناوایان عنی ئەمە ناوێکی وەکو عەرە بەڵێ ئیسمێکی دەلەعە کە ئەمە شەدەکەی لار بۆتەوە کە ئەمە جوان و سرنج ڕاکێشە. دکتۆر کەڵەشێرەکانمان زیاتر قۆزنیا مریشکەکان جوان و خانومانترن هەردووکیان با تەحەیوز نەکەین بڵێن بۆ هەردووکیان مجموعەیەک نەوعمان هەیە مریشکەکانمان جوانترن مجموعەی نەوعیشمانەیە کەڵەشێرەکانمان جوان بەس بەخوا زۆریان لێت زیوین بۆ نمونە ئەم کەڵەشێرە لە باشوورەوە ئێستا بۆمانە نێرنەوە بە $1000 دانەی لە کاتێکە کەم خەڵک هەیە لەم کوردستانە ژیابێت و لەگەڵ ئەم کەڵەشێرە یادگاری نەبێت. بەداخەوە کاگڕن کە من مجموعەیە شتم ئەوێ لێرە دەسم ناکەویان لە لادەکانی خۆمانە بەرەو نەمان و لە ناوچوون و کۆڵن بەرەو ئینقیراض ڕۆشتووە ئەڵێ بڕۆ لەوێ سنتەریان هەیە بیهێنن حتا من ویستم توێژینەوە بکەم لەگەڵ مامۆستایەک لە ئێران پێیوتم وتی کوێستان تۆ لەوێ لە سنتەرەکەی خۆتان ئیش بکە منش لێرە لە سنتەرەکەی خۆمان ئیشەکەم تو وەڵامی سنتەرمان نییە وتی ئەی چۆن ئێوە ئەو هەموو شتە باشەتان هەیە و سنتەرتان نییە مەحەتەی بەخێوکردنی ئەو ئاژەڵە کێویانەتان نیە کە بە ئاژەڵی خۆماڵی و کوردین وتم نیمانە بەداخەوە ئەبێ ئاسکەکانی بارزان سەگرمە گەرمیان سەگەکانی پشدەر هەرچی بوونەوەر و هەرچی زیندەوەر و کە و گۆڕ و هەمووی تۆمار بکەین لە جیهاندا بە ناوی خۆمانەوە بە ناوی کوردەوە ڕاستە بەڵێ بە دڵنیاییەوە و هیوادارین بکرێ من خۆم زۆربەی زۆری ئەو تۆژینەوانەی کە کردومە محاولەم کردوۆنی کە کراوە توانیمە تەسجیلیان بکەم بۆیە سبینێکێکێکی تر وەکو خۆت فەرمووت برا بڵێن نەخێر ئەمە سنفی خۆمانە و ڕەسەنایەتی بۆ کوردە و جارێکتر تەوان ئێستا مەجال لە شتانە کەمترمە بەڵام بۆ شتێک کە ئێمە دۆکومنتمان هەبێ ئێمە ناتوانین لە خۆمانەوە قسە بکەین و لە هەموو عالمی شاهروایە تۆ بێ قسەکانە بە دۆکومنت بکە من ئەڵم کوردیە بڵێ ئادەیکوا بۆ ئیسباتات کامێ من دۆکومنتەکەی بخەمە بەردەم دکتۆر ئەڵەن مریشکی سپی نەوتی سپیە ئەی ڕەنگا و ڕەنگەکانمان زێڕ و ئەڵماز نین بە دڵنیایەوە ئەو وەسفێک کە بەڕێستان کردان پڕاوپڕ جێگەی خۆیەتی طبعاً ئەو مریشکە سپیەکە هەیە و کە ئێستا ئێمە لە عالەمە بەرەو ئەو ئیتیجاهە ڕۆشتوە بۆ لەبەرەوەی تۆ با بڵێن بەکاربەر زۆر بەکاری هێناوە بۆیە نەکەوێتە ئەو مقارنەیە من حەزم لە سوورەکەی حەزم لە سپیەکەیە یعنی ئەمە با بڵین وەک فێڵێک لە بەکاربەر کراوە بۆیە هەموو ڕەنگی پەڕەکان کراوە بە سپی بۆی اختیاراتی لەبەر دەما نەبێت کامە هەڵبژێرە و کامە هەڵ نەبژێرێ بەڵام بەدڵنیایەوە گەر ئێمە بچینە بازارەکانی خۆمان و یان مستەهلیکی خۆمان و بە تایبەتی ئێستش کە ئەبینین داوای چیەکات ئەڵێ مریشکە کوردیەکەم ئەوێ ئادەی خوا یەک دقا ئەوە زانیاریەکی بەڕاستی سەرنجڕاکێش بوو بینەرانی بەڕێز دکتۆر شتێکی سەرنجڕاکێشی و دەڵێ ئەوە لەبەر خاتری مشتریە بۆیە هەمویان سپی کردووە بۆی یەکێ حەزی لە سوور نەبێت و یەکێ حەزی لە سپی و یەکێ لە ڕەش و ڕەنگەکانی تر و دوای هەنێکی بمێنێتەوە ئەوە زانیاریەکی زۆر سەرنجڕاکێشە ئەکرێ زیاتر لەسەری بدوێی کاگڕنج ئێمە شتێکمان هەیە با بڵین کە لە بەخێوکردنی پەلەوەرە بڵین لە ئاژەڵی گەورەشە زۆربەی کاتکە ئێمە چاکردن ئەەکەین کە من لێرە ئەڵم بەخێوکردن مەبەستم لە نان و ئاوەکە نییە بڵێن ئەوە بوو اختصاسەکەی من ئەوەیە تۆ چاکردنەکەی لە ڕووی بۆ ماوەزانیەوە ئەمە ئەو تێرانە هەڵبژێری کە باشترین ئینتاج ئەیەنێ ئەوانەی کە خراپن عەزلیانەکەی ئەمە ئەساسی ئیشی جەنەتیکە بەڵام هاتوون دوای ماوەیەک سەیرەکەن ئەمە تۆ کۆمەڵێک لە تەیرە اختیار کردووە هەریەکە و ڕەنیەکە بۆیە مستەهلک هاتووە سێرەکەی وەجبەیەک ئەمێنێتەوە با من نمونەیەکە بمێ لەسەر قەلی کوردی خۆمان کە ئەمە زیاتر شتەکە ڕووناکاتەوە زۆربەی کات کە تۆ خەڵک تەڵەبیاتی لەسرە ئەڵە حەزمان لە قەلی سوورە لەبەرەوەی قەلی سوور گۆشتەکەی خۆشترە قەلی ڕەش و سپینایەتەوە ئەن کە تۆ لە ڕووی زانستیەوە تەماشایەکەی لە ڕووی زانستی من خۆم دراسی دکتۆراکەم لەسەر ئەوە بووە وەکو تامەکە فەرقی نییە بەڵام چیەک مشکلەمان هەیە لە قەلی ڕەشە کە تۆ پەڕەکەی دەرەهێنی با بڵین ژێری پەڕەکە لەژێر پێستەکە ئەمێنێتەوە کە تۆ با بڵین سەربڕاوەکە ئەبینی کە بە عەرەبەکە پێڵێن دەبیحە
مەزەرێکی جوان ئێستاکەی نوکتەی ڕەشی لەسرە سپێکانیش بە عام وەزن نایەن وەکو سوورەکان بۆی خەڵکەکە زیاتر ئەڵێکی زیاتر لە وڵام من حەزم لە قەلی سوورە بۆی تەماشاکەی تا سوورەکە بێ ڕەش و سپێکە نابن لە ڕەش سپێکە لە ئاخیرا تەواو بێ بۆیە لەم سەرێشەیە یەکێکی بۆ ئەمێنێتەوە و لێ بمێنێتەوە حەقلەکە هاتوون چیان کردووە کەمووی ئەکەن بە یەک وەجبە چوەک ڕەنگ چوەک ئینتاجی ینی مریشکە سپیەکە ڕەنگا و ڕەنگەکەیە سپیکراوە بۆی هەمووی سەرف ببێ بەدڵنیایەوە دکتۆر وەک باسکردنەکە و خۆش لێنی بۆتان لێ نەمبیخۆن تێبینیت کردووە دکتۆر ئەوانەش کە سەریان ئەبڕین هەنێکیان هی جوانین من لەسەر سێ ڕەنگ ئیشم کرد کە ڕۆشتم وتم ڕەشمەوێت تەوان زۆربەی زۆری تر ئەچوومە لادەکانە گەڕام کابرایە گوتیان وەرە ئەم کابرایە بەس ڕەش بەخێوەکە کە چوون تەوان من ڕەشم ئەبینی ئەم ڕەشانی ترکە ئەمبینی ڕەنگەکەی اعتیادی بوو بەڵام کە ئەمانەم بینی زیاد لە حەسرنج یعنی ڕێک قەتران ئاخۆمان کەشتێ زۆر ئەڵێ قەترانە زۆر یەکسەر وتم ئەمەوێت چکە من مجموعەیەک مەویست مجموعەیەکی داوای زۆر گرانە لێوتم ئەمە بە هەر چەند بێت من هەر ئەمەوێ گرانیش بێ چکە زۆر جوانە فعلا لە چاو ڕەشەکانی ترە ینی ئێستا گەر من ئەوە پیشان بەم ئەڵێ ئەمە هەر ڕەشی پێوترێ ئەوش ڕەشی پێوترێ وتم کاکە وڵا ئەمەوێت وڵا نایفرۆش من بۆ جوانی خۆم بەس کەوتوانە ئەمە تەلەبێ ئیشی پێیتوەم زانەوە ڕسمیەگری بڕوا بکە نازانم بڵێم نایابە بڵێم ڕەخشە بڵێم زمڕوتە ئەوە نەجوان بوون چاو تێر نەبووین کە تۆزێ تەماشاتە کرد چاو ئێشە ئەوە نەجوان بوو ئەوە ڕەش بوون شینی من شینی ئەوەیە ئایا وەک مەسلحەکە ناتوانین کوردیەکەش زیاب بکەین کاگرنج حەزەکەم یەک شتی پێ بڵم تەوان سەدەیەکە وڵاتە پێشکەوتۆکان خەریکی ئەمن هەتا گەشتونەتە ئەم سولا لە قیاسیانی کە ئێمە کە ئێستا لە بەردەسی ئێمەیە بە 42 ڕۆژ ئێمە ئینتاجی گۆشتەکان کەوا بڵێن پێڵێن مریشکی گۆشت بە 42 ڕۆژ بە هەفتە ئەبێ بەچی ئەبێ بە ئەو مریشکەی ئێمەمانان ئەیخۆن و لە بازارڕ دەستمانەکەی سەدەیەکە ئەوان خەریکن من ئێستا بڵێم بە مودێکی کەم ئەتوانین لەبەرەوەی ئێمە تەجروبەی ئەوانمان هەیە و کۆمەڵێک تەکنیک و ڕێگەمان هەیە بەڵێ بە دڵنیایەوە من ئەڵم هیچ کات درەنگ نییە خۆزگەی ئێستا دەست پێ بکەین بڕواکە لە 12 ساڵی داهاتووە شتێکەکەین دەنگ باتەوە جۆرە پەلەوەرێک دروستەکەین کە لەگەڵ ئەمبی خۆمانە هیچ مشکلەمان نەبێت لە مناقەشەکانی بینی خۆم خۆشتاوتم وتم لەوانێت 3-4 ساڵی تربی بڕوا بەم گەرمیە ئێمە لە هاوینانە نەتوانین مریشکی دەواجنەکان بەخێوکەین ئەو کاتە لۆدەکە زیاترە بێ سعر زیاترە بێ ئەوە نەگەرمە بێت تۆ سەیتەرە ناکەی بەسەر گەرمێک کەواتە ئایندە بۆ کام مریشکە بۆ مریشکی خۆماڵی خۆمانە هەر بژی دکتۆر زۆر سپاس هەر بمێنی بۆ کوردستان بەخێر هاتن سەر و سەرچاوم گەورەتان کردین هیوادارم گوێ لە هەموو قسەکانە بگیرێ لەبەر ئەوەی هەرێکێکیان لەگەڵ ئەوی ترە سەنگی مەحەکە و شتەکانە زۆر باشن کاکڕەنجیان زۆر سپاس سەرچاو سەرسرم زۆر سپاس حافیز ڕێز و احترامم بۆ ڕووداوە بۆ کاکڕەنج چاومانە قوربانت باسی مریشک و قەلوقازە ئای بمرم بۆی بۆ قەلوقازی کوردی خوانەکە کاکە فروجاوێکی مریشکی کوردیەکە لە شوێنی کوردی هزار گۆشتی مەسلحە مریشکە مەسلحانە هێنێ جوشکەیەکی کوردی بە 7 مانگ بە 8 مانگ هێشتا هەر پێڵێن فروچ ئەمە بە 3 مانگ بۆ سەر بڕین سەریە بڕن ئەمە مەتەڵە سەحرا فویتیەکەن ئەمە دەردەکە لێرایە نەخۆشیەکە ئالەمایە غەدر مەکە ئاڵێن ئومەهات تامی کوردیەیە نەخێر وەکو کوردی نییە قەلەکەش فەرقی هەیە ئەرە وەڵڵا آخر بەڕاستی هەمووی چەوراوە هەمووی سەحەتە یەک باوە بەچنگ ڕۆنەکەی بخۆم هیچ خراپێک نابێ کەواتە حەلیان نییە وا کاکەڕەن زۆر خۆشە زۆر خۆشە اینجا لەگەڵ خۆشەکە ساحەت تۆ سیحەتەکەی باسکە کاکە بە دەرپێ سەرخەرمانەوە کە لە شێریە خوارد کابرا 120 ساڵە ژیە ئێستا 50 ساڵ 6 ساڵ تووشی جەڵدەی دڵە بێ تووشی جەڵدەی دەماخە بێ ئەنواع نەخۆشی گرتووە منە تاکو کە لە شێری کوردی و قاجی کوردی و قەلی کوردی وەستا بێ ئەبەت نەچوو مەلای مەسلحەیە و ناشتم لادیەکانیش پشتیان تێ کردووە نەوەڵای ئێستا خۆیان زۆر ئینی ناکەن بەڵام ئێساوە بینی و تۆزەرمەوە پێش لە لادێەوە هێلکەیان هێنابوو شتیان هێنابوو هێلکەی قەل و قاز و ئەمانە زۆر باشە هێلکەی کوردی دوانی بە هەزارە هێلکەی مەسلحە 5 بە هەزارە 6 بە هەزارە جابزانە هێلکەی کوردی چەندێ سیحەتە وەڵڵا هەفتەیە لەسەر یەک هێلکەی کوردی بخۆ ئەگەر سەرەتانێ بێ پەڕێنێ هەر سەرەتان
دەنگەکەشی بۆ ناڵێ ئەی هاوار کە ئەخوخێنێ بەیانیان وا ئەزانم لە لادێکانم وا ئەزانم لە هۆنگەرێنە و بزنیان و چنیانم وا ئەزانم لە نازان یعنی خۆشیە گا بەنێسن بەس بەعزێک لەم مسەقەفانەمان ڕێز و احترام هەیە بۆیان ئەم کەڵە شێر چیە قوخێنێ کاکەوە ئەوە بانگێ بۆیە ئەوە خەبەر دەکاتەوە واعی دەکاتەوە ئەی دوایی چۆنەی خۆی سەریە بڕێڵی ئەی کە خۆش بوو دەبا ئەوەشی هەبێ ئەی خۆ مریشکی کوردی خۆشمان ڕقنەشی هەیە و هێلکەشی هەیە بۆ بە ڕقنەکەی زعاجی بۆ کەیلکە کاکە ڕاکەی خێراڵی ئەڵڵا هێلکەی کرد زۆر سپاس با قوربانتان بم یاخوا بەخێر بێ ڕوودا و کاکە ڕەنج ڕێز و احترامم هەیە بۆت ئەمە ڕاستیەکانەکە بۆ باسەکەم چاوی ڕووداون سەرسەری من سەرسەری من ئەمانەی خۆمانن یا هی دەرێن کاگڕنج ئەم دوچکە ئێمە لە ئێرانەوە هێنین سێن ئەلوچکەمانەیە سەر لە قاعا پۆڵندیمانەیە برامامانەیە سوڵتان هەمووی لە ئێرانەوەیێت کەواتە ئەوان هەزاران کەسی پێژێنن زۆر تاوە کاگڕنجە ئەوان کاراسانی زۆریان بۆ کراوە ئەی ئێوە بۆ هەر فرۆشیارن نەک بەرهەم هێن کاگڕنج قسەکەی تۆ زۆر تاوە بەس ئێمە لە ئەمان کە دەسەڵاتی ئێمەیتیانێ ئێمە دەتوانین دوچکەکە لەوان بێنین ئەو توانایە ئەوانمان نییە چونکە ئەوان تواناکە ئێمە سنووردارە ئەوەی خۆراک کەواتە هی خۆمان نینەوانیش دوچکەکەی هەمووی لە ئێرانەوێت ناتوانین خۆشمان بیکەین و هەزاران گەنجی ئەم هەرێمی کوردستانە بخەینە سەرکار کاگڕنج ئەوەی تۆ دەڵێی قەناعاتی هەبێ ئێمە بیرمان لێ کردەوە کردوشمانە بەس جاری وایە ئێمە ڤایرۆسێکە لی دەدا یعنی ساڵێ دو ساڵ دوامان دەکات ئەوەی پێی دەکەین لەبێ لەوە سەرفیکەینەوە ئەوەندە قورس و زەحمەتە مریشکی جوانکاری بەرهەم بهێنین ئێستا مریشکی زیینە ئێمە ناتوانین مریشکی زیینە چەند کەسێکی مەحدود لێمان دەکرێت ئێمە ناتوانین خۆمان مەشغوڵکەین بە ئەو چەند کەسە مەحدودەوە بەناو ئەو هەمووی دەیان بینم ماشەڵایان لێبێ مریشکێکی کوردی هەبێیان ناسیتەوە هیچی تیانێ مریشکی کوردی مریشکی زیینەکەی خۆمان جوانە مریشکی زیینەی خۆشمان جوانە کاگڕژ ئەمەش کە بەروەردەی دەکەین خراپ نییە بەس ناگاتە مریشکی زیینەی خۆمان ئاخ داخی گرانم ئەگەر گرنگی پێیان لە جیهانا دەنگاتەوە کاگڕنج ئەو قسەی تۆ زۆر تەواوە قەناعاتێ بێ ئێمە مریشکی کوردیمان پەروەردە کردووە ئەم مریشکە کوردیە حەو ساڵ ژیاوە حەو دانە ساڵ ئەو مریشکە کوردیە لای خۆمان ماوەتەوە زانکۆکان سەردانتانەکەن قەت کاگڕنج من ساڵێ دو ساڵ پێش ئێستا مامۆسایەکی زانکۆ هاتە لام هەندێک مریشکی کوردیمان بۆ پەیدا کرد مریشکی کوردی ڕەسەنی کوردی خۆی بردیەوە لەسەری خوێندی ئەم مریشکە کوردیە دو ساڵای خۆی مایەوە دوایی تەلەفۆنی بۆ کردم بۆ هێنامەوە ئەو مریشکە کوردی ڕەسەنە دەرچوو کە ئێمە بە شوێنیا دەگەڕین زۆر سپاس یەکەم کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆی خۆشەویست ئێمەش پێمان خۆش بوو تاکە کەناڵە تا ئێستا ئاوڕێکی جدی لە ئێمە یابێتەوە بۆ ئەم ئیشەی کە ئێمە دەیکەین لەم سنوورە هەنێ مریشکی جوانمان پیشان بە ئەمانە چ جۆرێکن کاگڕنجەمە لە ئێرانەوە دەمە دوچکەی سوڵتانی پێ دەڵێن ئەمەیان پێ دەڵێن با پۆڵندی جوان بیان بینم ئەمە پێ دەڵێن دوچکەی پۆڵندی ناوی چی بوو؟ ئەمە لە پۆڵند داواتووە ئێرانیشی خۆی نییە ئێرانیش هاوردەی کردووە ئێستا هەرم دوچکەی ئێمە لە ئەفغانستان پێ دەڵێت هی خۆمانە بەس لە ئەسڵا ئەمە پۆڵندیە ئەمەش پێ دەڵێن هەر سوڵتان دوو سوڵتانی و پۆڵەنیەک ئەو قاعەی لەوەی چەند مریشکی تایە 3000 تێ دەکەین لەو 3000 مریشکی کوردیتیانە هیچی تیانە دووبارە سپاس کە لەگەڵمان بووی حافیز شتی کوردی وەسفینە یعنی تۆ خۆشتەکە معلومە هەموو کەسێکە زانیا شارەزایی ئەوێ ناسینەوەکەی کاگڕە جەنگیان ئەو شتی کوردی لە دوورەوە دیارە یانی ئێمە ئێستا سێریکەین لە دوورەوە زانی کوامە کوردیە کوامە ئێرانیان بە خێوکراوی ئێسانی تامەکەی جیاوازە کاگڕن جا فەرقی زۆرە وەڵا وەکوە ئایا بخۆی تۆ ئەو تامی هەیە تا سەر ئێسقا کاگڕنجان ئێمە لەگەڵ کوردیەکەین ئەڵێن لە هەندەرانەوە بۆی دێن وەڵام من خۆم بۆ بەریتانیا دێن و بە سافەت دێن و لێرۆی بن بۆوێ بە زیینوی نەوەڵا سەر ێبڕینای بێ ئەڵێ بە زینەی بە ئەی کاتەم جەمی دۆی بە سێ جای بە فەرقی چییە لەگەڵ مەسلحە وەڵی مەسلحەکە ینی مەسلحەکە ئەمەی پرۆتینە هەموو شتێەوە و ئەم کە لە شێرە دو سا ئەو ملیشکە دو ساڵە بەخێو کرا 2 کیلۆ تەواو ناکە ئەو بە چل شەوە چێتە 4 کیلۆ 3 کیلۆنی و 5 حاجی بۆ کەم بۆتەوە مریشکی کوردی وڵای کاگڕەنجە گیان
وەکو بۆ خۆ دەزانی ساڵی ساڵان هەموو شتێک لە لادێ زۆر بوو ئێستا دیهاتەکان هەرین ڕوو لە چۆڵین و خۆ نە قەلماوە نە قازماوە خەڵک ڕای ناگرێت ئیتر زستانە مشتری ئاگرەکەنەوە. قوربان ئەمڕۆ لە بۆنەی ساردوی سەرماوە خەڵک تەڵەبی مریشکی کوردیمان زۆر لەسرە قازمان لەسرە قەلمان لەسرە باسی تام و لەزەتەکەی و لەگەڵاکەن بە تاکید هەر هەبی باسی فروجاری کەڵەشێر و قەل و قاس و مریشکی کوردیەکەن. سڵاو ڕێزم هەیە بۆ پرچاوەکانم کاکە ڕنج ڕۆحی منیت باسی تام و لەزەتەکەی و لەگەڵاکەن تام و لەزەت ئەگەر مەبەست قەل و قاز و کەڵەشێر بێ لە تامە ڕەسەنە کوردیەکەیە مریشکی کوردی یان ئەوانی تر. قەل باوکی هەمیانە دوای ئەوە کەڵەشێر دوای ئەوە قاس مریشکە کوردیەکەیش خۆشە ئاوە دەسەگرێ ئەوە کوردیەکە کەم بووتەوە کاکە ڕنج بەڕاستی لێو نەشارمەوە پەلەوەری کوردی زۆر کەم بۆتەوە یعنی کولفەکەیشی بەرز بۆتەوە ئێستا ئێمە جاران قازێکمانەکڕی بە 15 بە 20,000 ئێستا قازێ بۆ بە 40,000 قەلێکمانەکڕی بە 70,000 سە قلێکی باش بە 140,000 یعنی کولفەکەی بەرزبووەوە بەس ئەیێنێت یعنی لە دەری شەوێت بەڕاستی لە ئێرانەوەیت لە جنوبەوەیت حاجی بەڵام کابانیەوە وڵی مامە ڕەنج یەک شتە بێ بڵێم ڕاستێکی پەلەوەری کوردی نابێ ئاوی زۆر تێ بکەیت جا نابێ هیچ شتێکی تێ بکەیت نە پیاز نە بیبەر نە بەهارات هیچ شتێک بەس خۆی جوان جوان سووریەکەیتەوە ئەبێ سووریکەیتەوە بۆی ئەو ڕۆناوی خۆی باتەوە بە ڕۆن و ئاوکەی خۆی جارێ هەڵێک زێنی جوان جوان خوی تێکی تو یەک دەست ئاوی تێکی بەس پڕی مەکەن لە ئاو یعنی بۆ کابانە بەڕێزەکان ئاوی زۆر تێمەکەن بۆی تام و لەزەتی خۆش بێت و دەست بگرێت کە ئاوە پاروو پێکرد بنووسێ بەدەستە بێ بینەران ناخۆش چی کوردیت لێ ناوە من حەزەکەم بێ هەموو لایەک ناخۆش حەزەکەم قەلەکەتان پیشان بم قەلێکی زۆر زۆر جوان جا ئەمە برنجەکەیانی ئەمەی پیا ئاڵێنی ئاوە بەدەست بێ هەموو لایەک ناخۆش ببورن خوا ئای کاکە ڕەنج زووری ئەگینە هەر ئێستا بۆ مناردی بەس تۆزێ بینمان زۆرە قوربانت حاجی قوربانم کاکە ڕەنج زۆر زۆر خۆشحاڵم مشتریەکانت چیەڵێن وڵایی ئەڵێ حاجی ئۆسمان کە خۆتە بین تێرە خۆین کەڵەشێرەکەش حازرە ئەو تاولۆ لاوەڵە ئای کەڵەشێرەکی تایبەتە قوربانە بم سڵاو لە هەمویان سڵاو لە هەمویان چاو ماجەکەم سڵاو خانم زۆر سپاس کاک ڕەنج بەخێر بێت باسی مریشکی کوردیەکەین وەڵا دەستخۆشیت لە یەکەم بابەتەکانت وەکو هەمیشە ینی بابەتی گرنگن جێگەی قسە لەسەرکردنن جێ ئەوەن کە میوانی باشی لەسەر بانکەی خەڵکی لەسەر و شارکێتەوە اینجا بابەتی خواردنە کوردەواریەکانیش لەخوا بەزیابێ ئەم ساڵانەی دوایی خەڵک بۆی گەڕاوەتەوە بەڵام گرانیشە وەڵاهی ئەوە هیچ سیعرەکەی بەرزترە بەڵام بەراورد ناکرێ بۆ مریشکە مەسلحەیە کە بە پرۆتین گەورە ئەکرێت کە بە شێوەیەکی ناتەندروست گەورە ئەکرێ کە بە ماوەیەکی کەمە ئەم مریشکە بە دەرمان بەخێو ئەکرێ ینی تۆ هەر ئەی خۆی وەکو جوایە جاری وایە نەخۆشی بخۆیت شێف ڕووناگەیتر زستانە کاتی شتی کوردیە مریشکی کوردی شتێکی تایبەتە یان کەڵەشێر جارە بۆ زستان تایبەتمەندێکی خۆی هەیە لە کاتی بەفرادا بنیشیت و لێی بنیت ئیشاءڵا بە تەمای لە زستانی شایمە قەل و قازمانە بێ لە شەوانە سەر و پێمانە بێ خەڵک گەڕاوەتەوە بۆ لای کوردیەکە جارە سەرەتا کە بەرەو جەوی زستان ئەڕۆین و جەوەکەی زۆر زۆر سارد و بەرەو سەرما ئەڕۆی زیاتر مرۆڤ نەوسنترە بێ حەزی بە خواردنی خۆش و بەلەزەتە جا خواردنە کوردەوارەکانیش وەک هەمیشە تام و لەزەتی تایبەتی خۆیانە بووە کەڵەشێر و مریشک و قەل و قازیش هەر لێگەڕێ چۆن خۆش دەردەچێ بەڵێ مریشکی کوردی لە دوای سەر بڕین کە گەشتە دەستی ئێمە لە ماڵەوە یەکسەر نابێ بۆ سەر تەباخەکە بڕۆ ڕاستەخۆ پێویستەکە بیخەینە ناو ئاوێکی ساردەوە بە ئاوێکی سارد بشۆردرێتەوە بۆی هەموو میکرۆبەکانی بکوژێت دواتر پێویستە پێستەکەی لێ بکەینەوە خواردنی ئەو پێستە زۆر زۆر خراپە بە تایبەت بۆ پەلەوەری کوردی خراپە پێستەکەی بخورێت پێستەکەی لێ ئەەکەینەوە لە ناو مەنجۆڵە جوان هەڵی ئەکزێنن تا ڕەنگی قاوەیە بێ دواتر کەمێک خوێ و بیبەری ڕاشچکە بە تام و لەزەتی خۆی خۆشە ئاوی کوڵاو لەسەر ئاگرێکی نزم بیکۆڵێنە زۆر زۆر تایبەت دەرەچێت ئەتوانین نرخیشدا بەزێنین و پرۆژەی بچووک زیاکەین
ئەم قسەی کە ئێستا منێکم دڵنیام گەنجان لێم تۆڕە ئەبن دڵنیامێنە خەت و قسەشم پێ ئەڵێن بەڵام لەگەڵ ڕێزم زۆرێک لە گەنجانی ئێمە تەمەڵن تەنها چاویان لە حکوومەتە بە موچەیەکی کەم لە ناو چوار دیوارە تاعینیان بکە من خۆم 13 ساڵە تەخەڕوجم کردووە کاگڕنج خاوەنی ئیش و بزنسی خۆمم ئەگەر تاعینات بێتە بەر دەرگاکەشم نایکەم بۆ چونکە ئەم مێشکە بەکارەهێنم لە پرۆژەیەکە کە خزمەت بە خەڵکەکە دەی هەموو گەنجانی ئێمە ئەگەر هەر یەک لەلایەن خۆیەوە بە پرۆژەیەکی بچووک دەست پێ بکە بە نمونە لە شوێنێکی لە دەرەوەی شار هەردوو گۆلی سڵق و کەوەر و کەرەوزت هەبێ هەم بۆ ژیانی خۆی هەم بۆ فرۆشتنەوە ئەمە تۆ بەرهەمێکت هێناوەتە دنیاوە یعنی هەرکەس لە بواری خۆیان ئیش بکات لەو قەنەعەتیان ئەو نرخە گرانەژە بازاڕە نامێنێت چکە هەموو خاوەنی پرۆژەکە خۆمانی خاوەن کێڵگەکان عاجزە بن با تووڕە بن ئەمە حەقیقەتێکە دەی ئەگەر من بەگوێی بینەران نەیچپێنم و تۆ بەگوێی بینەران نەیچپێنی خەڵکانێک هەن بە ناحاڵی لە وەزعەتەیەگەن پێویستەکە بیناسنەوە لە کاتی خواردنیشە هەستی پێەکەی کاگەڕەنج مریشکی کوردی قەلی کوردی بە نمونە باسی قەلت بۆ بکەم ئەو قەلەی کە لە ماڵەوە بەخێوەکرێ زۆر کەسەیە کە من دەستخۆشیم هەیە بۆیان لە ماڵەوە لە سەربانەکەی خۆی لە شوێنێک لە حەوشەیەک هەستاوە چەند قەلێکی ڕاگیر کردووە ئەگەر بێت و ئەڵەفێکی تەندروست و گەنم و جۆیەکی بە تێکەڵ بدرێتێ ئەم قەلە تام و لەزەتی زۆر خۆشە هەر ئاو و گۆشتاوەکەی فەرقی هەیە بەڵام هەمان قەلبێت و هەر لە ماڵە بەخێو بکرێت و بە برنج و فاسۆلیا تاوان تامی زۆر جیاوازە دووبارە خۆشحاڵ بووم زۆر سپاس بینەرانی بەڕێز ئەمجا گرافیکێکی جوان و پڕ زانیاریمان بۆ ئامادە کردوون ئەوەتان پێشکەشەکەم پاشان لە بەشی دووەمدا ئەمەوێ پێتان بڵێم سەردانێکی مەیدانی خۆشمان کردووە دڵخۆش بووم بەڕاستی ببینینی ئەو کەشە ئەوەش بۆ ئێوە ئەگوێزینەوە با گرافیکەکەش ببینن. باسی مریشکتان بۆکەم لە مریشک لە جیهاندا دەست پێ دەکەم تا دەگاتە شەدەلار و پۆپنەخوار و مریشکی ڕەسەنی کوردی بە تایبەت ئەم جۆرە نایابوو ناوازەیان کە لە ناو بازاڕی پەلۆر فرۆشاندا هەندێک پێی دەڵێن مریشکە ڕەسەنە کوردیەکە و لای هەندێکیش بە شاجوان ناوی ڕۆشتووە. چەندین مریشکی کوردی ڕەسەنمان هەیە کە لە باو باپیرانمانە بۆمان ماوەتەوە هەندێک لەوانە ناوی تایبەتی خۆیان هەیە وەکو ملڕوتەڵە و کرژۆکە و چەندین ناوی تر هەموو ئەمانەی کە لەسەر شاشەکە دەیبینن ئەو مریشکانن کە یادگاریەکی دوور و درێژی لە مێژینەی گوندەکانی کوردستانن. مریشک سەرچاوە یەکەمی گۆشتە لە جیهاندا لە سەدا هەفتای جەستەی مریشک ئاوە لە سەدا بیستی پرۆتینە لە سەدا دەیشی چەوری و کانزاکانە 100 گرام سنگی مریشک 31 گرام پرۆتین و تەنیا 165 کالۆری تێدایە. مریشکی بەخێوکراو بۆ گۆشتەکەی بە خێرایی لە هێلکەوە گەورە دەبێت و دەبێت بە مریشک لە 5 بۆ 6 هەفتەدا کێشەکەی دەگاتە 2.2 کیلۆگرام بەڵام مریشکی هێلکەدار کێشەکەی نزیکەی 1.8 کیلۆگرامە و دەتوانێت 300 هێلکە لە ساڵێکە بەرهەم بهێنێت. بە پێی راپۆرتی 2024 وەزارەتی کشتتوکاڵی ئەمریکا جیهان ساڵانە زیاتر لە 103 ملیۆن تۆن گۆشتی مریشک بەرهەمەهێنێت. دەزانن لە جیهاندا ئەمە واتای چی؟ واتە نزیکەی 200 ملیۆن مریشک ڕۆژانە لە جیهاندا سەر دەبڕێن. بەرهەمێنەرە سەرەکیەکانی مریشک لە جیهاندا یەکەم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ساڵانە 21 ملیۆن تۆن بەرهەم دێنێ. هەرچی پەیوەندی بە چینەوە هەیە کە بەرهەمێنەرێکی گەورەیە چین 15 ملیۆن تۆن بەرهەم دێنێ. بەرازیل دیسان هاوشێوەی چین ئەویش توانیوێتی 15 ملیۆن تۆن بەرهەم بهێنێ. بەڵام یەکێتی ئەوروپا نزیکەی 12 ملیۆن تۆن بەرهەم دێنێ و بەشداریەکی گەورە دەکات لە بەرهەمێنانی مریشک لە جیهاندا. هەرچی پەیوەندی بە رووسیاوە هەیە لە ساڵێکە ئەمیش توانیوێتی بەرهەمێنانی مریشک بێنێتە 5 ملیۆن تۆن لە بەرهەمێنانی مریشکدا. پیشەسازی پەلەوەر لەسەر ڕاستی جیهان بەهاکەی زیاتر لە 350 ملیۆن دۆلارە. ئەم جابا بینە کوردستان لێرە لە کوردستانەکەی ئێمە بەڕاستی لێرەش گەیشتوینەتە ئاستی خۆشێنی. ئەگەر میلەتەکەمان بگەڕێتەوە بۆ لای بەرەمە خۆماڵیەکان و پشت بکاتە بەرهەمی بێگانە ئەوە ئەتوانین لە ئایندەیەکی نزیکدا
لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکێ بین لەو خاڵ و پۆینتانەی کە بەشداریمان هەیە لە بەرەمێنانی مریشکدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لێرە لە کوردستان توێژەران لە زانکۆکانی هەولێر و سلێمانی 4 جۆر مریشکی کوردی جیاوازیان لە ڕووی بۆ ماوەیەوە دەستنیشان کردووە. ڕەشی گەردن قاوەیی، سپی پەڕ لە پێ، سپی بێپەڕ. دوای زیاتر لە 15 ساڵ لە پەرەپێدانی توێژینەوەکە دەرکەوت ئەم مریشکە خۆماڵیانەی کە لەسەر شاشەکە دەیبینن خاوەنی جۆرا و جۆریەکی دەوڵەمەندی بۆ ماوەین و بەباشی لەگەڵ سروشت و کەژوهەوای کوردستاندا گونجاون. بە پێی توێژینەوەیەکی دیکە لە زانکۆی سەلاحەدین دەیسەلمێنێ کە چەند جۆرێکی مریشکی جوانی تایبەت بە کوردستانەکەی ئێمە هەن. لە داتابەیسی DNA گیانیدا هەمویان تۆمار کراون. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە مریشکی کوردی خاوەنی جۆرا و جۆریەکی بۆ ماوەیی پێوانەیە. لەمە بەدووە جگەلەوەی کە مریشکی کوردی ئامانجی بەرنامەکەمە ئەتوانین وەکو مریشکە سپیە مەسلحەکە بەرەمی بێنین، ئەتوانین لە مەشدا گەشەیەکی بێهاوتا بکەین. لەلایەکی ترەوە مریشکی جوانی ئەتوانێ بینێرینە دەرەوەی وڵات و ئەمەیان بە شێوەیەکی زانستی بەرەمی بێنین چونکە لە جۆرە دەگمەنەکانی جیهانە. هیچ شتێکی مریشک نییە کە بە کەڵکی بەکارهێنان نێت. پەڕەکانی مریشک دەبنە خواردنی ئاژەڵ و بایۆپلاستیک، خوێنەکەی دەکرێت بە پەین، ئێسک و چەوریەکەی دەکرێت بە سوپ و زەیت و خۆراکی ئاژەڵ. تەنانەت توێکڵی هێلکەکەشی لە دروستکردنی حەبوو دەرمانی کالیسیۆمدا بەکار دەهێنرێت. هەرەوە ماوە بڵێم قوقەکەشی ئەتوانین بیکەن بە جەڕەسی مۆبایل. هێلکەی مریشک پێی دەگوترێت خۆراکە سوپەرەکەی سروشت، واتە سوپەرفود. دەزانن هەر هێلکەیەکی گەورە بە تەنیا خۆی 6 گرام پرۆتین و 5 گرام چەوری و ڤیتامین دی و B12شی تێدایە. تەنیا 78 گرامی هێلکە کالۆریە. مریشک تەنیا خۆراکیش نییە، هەندێک مریشک وەکو ئاژەڵی ماڵی و وەکوتم وەکو جوانی بەخێو دەکرێت. مریشکی سیلکی لە چین بەنێوبانگترینیانە، پەڕدارە و پێستی شین و ئێسکەکەی ڕەشە. مریشکی پۆڵەندی ئەمەیان گەورێ و بە تاجەکەی سەری ناسراوە. مریشکی سێرەمای مالیزی بچووکترین مریشکی سەرگۆی زەویە و کێشەکەی کەمترە لە 500 گرام و لە پێشبڕکیەکانی جوانیدا هەموو ساڵێک نمایش دەکرێت. مریشکی ئایام سێمای ئەندەنوزی بە تەواوی ڕەشە، پەڕ و پێست و تەنانەت ئێسکەکەشی ڕەشە. نرخەکەی دەگاتە $5,000. مریشکی دۆنگتاوی ڤێتنامی یاخود مریشکی دراگۆن نرخەکەی دەگاتە زیاتر لە $2,000. جوانترین مریشکی کوردیش شا جوانەکەی ئێمەش کە لە هەر چوارلامەوە دەیان بینن، ئەمە مریشکە دەگمەن و ناوازەکەی کووردە کە دەکرێت بینێرینە هەموو جیهان. ئەمەیان تاوەکو $4,000 نرخەکەی دەڕوات. ئێستا ناو بازاڕی هەولێر و سلێمانی ئەم مریشکەی ئێمەی تێدایە. گوناحە ئەگەر دەوڵەمەندی، گوناحە ئەگەر سەرمایەداری لە باخەکەتا و لە مەزراعەکەتا چێژ نەبینی لە جوانی ئەم مریشکە شاجوانەی کوردستان کە بە مریشکە ڕەسەنەکە لە بازاڕی هەولێر و سلێمانی و دۆک ناسراوە. بەس سەیری بکەن، بێدەنگە بم تاوەکو هەمومان سەیری ئەم شاجوانەی ناو مریشکەکانی جیهان بکەین. بە بێدەنگی و لەگەڵ ئەم موزیکەدا سەیری لەنجەولارەکەی مریشکەکەی کوردان بکەن. ئەم پەلەوڕە ماڵیەی مرۆڤ کە هەمومان پێی ئاشناین و خزمەتێکی گەورەی ژیان و تەندروستیمانەکات، توێژینەوەکان دەریان خستووە کە لە ڕاستیدا مریشک ئاژەڵێکی زۆر ناسک و شەرمنە و تەنانەت مریشک سۆزیشی هەیە. زانایانی فەڕەنسی ئاشکرایان کردووە کە مریشک وەختێک سوور هەڵدەگەڕێت واتە هەز بە ترس دەکات، یاخود کاتێک هەز بە خۆشیەکات دیسان هەر سوور هەڵدەگەڕێتەوە. لە دارستانە دێرینەکانی مرۆڤە سەرەتایەکانەوە تاوەکو کێڵگەکانی بەرەمێنان مریشک لە جۆرە باڵندەیەکی کێویە و گۆڕاوە بۆ زلهێزێکی پرۆتین لە جیهاندا. بەخشی جیهانی ئابوووریەکان بەهێز دەکات و خۆراکی تەندروستی گەل و نەتەوەکان بەبێت جیاوازی دابینەکات، وەکو بربڕاوترین جۆری گۆشت لە هەسارەکەش دەمێنێتەوە. هەر بە تەنیا ئەم زانیاریانەنا کە لەم ئینفۆگرافیکەدا پێشکەشم کردن. چەندین زانیاری سەر سوڕهێنەر لەسەر مریشک ئەمەیان بەجێ هێڵم بۆ ئەوانەی ئەیان دوێنم و بۆ پسپۆڕەکان.
بەڕێزانم کاتتان باش هیوادارم هەموو لاکتان باش بن لە باخێکی زۆر جوان و سەرنجڕاکێشم بەڵام بەڕاستی من ئەم بەرنمەیە بەس بە تەنیا لە ئەزانم مریشکی بەرەمێنرا و بوارێکی زۆر گرنگە بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە بەرەمێنانی زیاتری مریشکی کوردیە اینجا بە جەوەکە خۆشتر بێ هەندێک جارێ ئەمەیان بمە ئینجا چم لەگە بەڕێزان ئەم مریشکانە کوردین قاز و مراوی و تۆزێکی تر پیشانتانەیەم چی شتی جوان لەم گوندەدا هەیە بەڵام دڵم بە هەمووی خۆشە بەڵام بەڕاستی هێشتا لە ڕووی بەرهەمە کوردیەکانەوە لە ڕووی مریشکە زیینە جوانەکانی خۆمانەوە هێشتا کوردستان بەگشتی هەژارە ئەگەر دوایی حاجی بڕوا لێم عاجز نەبێ ئەمیشە بێ گرنگی بە شتی کوردی زیاتر بات ڕەزیلانە نەتان نەمێ زۆر جوانن زۆر ماشەڵاتان لێبێ بەرەکەتی تێکەوێ ئێستا بەجێتانێڵم حاجی سلام علیک علیکە سلام مامەڕەنج زۆر دڵخۆشماتون هەستێکی زۆر خۆشم هەیە زۆر سپاس ماشەڵایان لێبێت زۆر سپاس ئەمە هەمووی نییە وەنیە ئەمە هەمووی نییە ئەمە بەشێکێتی تەنا بەشی گۆشت و هێلکەیە بەشی گۆشت و هێلکە بەشی جوانکاری بەشی جوانی مەیە بەشی زیینەمەیە بەشی هێلکە جیایە بەشی گۆشت جیایە بەڵامە بۆە سەدان کەس خەریکی ئەمە بوون زۆر بەداخەوە سەدان دۆنمی چۆڵمانەیە سەدان شوێنی چۆڵمانەیە نیانەوە بەدەم هەر ئەتوانن بەمە نەک خۆیان بژێنن دەوڵەمەنیش ببن تەنانەت هەلی کاریش بۆ 20 کەس بۆ 30 کەس بۆ 40 کەس دابین یعنی لە هەر دۆنمێ یەک دۆنمە هەبێ ئەتوانی ئەمە لە هەر یەک دۆنمە ئەتوانی هەلی کار بۆ دەکەس ئێستا تۆ لەوانەیە هەموو یەک دوو دۆنم بێ وەنیە بەڵێ هەر یەک دوو دۆنمە حاجی ئەمە ئاواش چالێنم بەدایمی چا ئاوا حازرە کاگڕات ئەمە لا خۆشتە لە سەماوات هەر زۆر تایبەتە کاگڕات بەخوا زۆر خۆشە ئەمەنە دیمەنەکەی جوانە دڵم نایە بەجێ بێڵم لەمە جوانترە بینم لەمە جوان بەتای ینی کاگڕنج من لە بەیانی تا شەو لە ناو ئەم دیمەنام تەسەور کە زۆر کات پارە پیاکردن نییە بۆ ئەم ئیشە چێژ وەرگتن ینی لە پارە پیاکردن خۆشترە مریشتی کوردی کاگڕان زۆر بە بەرەکەتە ینی بە بەرەکەتە بەرەکەتەکەی لە چیە بیسێلکەکەوێ بەکڕ ئەتوانی تۆ لەم بیزیێلکە 20 جوچکە بەرهەم بێنیت ساڵێک تر ئەم 20 جوچکە بێ بە 100 جوچکە کاکە بڕوا بەڵام وە بزانم خۆگریشن وەنا زۆر خۆڕاگرن کاگڕانج بەفرە بارێت بەرگەی نەخۆشیەگرن هەر لەبەر بەفرا بمێننەوە کێشیانی کێشەی لەبەر یعنی بەفر بەسەریا بە مریشکمە بۆ بەفرم بەسەرا تەکانووە وتومە مردووە بەیانی هاتووم ینی زۆر لەوانی تریشتان دروستتر بووە کە لە کولانەکانیان نابوو ئەمیان بەشی زیینەیە ئەمە بەشی زیینەیە کاگڕانج ئینتاجی شیەکەین ئەمە بۆخوا لە چەند وڵاتەوە کە هاتووەتە وڵاتە یەک جار هاتووە جاری دوایی ئینتاجمان نردوێتە دەرەوە شارەکان تەنانەت بۆ عێراقیشمان نردووە ئەی ماشەڵڵا ئەوە چیەوە حاجی لەقلەقە بین حاجی لەقلەقیشمان ماڵی کردووە کاگڕانج ئەڵایان سەیرە حاجی ئەمانە حاجی لەقلەقن کاگڕانج 6 دانەمانە بوو هەندێزار ئازادیانەکە حاجی لەقلەقەکان زۆر کات ئازادن 6 دانەمانە بوو ینی چواریان لەم حاجی لەقلەقانە ئەهاتن و ئەڕۆشتن بە یەک جار ئەوەی من بزانم لە ساڵی هێشتاوەشت و حاجی لەقلق نهاتۆتە ئەم شارەوە بە یەک جار 35 بۆ 40 حاجی لەقلقیانی نایە ئەم شارەوە ینی ئەی هێنا بۆ مەشتەلەکەی هێنابوویان بۆ ئەم مەشتەلە چەند ڕۆژێک لەم ناوا بوون و کۆچیان کرد ئەمانە چین کاگڕانجەمە قوی ئەڵمانیان پێڵێن قازی ئەڵمانی قازی ئەڵمانی ئەمە قازی ئەڵمانین ئەمانە ئینتاجیان سپاس بۆ خوا ینی ئەمە یەکەم ساڵەیە ناومانە کەوتونەتە ئینتاج و بەرەمی خۆیان باشە بەس جگە لە مریشکی کوردی گۆشت و هێلکە ئێمە مریشکێکی زیینەمان هەیە ئای بەداخەوە کاگڕانج ئەوە گەری تیمامی پێ بدرێت چێتە سەر و دەفتەر دۆلار ئەتاوەکو 39 ڕقم ئاگالێ فرۆشراوەلی بەڵێ بۆت بە چەند فرۆشت و تا چونکە ئێستا تۆزەدا بەزیوە لەو مریشکە زیینە ئێستا لە دەوری 20 وەرەقە و 22 وەرەقایە خۆت بە ئاخیر جار بە چەند ئاخیر جار چۆتە 25 وەرەقە کاگڕانج لای تۆ تا 25 ڕۆیشتوە لای ئێمە تا 25 ڕۆژ یەک مریشک بەڵێ بەس جۆری تر هەیە کاگڕانج تا دەفتەری ژەڕوا دەفتەرونی و هەر کوردەکەی خۆمان بەس بە قورعان تخوا وەڵی دڵنیام خۆزگە لەگەڵ بینەرانم توانی قسە بکەم تخوا ئێوە ئەتانزانی مریشکی کوردی تا دەفتەرێکە ڕوایەک مریشک ئەتانزانی بینەرانی بەڕ زۆربەی خەڵکە زانێ وەڵی خەڵک نازانێ بەداخەوە کاگڕانج کوردی دوو جۆری هەیە جۆرێکی بۆ هێلکەیە
جۆرێکی بۆ زیینێ ئەو جۆرە زیینێ ئەگەر ئیتیمامی پێ بدرێت لە وڵاتە بۆ بە مڵکی ئەم وڵاتەیە ئیتیمامی پێ بدرێت من تەسەورەکەم لە پێش لە فیستیڤالە نێودەوڵەتیەکانە ناوبانجێکی تەواو بێنێ مریشێک بۆ 5 دەفتەر 6 دەفتەر دۆلارکە بۆ مریشتی کوردستان ئیتیمامی پێنەدرێ بڕاتە 5-6 دەفتەر دۆلار. 39وەرەقە و ئەوانە من ئاگام لێ بەڵام هێشتا کەمە هێشتا کەمە بۆ شاجوانە ئەو مریشک وڵات زۆر تایبەتەکانە خاڵە بڕا دڵم بە ئیشەکەت خۆشە بەس با کوردیەکەشی لەگەڵا بێ بەس بۆم باس بکە ئەمانە چینەوە قازە ڕەشەکەم زانی کاگڕانج ئەوە مراوی ماندارینی هۆڵندین براوی کارۆلینی هۆڵندین یەک جوود هاتوۆتە ئێرە ئەمە ئینتاجمان کرد ئەمە قاوەیەکە کارۆلینە نا قاوەیەکە ئەوە سوورەکانی پێڵێن ئەمە لە بە کۆچیە تا وڵاتەی ئەمە بەس بەداخەوە ڕاو زۆرەکرێت یعنی ئێستا ئەمانە کەمی خۆتان بەرهەمتان نێناوە هێلکەکان لێرە هەڵیان هێناوە هێرکەکان لێرە هەڵێن کاگڕانج تەسەورەکەی جەوێکمان بۆ خوڵقاندون ئەمانە ساڵی یەک جار بەچکەکەن ئێمە کردومانە بە ساڵی دوو جار ئەین دوو جار ئینتاجمان لێوە ئەمە مامەسای زانکۆشت هاوکاری بەداخەوە کاگڕانج مامەسای زانکۆ ئەوانە هیچ هاوکار نابن بەداخەوە ئێمە لە کوالەتی کۆنتترۆڵا لە بێتەنەریا هیچین سفر ئەوەنە موادی تەزویر دروستەکرێت کاگڕانج بەڕاستی پەلەوەرێک و نەخۆشەکەوێت مەجبور خۆ لە دەرمانی کوردی شتی کوردی بۆ بەکاربێنی تاوەکوم نەجاتی لەو نەخۆشیە. ئەی ماشەڵڵای لێبێ کاگڕانج ئەمە بەرهەمی خۆمانە چەندی خوشکبرای فرۆشراوە بە وڵات بە عێراق و بە بەغاو بە هەولێر ئەمە بەرهەمی ئەم بەشتە لە کاگڕانج زۆر شتێکی جوان و جیاوازە برادران ئەمە کەڵەشێرە ئەمە کەڵە شێرەکەیەتی ئەمە مریشەکەی و هەیە مریشکەکەی مانەوە مریشکەکەیەتی لە ژوورە مریشکەکان کاگڕانج بۆ لێکە جیا کردوونەتەوە نانا هەر مریشکەکەی بە عاشق و ماشقەوە لەم دیوە شعری بۆ نووسێ نا مریشکەکەی ئەوەش کەڵە شێرە ئەو ڕەنجێکی بەڵێ لە پەلەوەرە کاگڕانج خوا جوانیەوە بە کەڵە شێرەکان ئەمە کەڵە شێرەکە بەڵەوە کەڵە شێرەکەی زۆر شتێکی جیاوازە سەیری کە هەرێم سەیری ئەم جوانیە ئەمە سعری بە چەنە کاگڕانج جووتێکی لەمە ئەگەر لە ئێرانەوە بێت 150 دۆلارەکەوێت ئەگەر بەرهەمی خۆمان بێت بڕاو قەنەعاتە بێ من جووتێکم لەوەیەوە بە 450 دۆلار کاگڕانجەوە پۆڕە کوردیەکەیە پۆڕی کوردیە گەرمی کەیتە قەفەزۆ خۆیە کوژێت بەس پۆڕە کوردیەکە لە پۆڕی تر گەورەتر نییە ئەوە باڕە بەچکەی ینی مەبەستم ئەزانم ئەمە لە دەرەوە بچووکترە یان هەر ئەو تقریبان یەک تۆز گەورەترە بێ تۆزە گەورەترە یان لە دەرەوە هەر لای من ئێستا لەم تەمەنایە تقریبان مانجێکی تر ئەگاتە ئەو حەجمەی کە لە دەرەوە هەیە کەڵەشێری دەگمەنی کوردیشمان هەیە کەڵەشێری دەگمەنی کوردیمانە ئێستا ئەو ڕەنگەی نەماوە کاگڕەنج بڕواکەی لە عەرەبەوە بۆمانێت و دانی بە دەوەرەقەوەش دووەرەکە لە ئەسڵی شای خۆمان ئەسڵی هەر ئەوەی گوندەکان ئەوەی کە ماڵان بە خێویانە کرد بۆ خۆیان ئێستا و ڕەنگە تایبەتەی نەماوە ئەی باشە بۆ گەشەی پێناییتەوە وەڵای ئێستا خەریکی ئەوەی هەستەکەی شتمان زۆر دزراوە لە شوێنان و وڵاتان زۆر کە هینی کوردیشە ینی لە وڵاتانەوە بۆ تۆیە هێنەوە بۆ ئێمە کردوانە بەی خۆیان کردوانە بەی وەک کەڵەشێرەکە ئەو کەڵەشێرە کوردیە هەر هینی کووردە سەیریکە کەواتە هەر سووری لەسەرەوەی ئەتوانین کاکە وڵات چییە؟ کۆمەڵی خەڵکی خەریکی هەنارە، کۆمەڵی خەریکی مریشکە، کۆمەڵی خەریکی مریشکی گۆشتە، هەندێک خەریکی هێلکەیە، هەندێک خەریکی شتی جوانکاریە. سەرمایە مریشک ئەگەر لێ بزانی کاگڕەت بڕواکە 100 دانە مریشک ئەگەر ئەو گەنجەی بێکارە هەر قەرزیشکە 100 مریش بەخێوکە لۆقاح کراوە بێت کاکە ڕۆژی مایی 15,000 هێلکەی لێ فرۆشێت. سێ مریشکی سێ هێلکەی کوردی بە هەزارە، سێ هێلکەکە 100 دانەکە چەنەکە 30,000 دینارەکە وایە مانگەکە چەنەکات. ئێوە چەندێکی مەسرەفی پەلەوەرەکە بێت. مانگی بەلانی کەمەوە ئەم بزنسە ڕێگە و لێ ناگرێت. مانگی 300 بۆ 400,000ەکەی تەباخەڵ و هیچ پێویست و بە کەس ئەوە مریشکی شامیە. بەڵێ ئەمە ئۆشامۆی لە ئەڵمانیا هاتۆ کاگڕەنج ئەمە ئینتاجی خۆمانە. ئەوە یەک کەڵە شێر و مریشکی کاگڕەنج ئەمە ئەچێتە 1200-1300 دلار تا دەفتەرێکی شەڕوات. کاگڕەنج من یەک شتەڵێم هەر شتێ بگاتە دەستی کورد بڕاو قەناعەت و بێت زۆرە بێ یانی زاوزەیەکات زۆر کورد زۆر زیرەکە بۆ وەرگرتنی شت. گرانترین شتێکە لە فستیڤال فرۆشت بێتە چەند بووە؟ من گرانترین شتێک فرۆشتم 1500 دلار.
بەخوا چاو تێر نابێت لە دیمەنەکان دیمانێکی زۆر چێش بەخش ئەم خوشکانە لێرە ئیشەکەن ئەمە خوشکمە زوێ خوشکمە چۆنی زاخان باشی تەندروستی و چۆنە کەشێکی خۆش جەوێکی خۆش ها زۆر مەشغوڵی لێرە ئەڕۆڵە ئیشێکی خۆشە وڵایی لەخوا بە زیاد بە ئیشێکی خۆشە ئەتوانن گەنجی تریش بۆ خۆیان مەشغوڵکەن بەمەوە بەڵێ زۆر گەنجمان هەیە کە خوێندنی تەواو کردووە بەڵام هەر لە ماڵەوە چاوەڕێی تەعیناتە بەڵام من لێرەوە پێیان ئەڵێم چاوەڕێ نەبن هەمووی بەشی خۆی ئەرزوو ئاوی هەیە ئەتوانن لە ئەرزوو ئاوەکەی خۆیان پرۆژەیەک بۆ خۆیان دروستکەن تۆ چی و خوێنووە من کشت و کاڵم تەواو کردووە ئەی ئافرین یعنی ئەمە بواری پسپۆرەکەی خۆت بەڵێ بەڵێ زۆر کەسە ناسی کشت و کاڵی تەواو کردو و هیچ ناکا و ئەڕۆڵا زۆر تقریبا ئێستا من هەنێ هاوڕێی زۆرم هەیە هەر چاوەڕێی تاعیناتم کاگڕێت لە ماڵەوە دانیشتون بەس فۆرم پڕە کاکە وەرنە دەرەوە ئیشێ بۆ خۆتان دروستکان شتێک بۆ خۆتان بنیاد بنێن بۆ پاشا ڕۆشتان ئەیوانێک کاگڕن وڵایی ڕاستەکەی بەڵام دڵخۆشیشم بۆی وتە هەنێک کچی ڕەفیقیشە بۆ خۆیان پرۆژیان دروست کردووە پرۆژەی قازبەخێوکردن و هەیەە مریشک و هەیەە باخی هەنار بەڕێوە ئەبارۆ بە هەنار و شت دروستەکە ئەوانش هاوڕێم هەیە لەو بوارەشە ئیشەکە وڵایی ئەوە دڵخۆشکەرە یعنی بەس ئەوەندە هاندانێک هەبێ و جوڵاندن و ئەوە هەبێت ئیشەڵا کەس پەکی ناکەن ئیشەڵا ڕۆڵایتر کەوتۆتە سەر خۆشیان کاگڕنج مەسەڵەن هیوایان هەیە ڕەڵێ دانیشم چاوەڕێی تاعیناتەکەم بەس ناوێ بەڵام تەمەڵی ئاەتە دەست وڵای من لێرەوە پێیان ئەڵێم تەمەڵ مەبن تۆزێ زیت و وتوریا بن ئیشێ بۆ خۆیان دروست لێزانینی شێوێ بەس تۆزەوە نا بەڵێ لێزانینی شێوێ یاخوا لەش ساق بە زۆر خۆشحاڵ بووم ئەمانە هەزاران مریشکن هەمووی لە دەرەوەی ئەم وڵاتەوە دێتە هەرێمی کوردستان واتە بازاڕێکی گەورەی ساختکردنەوەی مریشکی بیانین. مامەسایەکەم شتێک کە من سەرنجێم لە ڕووی زانستی و لی نازانم بەڵام ئەمە یەکێک لە هەڵەباوەکان نییە قەل لەگەڵ مریشک لەگەڵ کۆتر لەگەڵ کەڵەشێر چزانم ئەمە ئەبێ بە دڵنیایەوە پرسیارەکە زۆر تەواوە لە ڕووی زانستیەوە بە هیچ شێوازێک نابێت کێشەی ئێمە لەوایە کە ئێستا ڕێژەی مردارە و بوونەوەی مریشک و قەل و قاز ئەوەی کە تێکەڵ ئەبن مریشکە کوردێ ئەسڵیەکەی خۆمان لە هەمووی بەرگەگرتر نییە بەتەکیید مریشی خۆمان چونکە ڕاهاتووە لەگەڵ کەشوەواکە یعنی زۆر دەمێکە ئەگەر باسی بکەین ئێمە لە بیری ئێمەشان نییە کە مریشکی خۆمانە هەر هەبوو و پەروەردە کراوە لە ناو دێکانە لە ماستەرەکە تا چی بۆ دەکەیت من بۆم دەرکەوت ڕاستی ماستەری من لە سەر بەخێوکردنی مریشی کوردی بووە کە ئێمە ئەتوانین مریشی کوردی زیاد بکەین بەو شێوازەی کە ئێمە سوودی لێ ببینین چۆن ئێستا مەسلحە لە بازاڕ حتمما بە قازانجێکی زیاترەوە بگرە یعنیەوەی کە منێڵێم کوردیەکە بەخێوکەین بە قازانجێکی زیاتر لەویتری خەڵکی لای ئێمە هەتاوکو ئێستا نەگەیشتووەتە ئاستێک یعنی بتوانێت شێوازی بەڕێوەبردن و بەخێوکردنی مریشکەکە یعنی ئیدارە بکات ئێمە کێشەمان لەوە مریشکەکە بەخێوە کات ئەڵێ من لە ماوەی ساڵێکە اینجا کیلۆیەکم بۆ بەرهەمیێت ئەمە بۆ من زەرەرە بەڵام وان نییە ئەم ئەگەر بێت لە ڕووی زانستیەکەوە هەم لە ڕووی خۆراکەوە یعنی تەسەور کە کاگ ڕنج من لە بەخێوکردنی 600 مریشک یەک دەرزیم بەکار نهێناوە بۆ مریشکانە هەر بەشتی سروشتی ئەمەی ئێمە یعنی ئەگەر بێت و خەڵکی ڕوو کاتە شێوازی یعنی زانستی بەخێوکردن بەرهەمێکی زۆر باشێ بێت باشە بێزگە لە بڵین پەلەوەرخانە و دەواجن و ئەوانە خوا ناتوانڕێ هەر لە باخی ئاوایە چەندین کەس لە هەولێر لە دهۆک لە سلەیمانی ببێت لە ناو باخەکەی خۆیان خەریکی بەرەمێنانی
مریشکی کوردی ئەسڵی بێ بە دڵنیایەوە ئێستا بە خۆشحاڵیەوە خەڵکی خەریکە سەرکاتەوە سەر ئەو مۆزوع بەس کەمن نسێکی گەورەی نووسووە و فەرامۆشمان کردەوە تەمامە ساات چیەڵێ بە گەنجانی دەرچووی کشت و کاڵ چیەڵێ بەو خەڵکانەی کە 50-60 دۆنمیان فەرامۆش کردووە و چاوەڕێی بەس بە تەنیا ئەوەن ساڵێ جارێ بیکێڵنوتەوە بەڵێ ڕێز و حرمەتم بۆتان هەیە من لێرەوە سڵاوتان بۆ ئەگەیەنم هیوادارم ئەو توانا و تاقەوزەی کە هەتانە وای لێ بکەن یعنی هیچی تێناچێت بۆ جەنابتان ئەگەر بێت و شوێنێکی بچکۆلەشتان هەبێت مەرجنی ئەگەر باخیشت هەبێت چونکە مریشکی کوردی ئەوەی کە من باسی ئەەکەم لە مەتر مڕەبعێکە ئەتوانی 10 مریش بەخێو بکەیت یعنی دەدانە جوچک ئەخەیتە مەتر مڕەبعێک هەتاوانەی کە پەروەردە ئەبێت لەگەڵ ئەوەی شاتووە هێرکەی لێ ئەگریت هەم جوچکەی لێ ئەگریتەوە دوای لێ ئەفرۆشیتەوە دیسان ئەمەی کە خۆشت هەتە هەرماوەتەوە ئێستا وەکو ئەکادیمیە یعنی ئەم قسەوە وا لێ وەربگرم چۆن لە مریشکی مەسلحەیە گەیشتوونەتە بەشی خۆژێنی و ئەتوانین بینێرین بۆ باشوور و ناوەڕاست ئەتوانین مریشکە کوردێ ئەسڵیەکەی کوردستانی جووا لێ بکەین هیچی کەمتر نییە لەوە ئەتوانین و زۆر بە باشیش و زۆر بەزیاد بەڵام ئەمە دەعمێکیەوە بەڕاستی پێویستی بە پاڵپشتیەکە پێویستە لایەنی پەیوەندیدار یعنی بەڕاستی هەم سەرکابینەیە کە دادێ بەڵێ حکوومەت ئەتوانێت گرنگی بە مەبات سەدان گەنج هەزاران گەنج بخاتە سەریش بە دڵنیایەوە زۆر سپاس. سلام علیکم یاخوا هەموو لایەک بەخێر بێن سەرسەرم سەرچاوم زۆر خۆشحاڵ بووم بە هاتنی هەمووتان یاخوا بەخێر بێن سەرسەرم هاتن سەرچاوم خوێن کارانی خۆشەویست ئێوەش بەخێر بێن کاک دکتۆر جەماعەت چۆنی مام سەید سیحەت و ئەحواڵتان بەخێر بێن سەرچاوم باشن هەموو لایەکتان باشن یاخوا بەخێر بێ دەنگ و باستان ئێغبارتان هەموو باشن ئەی ئێوە چۆنن بەخێر بن پێتان خۆش بوو مریشکەکەتان ڕوودا ئاوا پیشانیە ها والله شایستەیە بەخوای دەهێنێت ها لە گرافیکەکە شاوتم دەهێنێت بەڕاستی ئێوە شۆڕشێکی گەورەتان کردووە خۆتان و ڕێکخراوەکەتان بەبێ پاڵپشتی کۆمەڵێ خەڵکی کوردستانی ئاوا ئەم مریشکەتان برەو پیاوە هەڵبەتە ئازاتیەکە شایانی یەک چەپڵەی گەورەیە کاک دکتۆر چونکە چۆن کارە خۆشەویستەکان خەڵکی کوردستان ئەمە ئەو پیاوەیە کە ئەو مریشکە جوانەی کە ئێستا ئیبینن ئی بۆ پیشانی خەڵکی کوردستانی بە هەرچەندە چاویانمان تێر کردووە ئەوەندە پیشانمان ناوە دکتۆر یوسف تۆماری کرد لە جیهاندا بە ناوی خۆمانەوە لەبەرەوەی کە جیناتی کوردیە واتە ئەو مریشکانە وەکو مرۆڤەکانی ئەم وڵاتە دیێنەیان بەرهەمی ئەم خاکێ و ئێستا لەمە بەدووە حەزەکە هەزاران وڵات هێلکەکانمان بەرن کەس ناتوانێت لەمان بدزێ لەبەرەی بە ناوی کوردەوە تۆمارە کرد دەستەکانە خۆش بن زۆر سپاس بەس هێشتا کەمە ڕاستە زۆری ماوە زۆری ماوەشێکی زۆرمان لە پێشەوە بەڵام هاوکاریم ولاکی زەرورە ئەمە جەنابشتکەیەکی یانی دەستپێکێکی زۆر گرنگە و زۆر پێویستیش بوو بۆ ئەوەی بتوانین ئەو باڵندەیە بەرەو پێش بەرین زۆر زیاتر ترس وای لێ کردی ترسی دزین ئەمە بە ناوی خۆمانەوە تۆمار بکەی لە جیهاندا بە تاکید چکە زۆرشتی ترمانێ براوە و کراوە بە ناوی خەڵکی ترەوە و مۆرکی خۆشمانە و داهاتێکی نەتەوەیی و نیشتیمانی و داهاتێکی ئابووریشە لە ئامان کاتە ڕوودا و مریشکی دنیای پیشاننا بەبێ لایەنگیری تخوا هیچیان بە قەدەرەمە ئێمە جوان بوو ئەوەی نەک کەس بەدۆی خۆی ناڵێترشە بەڵام ئاخر هەندێک تایبەتمەندی هەیە ئەوەی ئێمە تایبەتمەندێکی ئەوەیە کە خۆماڵیە کە بەرگری بۆ نەخۆشەکان زیاترە کە مەودایەکی زۆر فراوان ڕەنگی جیاوازمان هەیە کێشەکانیان جیاوازە ینی زۆر تایبەتمەندی هەیە زۆر جیاوازە ئێمە ئەتوانین جگە بۆ مریشکی جوانی وەکو مریشکێکی ڕەسەن لە بواری چاکردن و بۆ پێشبژنی بپەلەوە لە پیشەسازیە بەکاری بێنین ئەی ئەتوانی وا بکەی سەگ و شتەکانیشمان بە تایبەتی پشدەر و کە و کۆترەکانمان و پۆڕەکانمان و ئەمە دەستگایەک دروست بکرێت دەستگایەکی نیشتیمانی جین بانکێک ئەتوانین ئیتر لەم ترسە بڕەوینەوە لە ڕاستیا لەسەر کەو کە باست کرد هەوێردا قەڵی کوردی مریش سەگی پشدەر سپاس بەخوای گەورە و هاوکاران و زانکۆی سەلاحەدین و زانکۆکانی تریش زانکۆی سلێمانی و دۆک لەسەر هەموو یەکەم کەس بوو لەسەر ئاستی عراق و کوردستانی گەورەشمان لەسەر کردووە و هەمووشی تۆمار کراوە بە ناوی کوردیشەوە بەڵگەش زۆرە ئەمەی کە جەنابەت لێرە لە سەگی پشدەر تەبان ئێمە وێنەکانی سەر ئەشکەوتەکان کە بۆمان بەجێماوە سەگی پشدەرن بەڵام بۆ خۆتە زانی لەم لاولا لێیان دزی بووین ئەیانویست ناوەکەی بگۆڕن دەستکاری پێکاتەی جینەکەی بکەن وەکو مریشکەکە ڕیتسەر کراوە تۆمار کراوە بە ناوی هەموویمان کردووە لە یعنی یەکێک لەو ئیشانش کە کردمان
ئەو توێژینەوەی کە لەسەر سەکی پشدەر کرا لە تورکیا بڵاومان کردەوە لە مجلەیەکی تورکی بۆ ئەوەی سبەی ڕۆژ ئەگەر ئەوان وتیان کەنگاڵ پێش ئێوە نییە ئێمە بڵێن ئەدی ئەوە لای خۆتان توێژینەوە بڵاومان کراوە ئەمە کۆدی هەیە ئەویش کۆتتان بۆ بەڵێ هەمووی ئێستا ئەمەیان نمونەیە کە کتێبەکان بوونە دەهات ئەمە لەسەر هەوێدەی کوردیە ئەمە لە ئەڵمانیا بڵاومان کرد کتێبە polymorphism of the 3 gene affecting the performance of the Kurdish quail لە هەوێدەی کوردی تەواوە ئەنی ڕقەبینە دەوڵەتیشی ئەو کتێبە بانکێک دروست بکەین ئەتوانین کۆمپلەتی شتەکان ئەمانە هەوڵی تاکە کەسی و ئەکادیمین تەمان دەست خۆش بۆ زانکۆی سەلاحەدین زانکۆی سلێمانی زانکۆکانی کوردستان من ئەم ماوەیە کە ئەم پرۆگرامەمان کردوێتەوە بە ڕووی تۆژەرەکانی کووردا بەڕاستی ئیشی زۆر گەورە کراوە حتا خۆم پێشووتر جارجار گلەیم لە زانکۆکانە کرد بەڵام بەشە زانستیەکان ئیشی گەورەیان کردووە ئەمەی کردوتە کارێکی گەورەیە وڵی ئەو جینمانکە زۆر گرنگە بە خۆشحاڵیەوە لە کابینینەوەمە جیمبانگ لە سلێمانی وا دامزراوە بەزگلەیەکەم لەمایانایە کە بەس بۆ بەشی ڕووەکیە ئێمە 10 ساڵ زیاترە لەگەڵ جەناب تا پرۆژەیەکی جیمبانگمان پێشکەش بە سەرۆکایەتی حکوومەت بوو نازانم جەنابەت بکوێت گەیاند و چەند جارێکیش لە ڕێگەی یەکەم کۆبوونەوەی هەموو ڕاگرەکانی کۆلێژی کشتتوکاڵی هەموو عێراق لە ساڵی 2013 لە سنتەری ڕۆشنبیری زانکۆی سەلاحەدین پێشنیارم کرد کە جیمبانکێک بۆ ئاژەڵ و دروست کرێت گەشتە وەزارەتی خوێنی باڵای عێراقیش بە چووکە کوردێک پێشنیاری کردووە ناکرێت بەخوای لەگەڵ ئەم دەستپێکی ئەم کابینەیە نامەکەی جەنابتم گەیانە دەست جەنابی کاک دکتۆر ومێد سەباح بەڵام من گەشتبینم بەوەی دڵنیا بە کە ئەم پرۆگرامە ببینن تەسەورەکەم جەنابی سەرۆکی حکوومەتی کوردستان بۆ خۆی وەکو زۆر بواریتر دەست پێشخەر بێ بۆ سنتەری جینبانکەکە و تۆمارکردنی هەموو ئەم شتانە ئەوجا کاک ڕەنج یەک نوختە لێرە بەس بۆ ئیزافێکم بۆی جەنابەت ئەو جینبانکە بۆچی لایانی ئاژەڵێکە زۆر گرنگە ئێمە هەوڵی هەماڕەنگی داهاتە دەین داهاتی کوردستان بەس نەوت نەبێت لە بواری کشتتوکاڵ و شتەکانی تر بێت لە بواری ئابووری کشتتوکاڵی لە $100 6 بۆ $70 لە سامانی ئاژەڵیەت تۆ معقول نییە 6 بۆ 70 هیبالکەیت و سێکە بکەین مناڵێ تر نەکرێت بەس ئەوە زۆر گرنگەوە بکرێت مام سید ئەوە برادێک بۆی نووسی بۆ ئێستا خۆم نەمبینی بەڵام پرۆدیوسەرەکەم پێمەڵە ئەڵێ ڕەنج ڕاستی بە خەڵک بڵێن ئەرێ عەقڵە لە دەستداوە مریشە کەیسی وەرەقە و 25 وەرەقاکات مام سید ئەم مریشکانە بە چەند فرۆشراون لە ناوخۆی خۆمانە و دوای ئەم بەرنامەیە من تەسەورەکەم بەڕاستی هەر بەبێ ئەوەی بچێتە دەرێ لە ناوخۆی کوردستانە بەیانی ئەیبینیت بەیانی ئەیبینی بزانە خەڵک نرخی ئەزانێ و نرخی چەند زیادەکە بە چەند فرۆشراوە لە کوردستان بەناوی خی گەورە هەربان سپاس لە بۆ ئەو دەرفەتە جوانەی ڕوودا و بەڕێستان سپاس لە بۆ بەخێوکاران کە ئەرچە شەشاکە هاتن کاک ڕەنجان لە دنیادا ئەمە چەند پەلەوەرێکمان هەیە پەلەوەری گۆشتمان هەیە زیاتر ئەمە لەگەر پەلەوەری گۆشت یعنی هەموو شۆمان هەیە و تێکەڵیمان هەیە لەبەرەوەی بەڕاستی ملەتێکی گۆشتخۆرین پەلەوەری زینەشمان هەیە و پەلەوەری هێلکەشمان هەیە و پەلەوەری شەڕشمان هەیە ئەوەکە واز لێ بێنە بە ئاشتێکە باس بەڵێ ئەرێ وەڵا بە تەئکید ئەوە بەرهەمەکی خۆمانە سپاس بۆ دکتۆر یوسف ئەوە تاوەکو 39 گەڵا فرۆشاوە بەڵام لەو زروفە اقتصادی کوردستان نا ئێستا بۆچی لەبەر ئەوەی بەڵێ لەبەرەوەی زروفی اقتصادی کوردستان خۆ دەزانی لە وەزاکی خراپ داینە چەند ساڵێکە لەبەر ئەوە ئەو نرخەدا بەزیە ئەگەر ئێستاش ئەگەر اقتصادی کوردستان باشتر بێتەوە بە دڵنیاییەوە دەستەوە لەبەر ئەوەی کاک ڕەنجان ئێستا کە بۆ نمونە من بە هەدێک شت پێ برم بۆ نمونە داتایە یعنی زانیاریە خۆ هەر لە خۆمانەوە قسەی ناکەین ئێستا یەک پەلەوەری هندی ئەو کاک نزار ڕێکوانە دانیشتە نزار هەرێری کە لە هەند دەینیتن دەرێ پێشترێت 10 گەڵای دەویست کە دەگەیشتەوە بەس مەسروفاتەکەی نەک حەقەکەی پەلەوەرەکەی ئێستا 6 گەڵای دەوێت باشە پەلەوەرێک لە تورکیای دەینی 50 وەرەقەی دەوێت 50 دۆلاری دەوێت باشە کە لە ئەڵمانیا دەینی 300 دۆلاری دەوێتن باشە بەس مەسروفی گەیاندەکەی ئەدی پەلەوەرەکە چەند دەکاتن لێ بەڕاستی لێرکوانە پەلەوەری جوانی ئەمە لەوانەیە لە کنەمە نوێبی لە کوردستان چەند ساڵێک کە باخی پێ دەدرێت بەڵام 150 ساڵ دەبیتن ئەو پەلەوەری جوانی لە دنیادا سەری هەڵداوە لە ڕووی مامەڵە پێکردن و مام سید فەرمایشتەکە و بە شەکر بێ ئەمە هەر ئەوەندە ڕەنگیان هەیە یا
ڕەنجی زۆرە سپاس دەوخوای گەورە لە ڕەسەنی کوردی پەلەوەری ڕەسەنی کوردی ڕەنجی یەکجار زۆرە دەورەمەندە بە ڕنگ هەموو ڕەنگەکانی هەیە سپاس دەوخوای ئەمە سپی خۆڵەمێشی بەس ئەو کەڵەشێرە زۆر تایبەت و نادرە ئەو مریشکە زۆر جوان و جیاوازە ئی بۆ پیشانی بینەرانی بە ئەمەی کە ئاقوقێنێ شەو ڕۆژی لە تێک چوە بەهۆی ستۆدیۆکەی منەوە ئەوە زۆر تایبەت بەڵێ بە تاکید کاک ڕەنجان خۆی ئەمە چەندین سربەکڵاومان هەیە لە جیهاندا بەڵام ئەوەی مە سربەکڵاوەکەی جیاوازە لە ڕووی پێکاتە و ماسەفاتەکانی زۆر جیاوازە ئەوەشیان نووسیوە بۆمان ئەڵێ باشە مریشکی وڵاتانی تریش هەیە سربەکڵاوە ئەمەی کوردی تەوان ئێمە خۆتە زانی کڵاو و جامانەمانەیە میلەتێکیشین میلەتەکەش کڵاومانەیە هەر لە دێر زەمانەوە بە گەرمیانتەوە بە کوێستانتەوە بە بادینانتەوە باشە کڵاوی پۆپنە و کڵاوی مریشکە ئەسڵە کوردیەکەی ئێمە چۆنە خۆی ئەوەی کە ئێمە جیاواز دەکاتەوە من ڕسمەکانم ینی وێنەکانی ئەوانی کە دەرەچینە کە لە دەرێ هاوردە دەکرێن خۆیان خو سەربەکڵاوی جیهان هەنا وەکو پارک براهمەیە سوڵتانی تورکیە لەسەر لە ئیرانی شەر بەناوی خۆی کردی و دێتێرخوانە و بازرگانی پێدەکرێت سێلچیە ئەوانە هەموو سەربەکڵاون بەرام ئەوەی مە کە جیاواز دەکاتەوە لە ڕووی چەند بابەتێکە ئەوەی قەبارەکەیتی قەبارەی یەکجار زۆر گەورەتری هەیە لە ڕووی ڕێگوەستانیتی لە ڕووی تعاملکردنی گەرما و سەرمایتی ئەوانە هەموو وا دەکاتەوە ئەو پەلەوەرەی مەڕەسەنی کوردی جیاواز بکاتەوە لە هەموو سەربەکڵاوەکانی جیان لەبەرچی سوڵتانێک دەتێرخوانە بازرگانی پێدەکرێتون دەفرۆشەیەکەوە پەلەوەرەی سوڵتانی تورکیە لەبەرچی پارک براهمەیەک دێ خۆی ساڵانی پێشتر 10 ساڵێک بەر لە ئێستا یان 8 ساڵێک بە ئێستا لە بولغاریا دەهات لە ڕێی تورکیا و دەهاتە ئێرخوانە خەڵکە کەبوو بەداخەوە لە ڕووی لێکدانەوە تێکەری دەکرد لەگەر ئەوەی ئیمەشی تێکەدا و ئیخۆشی تێکەدا بەڕاستی لێرخوانە ئەمە هەستان وەکو ڕێکخراوی ڕەسەنی کوردی بەو ئەرکە هەستان بەڕاستی ئەو شتەمان جیاواز کردەوە هاوردەکان و ئەوانەی کە هاتیە لێ ناگەڕین ئیسکە تێکەر بکرێت لەو لەبەرەوەی لە بەسافی ببینێتەوە بڵین هێلکەی کڕەکەون و هێلکاکەن و جوتە بن ئەم کوردیانەی کە پاراستوتانە وەکو ڕێکخراوەکە هەروەکو ئەوەی خۆمانە ناڵن بڵین جەنەتیکی مریشکی تری تێکەڵ ببە ئەگەر تێکەر بکرێتن بە خێوکارانمان زۆر وریانە دەزانن چیان تێکەرە چیان تێکەر نییە لە ڕووی مواصفاتەوە دیارە مشتری ئەسڵیە کوردیەکەی لە مەرغوبترە زۆر ئەتوانین بۆ نمونە ئەوەی کە مەرغوب نییە ئەوی کە مەرغوب نییە سەریشیان $100 وانەیە ئەمان تقریبا 25 ئەوانەی دەرێ خواستی لەسەرە ئەتوانین هەزاران بەرهەم بهێنین و هەویەکی بۆ دروست بکەین بیگەێنینە پارێکی زۆر زیاتر بینەرینە دەرێ من پێشنیارم بۆ جەنابی سەرۆکی هەرێم کرد پێشکەش بە سەرۆکی وڵاتانی بکاکە دێن بۆ لای چونکە بەڕاستی هی خۆمانە دیەنەیەکەی خۆمانە تۆمار کراوە ڕووی مەجلیسیشی هەیە بۆیە بەڕاستی داوای ئەوم لە جەنابی سەرۆک نێچیروان بارزانی یا کاک مەسرور سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابیان سەیری کە ئیبراهیم سەیری ئەو جوانیە بینەرانی بەڕست ئەڵێ ئەو کەوێ بەرامبەر یەک هەردووکان کەڵەشێرن زۆر جوانە زۆر تایبەتە حەز ناکەم عەزێتیان بم ڕووناکیەکەش عەزێتیانە اینجا یەک دەقیقەت خوا کاک نازم بۆ ئەوی کە دڵی شتێ نەکا بڵێ منی دەعوت کردووە من خەریکی مریشکی مەسلحەم و ئەم برادەرە هەر شینی مریشکی کوردیەتی لێو ناشارمەوە مریشکی کوردیم خۆشترە لە مەسلحە تۆش خۆشترتەوە بەڵام بەڕاستی ئێوە شایانی ڕێزێکی گەورەن لەبەرەوەی ئەزانم چەند پێشمەرگانە خەباتتان کرد و ئێستا توانی وتانە ئێوە بە هاوکاری وەزارەتی کشت و کاڵ مریشکی کێڵگا بەشی پێداویستی خۆمان و ئەتوانم بڵێم ناردنە دەرەوەشتان هەیە هەندێکمان بۆ باس بکە ڕقام داتا قسەی خۆش قسەی باش قسەی ڕاست بەناوی خی گەورە زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ گوێگران و بۆ میوانە ئازیزانەی کە لێرە دانیشتون کاک فیرازیش بەڕێوەبەری سامانی ئاغڵی کوردستانە من داتای سلەیمانی بەحسەکەمەوە توانی هەموو کوردستانە گەشتێکیشم لێ هەڵەبوو بۆم ڕاستکاتەوە جارێ پێش داتاکە تۆش کوردی دوو قسەی خێر بۆ ئەم هەموو مریشکەی ئەم شەو لێرە میوانەوانیش شتێکی جوانە شتی کوردەواری بەرهەمی خۆمان بەروبوومی ناوخۆی خۆمان
ئەگەر لە ئاژەڵ بێ ئەگەر لە مریشک بێ ئەگەر لە کەڵەشێر بێ لە قەل و لە قاز بێ جێگای خۆشحاڵیە کە هاوڵاتیەکی گەنج بچێ هەلی کار بۆ خۆی دابین کە ئێمە لاریمان نییە لەوە بە هیچ شێوەیەک پیشان بە سەیریکە سەیری ئەم مرۆڤە خەباتکارانەکەن ئیبۆ ئەوە ئەمان ئەو کارە جوانیان کردووە یا ڕەبی لەشتان ساغ بێت جێگەی شانازین خۆتان ڕێکخراوەکە ناوی چییە؟ ڕسەنی کوردی بۆ پەلەوەری جوان ڕێکخراوی ڕەسەنی کوردی بەڕاستی دەستان خۆش بە بەڕاستی دڵنیام لەوەی ئینشاءڵڵا ئێستا یعنی سەدانن ئینشاءڵڵا بێ بە هەزاران کەس ئەوانەی کە ئەم بەرهەمە جوان و ناوازەیە بەرهەمێنێ و ئینشاءڵڵا ئەم خوێندکارانەی پشت و کاڵ چاو لە ئێوەکەن چاو لەو خوشکوبرایی هەڵەبجاکەن کە بزنسێکی خانەوادەییان سەر پێخست بوو بڵێ ئێمە لە پارێزگای سلەیمانی واتە بە هەڵەبجەی شەید و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیانەوە تاقی هۆڵەکانمان زیاتر لە 18 ملیۆنە ئەم 18 ملیۆنە ئەگە زەربی 3 کیلۆیکەی ئەکاتە لە 2 مانگدا 54,000 تەن هەموو نەفرێک بە پێی خواستی تاک ساڵانە 24 کیلۆ گۆشتی مریشکی سپی بۆ دانراوە کە بیخوامە دەیان جار من لەگەڵ جەنابت و لەم کەناڵە جوانەیە و لە کەناڵەکانی تریش ئەمە موتووە دڵم بەوە خۆشە لە ڕووی کواڵەتیشەوە بەڕاستی من لە ڕابردوودا زۆر شەڕمان کرد و تەسیری خۆشی هەبوو بەڕاستی لە ڕووی کواڵەتی و ئاگالێبوون لە چۆنەتی پەروەردەشەوە ئەمەش گەشەی کرد ئەمە مای دڵخۆشیە ئێمە ئەگەر 18 ملیۆن مریشک بێت تاقی قاعەکانمان کە زیاترە زەربی 3 کیلۆیکەین 54,000 تەنەکە لە 2 مانگدا ئەگەر زەربی 2.5کەین 45,000 تەنەکە لە 2 مانگدا ئەگەر ئێمە یعنی ئەمەی کۆکەیەوە 5 وەجبە ئەکاتێک لە ساڵێکدا 225,000 تەن ئەگەر ئێمە لە کەلارەوە تا قەڵات زێ 2 ملیۆن بین 2 ملیۆنەکە زەربی 24 کیلۆیکەی ئەکاتە 83,300 و شتێک باشە ئەمە بێزگە لە هێلکە بەڵێ ئەمە بەس ئی سلەیمانی ئەگەر مەجالم بێ بۆ تەواوکەم بڵە 80,000 تەن ئەم 80,000 تەنە دابەش 360 ڕۆژیکە ئەکاتە هەموو ڕۆژێک 222 کیلۆ و 250 گرام ئەمە سلەیمانی پێویستێتی بەڵام بەرپرسیارم لەم قسەی خۆم لە سلەیمانی کە من وتم 225,000 تۆنمان هەیە زیاترمان هەیە لە منتیقەی قەڵازێ نێزیکەی 70 بۆ 80 پرۆژەی نایاساییمان هەیە لە منتیقەی چەمچەماڵ لە ناوچەی چەمچەماڵ نێزیکەی 100 پرۆژەی نایاساییمان هەیە بگرە لە منتیقەی هەولێر و لە لای دوهۆک و ئەوانە زیاترە ئەم نایاسایانەش وەک ئێمە ئیژەکەن کاکفیرازی دەتوانێت ئەم شایدێم بۆ بە دەیان جار من شەڕم لەگەڵ تیمی کاکفیراز وان بووە کە وتومە برادەری بەڕێز ئەم پرۆژانەی کە نایاساین لە عەرزی واقعدا ئیژەکەن مۆڵەت ڕابگرن وەرن مۆڵەت بن بەم پرۆژانە کە بە نایاسایی دروست کراون بە حکمی ئەوەی لە عەرزی واقعدا وەکو ئێمەوە بەرهەمهێنن کەسیش ناتوانێت یعنی تۆڵی ئەو پرۆژانە مادەم ئەگەر کواڵەتیان هەیە و تایبەتمەندیان هەیە بخرێنە ڕیزی بەرەمێنەرەکان مۆڵەتیان بنێ مۆڵەت ڕابگرن لە کوردستان مامە سافیراز یاخوا بەخێربەی سەرچاوم دڵخۆشم بەو ژمارانەی باسی کرد ژمارەکان لای تۆ قەبەتر و قەڵەوتریشن چونکە هی هەموو هەرێمی کوردستان ئەگرێتەوە وەزعمان شکر باشە لە مریشکە ها چۆنە سپاس کاک ڕەنج سپاس بۆ ئەو بەرنامە حەیویە پیا و ینی حەزەکە بە حەماسەتەوە قسە بکە وەڵام من خۆم زۆر بە حەماسەتەوە باسی مریشکی کوردی مەکرد لە ئینفۆگرافیکەکە زوو دەرێنەرەکە پێوتم کاکە باڵە لە کادر دەرەچێ خەریکە ئافریت لە شت ساغ بێ هەر بەرنامەیەک و هەر پرۆگرامێک تایە پشتگیری بەرهەمی ناوخۆ بکرێت جێی دەستخۆشی و جێی خۆشحاڵیە دەسەکان خۆش بێت سپاس دەکەین هەڵبەتە ناسەکە ئێوەن بەڵێ سپاس هەڵبەتە تەوەری بەرنامەکە و بە شێوەیەکی گشتی باس لە 3 جۆر بەرهەم کراوە بەرهەمێک کە مریشکی جوانیە بەرهەمێکیشیان مریشی ئەوەی کە بە کوردەوارێکی بەڵێ کوردیەوەی لە دیهاتەکانە بەخێوە کرێ بەمبەستی هەلکە و بەمبەستی گۆشت
جۆرێکی تری بەخێوکردن ئەو بەخێوکردنە معتادەیە کە زۆربەی دنیا و جیهان اعتمادی لەسەرەتی و عامەتی خەڵک بەکارێنێ بابەتی مریشکی کێڵگە پەلەوەریەکانە. ئەوە جێ خۆشحاڵێ لە هەرێمی کوردستانە لە ماوەی ئەم چەند ساڵێ ئەتوانین بڵین تەفرێکی نەوعی لە پیشەسازی پەلەوەرە ڕوویدا بە حەقەت، یعنی ئەتوانین بڵین لە ئەلفەوە هەتایە لە هەرێمی کوردستان، یعنی بە کوردیەکەی بڵین سبود وەگە دەرگای سنوورەکانمان لەسەردا بخرێت ئێمە بەهێنانی چەند کارتۆنی هێلکەی نەژادی پەلەوەر بۆ ناو هەرێمی کوردستان هەموو بەزنەکان ئەکتیڤ بنەوە ئەکەونەیش لەبەر ئەوەی لە نەژادی پەلەوەرە و هەمانە تاگاتە دایکانە تاگاتە هەڵهێنەر تاگاتە هۆڵەکانی بەخێوکردنی مریشکی گۆشت تاگاتە مەجزەرە و تاگاتە کارگەکانی ئالیک و هەموو بازنەکان بە شێوەیەکی گشتی هەمانە لە هەرێمی کوردستان و ئەوەی جێ خۆشحاڵیە ئەمڕۆ پیشەسازیکی تازە هاتوۆتە ناو پیشەسازی پەلەوەرەوە ئەویش دروستکراوەکانی مریشکە چەند پرۆژەیەکی گەورە لە هەرێمی کوردستانە دامەزراون یەکیان کەوتۆتە کار واتە توانین بڵێن کنتاکی و سەوسەج و بەرهەمەکانی بەرگەرەوەی کە بە شک و گومانەوە دەرخواردی مناڵەکانمانیان دەین و خێنە سەر سفرەخوانەکانمان چی دیکەوە نامێنێت بە بەرهەمی خۆماڵی خۆمان ئەتوانین ئەو بەرهەمانە ناو خۆی هەرێمی کوردستانە بەرهەم بێنین. استراتیجەکە پلانەکە ئەوەیە کە لە دروستکراوەکانی مریشکیشە بتوانین بگەینە قۆناغی خۆبژێوی لە مریشکە لە چی ئاستێکین. وەکو ئاماژەم پێدا ئەگە دەرگادا بخرێ هەموویمان هەیە تەنها پێویستمان بۆیە هەندێک جوچکیان هێلکە بێنین بۆ پرۆژەی نەژادی پەلەوەرمان هەموو بازنەکان ئەکەونەوە. بۆ ئەوە ناتوانین بکەین نەژادمان هەیە لە هەرێمی کوردستان بەڵام عەرقەکە وەکوتنی التزامێکی قانونیە بەرامبەر ئەو کۆمپانیایە دەبێت هەر لە دایکەوە بێت لە کۆمپانیا دایکەکەەوە بێت و بێتە هەرێمی کوردستان. بەس ئەو خەڵک ئازادە لەوەی لەو مەجاالەشە و بەرهێنانی لۆکاڵی خۆی بکات. بەڵێ وەڵێ بەتاکید ئەوە ئاساییە ئێوە بۆ حکوومەت بۆ هاندان کۆنتراکتان هەبێت لەگەڵ کۆمپانیایکی تایبەتمەندە بەڵام خەڵک ئازادە ئەوەتانێ کەس دەستیەمانی نەگرتەوە داوەتم کردوون بۆی لەمە دووە ئێوە دەستیان بگرن ئەوەتانێ خۆیان سەیچیان چ شۆڕشێکیان کردووە. زۆر گرنگە بن حەزەکەم باس لەو پرۆژە گرنگەش بکەمەوەی ئەو گەنجانە دەستیان داوەتێ. طبعا لە هەرێمی بەڵێ لە هەرێمی کوردستانە ئێمە لە ئینتاجی ڕۆژانەی تەنها 3000 کارتۆنی هێلکە کە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان 7000 کارتۆنە ئەو ڕقەمەی کە ئێڵێن زۆر گەورەیە ئێستا ئێمە ئێستا 21000 کارتۆن ڕۆژانە ئینتاجی هێلکەی هەرێمی کوردستانە پێداویستیمان بە 7000 کارتۆنە باشە یعنی سێ ئەوەی پێویستی خۆمان ئەو هێلکەی جەنابەت بە تعبیرێکی جوان باست کرد یەکێکە لە خۆراکە ئەساسیەکان یعنی ئەتوانین بڵێن خۆراکێکە فەقیر دەوڵەمان کرێکار بەهایکی خۆراکی گرنگی ئەتوانی بەو پەڕی بەرپرسیارەتی کوردستانی و مرۆیی و ئەخلاقیەوە پێم بڵێ کواڵەتی هێلکەکەی خۆمان لە کواڵەتی هێلکەی دەرەوە باشترە خراپترە 100 بەرامبەر باش دەبێ ئێستا لەو هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە لێرە کە ئەچینە دەرەوە من ئەو زەمانەتتان پێدەدەم لە هەر مارکێتێک هەر هێلکەیەک دەسێتێ هی پرۆژەکانی ناوخۆی هەرێمی کوردستان نابی بەڕێوەبەر هەتا هێلکەی پرۆژەکان و کێڵگەکانی کوردستان وەستا بێ هێلکەی بێگانە دەرخواردی مناڵەکانی خۆی بە هیچ شێوەیەک نەخێر بە هیچ شێوەیەک فەمە لە هێلکەیە کەواتە نەترسین بەڵێ نەنە بە هیچ شێوەیەک لەژێر ڕقابە و چاودێری مؤسساتی حکومەتی هەرێمی کوردستانە 100% ئەو ڕێژانەی لە گرافیکەکە باسم کرد پڕۆتینی ئەوەیە و ئاوی ئەوەنێ و کالیستۆمی ئەوەنەیە هەمووی پشکنینی بۆ کراوە وایە ئەسڵەن کاک ڕەنجبا حەزەکەم شتەکان ڕەت بکەم فرسەتێک وەرگرم و ماشەڵڵا میوانەکانی زۆر هەتا سەڵە دێتەوە لەوانەیە احتیمالە باس لە بابەتێک باس لە بابەتێک کرا بابەتی بەخێوکردن و بابەتی زووگەشە سندنی مریشک و هەمان شتە بۆ هێلکەکەشی شک و گومانێکەیە حەقەت خەڵک باسێکە و لە بەرنامەکەشە باس کرا چۆنە مریشکێک بە 30 ڕۆژ بە 25 ڕۆژ بە 35 ڕۆژ ئەگاتە ئەو وەزنا گەورەیە و ئەمە زۆر جا دەوترێ بە دەرزی بەخێوەکرێت و هۆمڕۆمۆنات و ئەمانەی پێدرێت و بۆ شێوازە تەفسیر کراوە زۆر جا بەداخەوە ئەوەی کە گرنگە ئێمە بڵین ئەو بابەتێکی جینەتیکە دکتۆر ئەتوانێت بە تەفسیلیتر لەسەری باسی بکە ئێم بەس سوورەکە بۆی لای و هاوڵاتی وازەح بێ لە هەمان ئەو هۆڵانەی ئەو مریشکانەی هۆڵەکان بەخێوەکرێت طبعا ئەو عرقەی لە هەرێمی کوردستان بەخێوەکرێ هەمان عرقە لە ئەمریکا لە تورکیا لە ئێران لە زۆربەی وڵاتانی دنیا ئەو عرقانە بەخێوەکرێ قەوسە لێ وەربگرە بینەرانی بەڕێز دڵنیابن لەوەی من هەر هەمان کەسم هەمان ئەو ڕەنسەنگاویم کە لەسەر کۆمەڵێ هەڵسوکەوتی خراپ لە ڕابردوودا لەلایەن هەندێک لە پەلەوەرخانەکانەوە
زۆربەی مریشک فرۆشان بوون بە دوژمنم وابوو ڕاست بەڕاستیتان پێ بڵێم وا نەزانن ئێستا هەروەکو پێشووتر و پێش بەرنامەکانە بەڵام من دەستم گرتووە بە کڵاوەکەی خۆمەوەبانەی بە دڵنیا بە لەوەی دوای تحقیق و وردەکاری و بۆ دواداچوونێکی زۆر زۆر پەلەوەرخانەکانی خۆمان حەزەکەم زانن لە ڕووی چاودێریەوە بە خۆدا چاودێریەکی چڕیان لەسرە بە خۆداچوونەوەیکی باشیان کردووە لە ڕووی گەشە پێدانی بە شێوەیەکی زانستی و لە ڕووی جەنەتیکەوە ئەم مریشکانە لە جیهاندا بەم جۆرەیەکە زوو گەشە بکەن بە پرۆسسێکی بایۆلۆجی زۆر ئاڵۆزە ڕۆیشتونەوەی اختصاصی جەنابی دکتۆرە هەتاوەکو بووە بەم مریشکە و هۆرمۆن و ئەم شتانە ئەمانە دەرزی زۆر زۆر گرانە ئەوە ئەو شتە نییە یعنی ئەوە پێکاتی جینەکەی وایە و نەوعی خۆراکەکەی وایە خراپترین شتی هەرێمی کوردستان خراپترین کە ئەمە من بە باشترین ێزانم لە هی بێگانە باشترە واللهی ساڵێکی تر ئەبێ هەرچی مامۆستای ئاینی و هەرچی مستەقەفی وڵاتەیە لە وەرزی پێگەیشتنی بەرهەمی خۆمانە هەمومان بەخۆشمەوە حەزەکەم زانی ئەبێ یەک شۆڕش بکەین بۆ پاراستنی بەرەمی ناوخۆ تەنانەت لیژنەی فتووە تحریمی ئەوەش بکاکە کە خۆمان بەرهەممان هەبێت و لە هی بێگانە بێتە ناو وڵاتەکەمانەوە ئێستش 21,000 سێ ئەوەندەی پێویستی کوردستانمان هەیە ئێستش هێلکە دێتە ئێرە بە قاچاق بەڵام تخوا پێمان بڵێ با خەڵک بزانێ هێلکەی کوردی چۆن بناسینەوە کۆدێ ڕقەمە شتەیە کێڵگەی ناوخۆ کۆدێکی لێبن با خەڵکی بەرهەمی خۆمان بکڕێت هی بەرهەمی خۆماڵی خۆمانی ناو هەرێمی کوردستان هەمووی ناوی پرۆژەکانی لەسرە یعنی ئەو مۆری کە لەسەرێتی لەسەر هێلکەکە ناوی پرۆژەکانی خۆمانی لەسرە بە یەک شتایی ناسنەوە ئەوش بابەتی کوالێتیە یەک هێلکە بشکێدە ئەگە زەردێنەکەی جوان و ڕێک لە ناوەڕاستا بوو ئەوەی هێلکەی بەرهەمی ناوخۆی و معناوە فرێشە و تازەیە چکە هی ئێمە ئینتاجی ڕۆژانەیە بەرهەمی هاوردا کەڤەرەکەی بۆ مۆر ناکرێ بۆ مۆری لێ نایەنوتە هەر بابا مۆری لێ ئەدرێت ناوی پرۆژەکەشی لەسەرە کاکڕان ئاخر خۆ مریشکی بەستووە هێنن لێ نووسن شەقڵاوە چۆن بزانین هێلکەی خراپ نایەن و نەنا هێلکەکە بە تەکید وەکو ئاماژەم پێدا کاکڕانج ئینتاجێکی ئەوەنە زۆرمان هەیە تەنگی بە بەرهەمە قاچاغەکە هەڵچنیوە حقات ئەوەنە زۆرە یعنی 21,000 کارتۆنە ئەوەی بیە بە قاچاق بیانە زەحمەتە وجدینیە لەبەرەوەی هێلکەی خۆشمان هەتا لە ڕووی نرخی زانیمان سێ ئەوەنەی پێویستی خۆمان ڕۆژانە مریشک چەندێک لە خۆمان زیاوەی کە بەرەمێنێ بڵێ لە هەرێمی کوردستان لە ئینتاجی مریشکا ساڵانە ئێمە ئێستا طبعا بەلای کەمەوە ئینتاجی کەم یعنی ئێمە ڕەنجی کەمە خەینە ڕوو نامانێ ئەرقامەکان خوانەخواستە ژماری گەورە بن و سبۆدوو نەتوانین تەحملی مەسئولیەتەکەی بکەین ئێمە بەلایەنی کەمەوە ساڵانە 300,000 تۆن ئینتاجی مریشکوانە هەرێمی کوردستان پێویستی بە 150,000 تۆن لە گۆشتی مریشکە ئەوەی کە زیادە لە ئینتاجی ناوخۆی هەرێمی کوردستان ڕەوانەی ناوچەکانی خوارو و ناوەڕاستی عێراق کرێ یەک تەلمی حەزەکەم بدەم کاکڕانج ئێستا لە حاڵی حاضر ئەگە هەرێمی کوردستان ڕێگە نەدا هێلکە لێرەوە بچێتە خوارو و ناوەڕاستی عێراق لە هەر کارتۆنێک هێلکە حدودی 30,000 دینار گرانە بێ لە خوارو و ناوەڕاستی عێراق بە معدلی کیلۆغرامی مریشک هەرێمی کوردستان لەگەڵ خوارو و ناوەڕاستی عێراقا 1000 دیناری فەرقە و بە معدلی کولی طبقێک هێلکە حدودی 2000 دیناری فەرقە لەگەڵ خوارو و ناوەڕاستی عێراق طبعا ئێرە هەرێمی کوردستان هەرزانترە بە بەراورد لەگەڵ خوارو و ناوەڕاستی عێراق دەست خۆش حاجی یاخوا بەخێربی دەنگ و باسی دهۆک زۆر باشە الحەمدولله زۆر باشە باران باری و الحەمدولله دەمێکە بەرنامەم لە دهۆک نەکردو بیری دهۆکەکەم وەڵی هەرگاوی بێ بەسەر چاوان قوربانت بم حاجی گیان بەڵێ جەنابێت ڕایەڵە و پەیوەندیەکی بەرفراوانت هەیە بەڵێ و دەمێکە لە بوارەکە ئیشەکەی پرسیارەکەت لێکەم بۆچی مریشکە کوردێکە کێڵگەی تایبەتی بۆ ناکەینەوە وەکو ئەو مریشکە سپیە وەکو چۆن ئەو پیاوەم دوان لە هەڵەبجە ماستەری لەسەر کردبوو لە فترێکی قیاسیە وەزنەکەی گیانە بۆ نزیکی مریشکە سپیەکە ئەمە شتێکی ئەوەنە زەحمەتە هەزاران گەنجی کورد و هەزاران خاوەن باخ و دۆنم بخێنە سەرکار پێشەکی زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ ڕوودا و هەموو بینان ڕوودا و ئەوانەش هەموو بە یەک دەستان ماش دەکەم ئەنگۆ شۆڕش گێرن ئەنگۆ نیشتیمان پەروەرن لەو بوارەدا لەگەڵ مام سەیدی ئەوە دەشتە تاریخ هەر ئەو بەڕێزانەش بەخێر بێن ئەوانەش علم لەگەڵ عەمەل یەک بگرن نیشتیمانێکی زۆر جوان دروست دەکەین
شاء الله کاکە ڕەنج ئەوەی تو دەڵێ کە بۆ ئەمە پرۆژەکان گەورە ناکەین ترس یەکەمە بێ متمانایی بێ خاوەنی بێ ساحب ئەوە زۆر شتێکی زۆر گرنگە لە بواری کە ئەمە تێدا ئیش ئەگەر ئەم بەڕێزانە وەکو مریشکە سپیەکە خۆیان بە ساحب بکەن لە مریشکە کوردیەکەش ئەتوانن ئەمان لەو بوارەشە ئەو شۆڕشە بکەن کە لە مریشکی سپیا کردویانە کاکە ڕەنج ئەوان ئەگەر حکومەت بەس لە کشتتوکال لە بواری ئاژەڵ سامانی ئاژەڵ خۆی بکرد بە خاوەن ئەمن لێرەوە وعدت دەمێ وعد لەو کەناڵە بەڕێزەوە و بە هەموو دنیاز بزانی لە دهۆک لە هەڵەبچە لە سولێمانی لە دیانە لە هەولێر لە گەرمیان بە هەرێمی کوردستان عامەوە بە زاخ و ئاکرێ باشترین ئاخ و هەوا و جەومان هەیە لە بۆ هەموو ئاژەڵ ئەگەر حکومەت پشگیری بکات ئەمە دەتوانین هەموو خەلیج العەرەبی لەگە سووریا لەگە چەند دەوڵەتێکی وەکو تورکیا گەورە هەمووی ئەمە ئینتاجی بیدەینێ بەخوا ئەو ڕۆژە هاتم بۆ بەڵام دەورو بۆ ناوچەی کەلەکچی والله ئەوە نەم خەفەت خواردووە هەتاوەکو دهۆک بڕوان پێکەی هەتاوەکو کەلەکچی 5 ڕانەمە ڕم بینیوە بەڵام لێرە خۆ دەبی هەموو شتێک بڵێ کە حکومەت لە 2012 بوو 13 دەستی کرد بە پلانی کشتتوکاڵ دەستی کرد بە پلانی کشتتوکاڵ لە هەموو بوارەکەوە کە پێشینەی دا بە خەڵک بۆ پرۆژەی پەلەوار بۆ پرۆژەی مێوە و بۆ مریشکی کوردی ئەو شتانە هەمووی بەڵام کاتێ ئەو حکومەتە ئەو پارێکی زۆر زەبەلاحیدا خەڵک بەڵام هیچ پلانێکی نەبوو ئایا ئەو بەرهەمە چی لێ دێ بۆ نمونە ئەمن 2009-2010 کاتێ چوون بۆ لای دهۆک ئەمن پرۆژەی ئەوەی ئێستا جەنابەت باسی دەکات پرۆژەی مریشکی کوردی هەم بۆ گۆشت و هەم بۆ هێلکە ئەمن دوسێ برادەرەکەم لە دهۆک هەبوو زیاتر لە هەر یەک لە 50,000 بەخێو دەکرد بەخێو دەکرد کوردیەکە ئێستا یەک مریشکیش بەخێو ناکەن بۆ بازاری نییە بازاری نییە بازاری نییە کاگراج ئەوانەی تر گرانە کاگراج بە من خزمەتت بکەم کە ئەمە دەرێن مریشکی کوردی خواردن بازاری نییە خۆی کاگەڕنج ئەو مریشکە ئەمن هەستم پرۆژێکی 100,000 یان 50,000 دروستکەم ئەم بە تەمای صاحب مەطعەم و صاحب کافێ بم بێت مریشکی لەم بکری نە ئەمن دەبی ئەمن ڕێگایەکی بازارکردنم هەبی ئەمە ئێستا لە هەموو هەرێمی کوردستان ئەمە هیچ مشکلەمان نییە زەلامە ناسم شەوی 3,000 مریشک لە ئێرانەوە داخڵی ئەم دیوەکات ئەخر دەمویەوە فرۆشرێبۆی کوردەکە دەویست ئەو قسێ بکەم دەویست لۆ دەفرۆشێتی ئەو لێرە دوو حالەتەیە حالەت یەکەم ئەمە نمایە بەرهەمەکە ڕۆیشتێ نماوە ئەوە یەک دووەم کاگەڕنج ئەمن کابرا لێرە حازرە لە کوردستانەوە دادنیش لێرە کابرا خەلکی ڕۆژئاوای کوردستانە ناوەکەی ناڵێم بەرخی سووری دەینی لێرە دەفرۆشیت ئەوە نمونەیەک لە بوو هەموو شتی کاکە بە 250 دلاری گوتم کاکە خێرە ئەتو لە سووریا بە 250 دلاری تو لێرە بلۆ بە 250 دلاری دەفرۆشی ئەدی کرێ ئەدی گومرێک گوتی کاک حاجی بەس دلاری دەگۆڕمەوە مریشکەکە توانای گەشەی هەیە مریشکەکە عیبی نییە مریشکەکە زیادە بەڵام ئەبێ یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆیی جێبەجێ بکرێت کاکەڕاش باو لە حەزەیە ئەوە جەنابی کاک فراس لێرە حکوومەتە جەنابی علمیش لێرە دکتۆر دەستخۆشی لێ دەکەین ئەوە هەم بە پاڵپشتی بازارکردنەکە حکوومەت لەکوێ هاوکار بێ لە مریشکی کوردی کاک فراس کە دەلێن حکوومەت هاوکاربی لە کوردی حکوومەت هاوکاربی حکوومەت لە چ هاوکاربی تەماشاکە حکوومەت یەکەم کە ئەو مریشکە ئێستا بەستو دێ باسی کوردیەکە بان آخر بە کوردیەکەش عام ئەو مریشکە کوردی ئێستا دێ بەچ دێ بە قەچاق دێ کام کوردی ئەو کوردی ئێستا لە ئێران دێ کوردی لە ئێران هێلکە هەیە کاکە با پێت بڵێم سیارە دێتە دهۆک با ئەو معلوماتە بدەمێ وەکو حکوومەت ئەوە نمونە سیارە دێتە دهۆک پەنیری تێدایە هەنگوینی تێدایە قەلیە
قەنی تێدا کاک ڕەجوتوانم بەس هێلکەوانی تێدا مریشکێکی کوردی کاکە دێت داخلی دۆک دەبیت دەفرۆشی بەقای گوتم کو بەس من یەک پرسیارم کاک حاجی لە تالیبان مریشک بنێرێ بۆ هەرێمی کوردستان خۆمان نەتوانین بەرەمی بێنین مریشکێکی کوردی ئەوەی بۆ گۆشت بەڵێ اعتیادی ئەوەی زینەنە بەڵێ طبعا وزنەکەی تقریبا ئالا وزنی 2 کیلۆغرامە سعرەکەی چەندە لە بازارە لێرە 15000 لێرە بەڵێ 15000 وایە 225 چۆن 225 على كل يعني كيلوغرامي چەندەکەوێ کەواتە مجدیە يعني مشکلت بە بازارکردنت نییە سعرەکەی متدەنی نییە يعني هەرزان نییە کاکە تووسەکە ئەوە خراپترین نەوعی کاک فیراس تو تەماشاکە برای بەڕێز ئەوڕۆ دەچمە دۆکێ دنیا ساردە مریشکێک دەبینم دلم دەشتی بە 25 دەکردم برای بەڕێزم ئەمە دەمانەوێت سیستەمێکی ئەو سیستەمێک دیزاینێک دانین ئەو دیزاینە بەرهەمی زیاد کات کاکە ئەو مامسەید قاعکی هەیە قاعکی هەیە 2000 مریشکە ئەو برادرانە لە هەولێر بریشکی بەخێو دەکەم بەشی مەڵا عومەر و مەسیفی ناکات ئەمە دەوێت کاک حاجی تربی ئۆرگانیک ئەوەی پێوترێ ئۆرگانیک لە دنیاە کە چووە ناو قاعەکانەوە کە بووە ئەعدادی هائل کە بووە تەهویەی صناعی کە بووە کەشوهەوای صناعی کە بووە علەفی صناعی لە ئۆرگانیک دەرەچێ ئەمە ئێستا بەخێوکردن مقابلەی ئەو مامۆستایان کردووە کە ماستەری کردووە مریشکی گەورە کردووە نا ئەنتیبایاتیکی یاوەتێ زۆربەی خواردنە کوردیەکان بە خۆی باسی کرد چی بوو کاگەڕاش لە نەرویج وانە بکەواتە مستەحیل نییە لە نەرویج چۆ بەوە دەستە پێ کردوتە ئەوەی کە نایڵێ بەشێکی ترسە نەبوونی دەست پێشخەریە بەشەکەی تری یاسای پاراستنی بەرەمی ناوخۆی وانە تعلیماتمان هەیە بۆ ئەو کوڕە پرۆژەیەکی ئەوتی بە 200,000 دینار دەستم پێ کردووە کاکڕەنج ئەمە کە دەلێن بێساحبین بێساحب چییە بۆ نمونە یعنی هێلکە باسی هێلکەی کردیانی سەر کەیفمە زۆر پێش شانازی پێ دەکەم هێلکە 20 ئەمە 7,000 کارتونم بێ 20,000 هەبی بەس بڕۆ لە هەموو ساحب هێلکەکان بەرسە بزانە گلیان چیە کاک فیراس گلیان چیە بپرسە گلەیان هەیە کاکە تەماشاکە وا بە زەرەر دەفرۆشن بازارەکە استقراری نییە حتا دەبەنە عێراق سەد مشکلان لۆ دروست دەکات عێراق دروستە ئەمە دەمانەوێت تەماشاکە ئەمە ئێستا حاجیەوەی بە بازارکردن لە هەرێمی کاکەڕاج ئەمە ملاحەزات کاکەڕاج بێ یان بۆ مریشکەی بێ کە ئێمە بەخێوکەین لە هەرێمی کوردستان واتە حکوومەتی هەرێمی کوردستان لە 2014ەوە نەیویستۆ گلەیتان لە بازار ئەمە ملاحەزەمە کاکەڕاج جەنابی حاج تەماشای براتکەم ئەمە زۆر جار لە بازاری دەگەڕین بۆ نمونە ئێستا دەرێن پەتاتە دەچیتە دووبای و هەنار دەچیتە بریتانیا وەرم بابم والله وەبیلەوەتی لە بازار لە بم پێمەیە بازاری مە لە بم پێمەیە بەڵام وەرن بزانە کێ ئەوە ڕێگرا وەڵی پەتاتەی لە دووبەیە کرێ بە فینگان بە خزمەتت کەم ڕاوەستا 100 ترێلەی پەتاتە لۆم بارکەن 100 ترێلەی مریشکی لۆ بارکەن 100 ترێلەی هەنارم لۆ بارکەن 100 ترێلەی مریشکی کوردیم لۆ بارکەن دەبەمە بەغدا شەوێ شێدێ لەگەڵم بابێت دەبیتە بەیانی سەعات 12 ئەگەر یەک ترێلە ما بەشی بەغدای کرد بلێت و حاجیدی برای بەڕێزم بازار نەکردن دەمە حەز دەکەم وازەح قسە بکەم بەس ئەمە برای بەڕێزم دەستی ئەمن قسەیەکی جەنابی بەڕەحمەت بی مەڵا مستەفا دەگەڕینەوە حکایەتێکی جەنابی مەڵا مستەفا لە دۆک برادەرەکە بوو لە بامارنێ ناوی ناڵێم بوو سەرکردەی بادینان ئەو کاتە لەو منتیقەی بوو مەسئول برادەرەکە پارەی هەبوو پارەی خوب بوو ینی ئەو کاتە پارەی خوب بوو چەند هزارێکی ئەو کاتەی سویسری بوو هەستە بە مقاولێکیدا گوتی ئیشێک بقاولە گوتی ئیشێک بە نیۆی پێکەوە دەکەین گوتی باشە سێ ڕۆژ جەنابی مەڵا مستەفا بە ڕەحمەت بی پێحەسا جابی دایە گوتی فلانە کەس گوتی یان مقاول بە یان منازڵ بە کابرا ما فکری کردەوە گوتی وەڵڵاهی منازڵ دەبم هەستە پارەکەی گەڕاندەوە زۆر پێی گوتێدا برای بەڕێزم ئەمە ئێستا مقاول و منازڵین منازڵ و مقاولین ئەوە ڕێگەی لەمە گرتیا با خەڵک تێ بگەیتن برای بەڕێزم چ گوناحی منە ئەمن مریشکی بەخێوکەم 3 ملیۆن 4 ملیۆنی بدەم حتا دەگەیتە بەغدا قانونەکە نا کاکڕەنج توانم لەسەر کۆمنتێک کاکەڕەنج ئەمە کە دەڵێن بازار نەکردن بەس قەوسێکم بدەرێ لەسەر بابەتی بەغدا بەڵێ باشە بە هەر وەکو مۆزوعی موچەکەی لێ هاتەمیش باشە تاوانی من چییە کاک حاجی بەس بۆی کۆمنتەکەم تاواکە من 1 ملیۆن یان منازڵ بە یان مقاول بە مەبەستی ئەوەیە کە شەرت نییە ئەو پارەیە هەر عەرەب لێیان بسەن وانە
لە کوردستانی خۆشمانە کەواتە هەندێک سەرانە و بەسەکەی حاجی تێگەیشتم بەس بۆی کۆمنتەکەم نەڕوا بۆی کۆمنتەکە نەڕوا عەفوکە کاکەڕاش مەقسەدەکەم چییە کاکە فیراس بە ئەمە وازە قسە بکەین وەرە برای بەڕێزم بزانە مریشکی بەستوو چێ دەینی قەچاقی کێ دەکە ئەو هەموو لە هەموو حدودانا و قەچاقی کێ دەکە تۆ لە پاکێجی بریشکی زدوو بۆ بەغداچیتە سەر بەستوو باوانە ئیشکەم برای بەڕێزم پاکێجەکان تێکەڵە بن کە تێکەڵ بوو بابەتێک پاڵ بۆ بابەتێکی ترەوەندرێت ئێستا کاکە لەسەر بابەتی بەغدا عەفومکە بە بازارکردن باشە تاوانی من چییە 1 ملیۆن ئاوارە لێرە بووە بەرهەمێنانم کردووە بەپی پێداویستی بازاڕەکانی هەرێمی کوردستان بەپێی پێداویستی ناوخۆی خۆمان بەپێی ئەوەی کە هاوڵاتیکی عەرەبیش لەگەڵ من ئامریشک بخوا تاوانی من چییە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراقیشم باشە ئەمڕۆ کە پێویستی بە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستانە من دێم وهانی و بەرهێنی خۆمە کاکڕنج دوورم نەخستۆ کاکڕنج بەڵێ بەڵێ 1 دقیقە کاک فیراس یعنی حي على الصلاة نمونەکەی بارزانی نەمری هێنایەوە ئەڵێ یا مقاتل بە یا منازل بە یا مقاول بەڵێ مەبەستیەوەیە لە ناوخۆی خۆمانە هەندێک کەس ئەبێ دەست نەخاتە ئیشی ئەمانەوە ئەبێ هەندێک کەس تەماح نەکا لەو قازان براگیان مەبەستەوە مریشکی کوردی دوورمەکەوەرەوە من نەمتوانی قسە من نەمتوانی ئادەتی خۆم بکەن کاکە کە باسی بە بازارکردن ئەکرێ ئێمە باسی ئەوەمان کردوتمان لە هەرێمی کوردستانە من ئینتاجی 7,000 کارتۆنم هەیە من باس لەوە کەم 13,000 کارتۆن 14,000 کارتۆنم لە خواروون ناوەڕاستی عێراقا بە بازارەکرێ باشە چۆن دەرگاداخستنی بەغدا بە ڕووی بازارەکانی منە چۆن عەرقەلە دروستکردن لە سەیطەراتی حکومەتی عێراق تەسی لە بازاری من ناکە بێ زەحمەت پێم بڵێ کاتێک کە من حدودی 150,000 تۆن گۆشتی مریشکم زیادە کاتێ حکومەتی ناوەند کێشە بۆ چوونی بەرهەمی تۆ دروسەکات مقابلی ئەوەی کە یەک لە بنیەی تەحتی اقتصادی تۆ بدات بکەم لە بنیەی اقتصادی تۆ بدات و لەولا بەرهەمێکی مستەوردی ئێرانی هاتووە بۆ ئێرە ئەو کچ و کوڕانە ئێوە لەوەتەی هەنەڵەن زەرەرەکەینەوە ئەگەر یەکێکەمەنە زەرەر بکە لە مریشک ئاواز لە مریشکێنێ وەرناشی خوا بەو خوایە 20 ساڵە من بەرنامەکەم خاوەن کێڵگەیەکم نەبینی بڵێ قازانجەکەم هەمووی هەرەڵێ زەرەرەکەین هەمووی هەرەڵێ دنیا قوڕی کرا بەسەرا کاکە گیان لە ئێرانەوە دێ کاکە نایەڵن چێ کاکە سەرانەمان لێ سەرە کاک چەند ساڵە خەریکی مریشکیت وەڵام من مناڵ بووم موم لە ڕیژ نهات من هەر بەرنامەکەم هەر باسی معانات و نەکبەتیەکەوەتانە تەسیقاتی سەلامێ زەرەر بکات کاگڕان جوانیە کاکە ئێستا گرفتە کاکە بەوەڵاگە حکومەتی هەرێمی کوردستان بەقەت نازم عەبدوڵای بکردایە لە بەغا ڕێگای بەغا هەر لۆرێک 3 ملیۆنی نوی نادرایە تۆ چی و کردووە با حکومەتی ئێستا من پێ دەڵێم بە هەموو ئەندام پەرلەمانەکانیشەوە باشە کە من کۆنگرەی ڕۆژنامەوانیم ئەنجامە لە ناو پەرلەمانی عێراق کوتیان ئەوە لۆگۆی پەرلەمانتارەکان تۆ بۆ نوتم بژمرم لێرە ناڕۆمە دەرێ ئەوە کاک عەدنان و کاک هاوڕێ و هەموو ئەندام پەرلەمانەکان لەوێ شاید بوون لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ ئەم پیاوەی جاری تر لە بەغا کۆبووینەوە چەند جارێکی تر ئێمە وەکو کۆمەڵەی چێلگە پەلەوەرەکانی سلەیمانی چوینە بەغا کۆڵمان نەداوە بە ناوی هەموو کوردستانەوە بەڵام بەڕاستی لێن نەشارمەوە نەختێ ئەندام پەرلەمانی هەرێمی کوردستان لەگەڵمان نەبوو لەگەڵمان نەبوو باشە ئەوەی باناوەکانیشت پێ وڵام دکتۆر بڕیار لەگەڵمان بوو کاگی مەلا غەریب لەگەڵمان بوو بەڵام ئاخر خوازەوەی لەگەڵمان ئەمانەی کە تازە دەچن حەماسەتیان هەیە تازەکان چی بکەن کە بە دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەسنە پەرلەمانی عێراق خەمخۆریە میلەتە بن ئەم میلەتە دەنگی پێداون کە عیش و کاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێبەجێکەن نەک بە هەر سەکتەری کشتتوکاڵەوە بە هەموو ژیانی کە هاوڵاتیانی هەرێمی کورد بە تایبەتی موچەخۆران لە هەرێمی کوردستاندا خوا یەک دقا ئێوە سەیری ئێوە زیاتر لە چەند هەزار 50,000 لە 150,000 لە پێویستی ناو زیاترمانەیە کاکە زۆر زیاتر ئێستا لەخوا بەزیابێ خوایە یا ڕەب العالەمین بەرەکەتی تێ بکەی بیکەی بە چەند قاتی ئەوە لە هێلکە لە مریشکە لە هەموو شتێکی ئەم کوردستانە بەڵام تخوا یەک شتان پێ بڵەم ئەو گەنجاناتون ئەو بۆ من باسی مریشکی کوردی نەکبەتەکەم
ئیتر دنیاتان هەرچی مەشاکلێ هێناتان زیینوتان کردەوە لەسەر مێزەکە هەفتەیان بەرنامە بۆ مەشاکلەکان ئەم مریشکانە مەجالمان خردەماڵە بێت من باسی ئێواکەم ئێوە خۆتان گیانوتان 150,000 ئێدە بیەڵن با مریشکە کوردێک 300,000 ئێدە مریشکە کوردێکەش با کۆمەڵە گەنج لەو دیانە بۆ من نایڵە من لە هەرێمی کوردستاندا 400,000 هەلی کارمان ڕەخساندۆ لە هەرێمی وەڵام من دەستی هەر گەنجێک ماجەکەم لە هەرێمی کوردستاندا نەک مریشکی کوردی باجە کەروێژم بەخێوکە کە و بەخێوکە بێتە بوارەکەی منەوە ئیشکە من شانازی پێوەکەم بەڵام بێ کە هاوڵاتی هەرێمی کوردستانە کاگڕەنجیان دیارە من نەمزانی گیانم مە بەس ئەوە نییە من نەزانم تۆ چەند دڵسۆزی بۆ هەموو خەڵکی کوردستان ئەزای مەبەستم چییە لە ئەزمموی ئێوەم داوت کردووە نەک بەس باسی معاناتەکانی خۆتان بکەن لانیکە بەس ئەم خەڵقەیە لەبەر گەنجی کورد بۆی خەڵک فێربێ کردیشتان تێگەی با بە ئەزمموی ئێوە بڕۆن ئەمەندە مستەحیلە خەڵکی تر پێ بگا لە مریشکی کوردیا بۆ مستەحیلە هیچ شتێک مستەحیل نییە لە هیچ بوارێکدا هیچ شتێک مستەحیل نییە بۆ ئینسانەکە هەوڵدا ئێمە پێمان خۆشە گەنجی هەرێمی کوردستان بە کچوو کوڕی گەنجی هەرێمی کوردستان وەڵا بۆ خۆی پرۆژەوە بەرهەمێنێ هەر پرۆژەیەک بێ لە بواری کشت و کاڵدا بە هەموو سەکتەرەکانەوە وەڵا برا من وەکو شخصی نازم شانازی پێوەکە ئەوەی من دەڵێم ڕاستە 32 ملیۆن زیاتر مریش ساڵانە هەمانە 32 ملیۆن لە هەرێمی کوردستان بەڵام بەچی بە ڕقەمی قاعەکان بەس فەرمو ئێستا بەرهەمەکە چەند بەرهەم دێ زۆر زیاد ئەمە نامێت ئەو گەنجانە سبەینێ بکەن ئەو غەڵە ئەو مشکلەی ئەو قوربەسەری ئەمە کەوتینە تێدا ئەوە بکەونە تێدا بۆ ڕقەمانە نییە کامێڵە نا ئەمە ئێستا عەفوان دکتۆر ئەمە کاگەڕنج ئەمە ئێستا 32 ملیۆن زیاتر لە 32 ملیۆن مریش ساڵانە هەمانە لە هەموو هەرێمی کوردستان بۆ 6 ملیۆن کەس بەچی ئەوە کاک جەنابی کاک فیراز دانیشتە بڕۆ کاک فیراز سبەینێ دەرێ کاکە ئەمە ئەوەندە پەلەوەرخانە 32 زیاتر لە 32 ملیۆن ساڵانە 100 ملیۆن زیاترە بڵێ عفوان مانگانە عفوان مانگانە دوو مانگ وەجبە لە سولێمانی دۆک هەولێر هەموو کوردستان بڕۆ کاک فیرازی دەرێ ئەوەندە هۆڵەمانە ئەوەندە پرۆژێ ئەوەندە هەموو بێمە بەڵام بڕۆ بەرهەمەکە چەندە ئێستا چەند بەتاڵن وەڵی 600 بزانە بەرهەمەکە دێیان نایێت 40 بەتاڵن وای کاک نازم کاکە نازم وایان وەنیە تەماشاکە ئەمە نامێت بۆچی بەتاڵە بۆچی بەتاڵە پارە ناکە نامێ ئەو گەنجانە سبەینێ ئەو پرۆژانە گەورە دروستکە دوای بکەنە ئەو مشکلە ئەمە باسی چارەسەرەکان بکەین کاک دەستخوا باسی ئەوە بکەیت کاک فیراز لێرە بەرپرسێکی حکومیە لێرێ و وزارەت هەمووی گوێ لێمەیە باسی کرد ئەگەر حدودمان لێداخرێ بە چەند کارتۆن هێلکەیەک ئێمە توانین خۆمان بژین ئەگەر ئەو چەند کارتۆن هێلکە نەهات چی بکەین لەبەرەوەیان دەشتێ لە دەواجنە قوربانەکەم با چاو ماچەکەم ئێمە ئوسوڵمان هەیە ئەجدادمان هەیە دایکان و باوکانەمان هەیە ئەو بریشکە سپی کە لە بازاڕ ئێستا شەڕێ لەسەری کە بڵێن پارە ناکە ئەومان هەیە باش ئەمانە ئەم بریشکە کوردیە ئەمە ئوسوولە ئەو بریشکە کوردی کە جەناب لە سلێمانیەوە بەڕێزێت توژینەوە ئەوە ئوسوولە ئەوەی کە لە دووەک جەنابەت باسێکەوە ئوسوولە ئێمە بابین ئەمانە پێشخین لێکدان لە نێوانیان بکەین بۆ ئەوەی ئەو جوچکەی کە کاک فیراز باسی کرد چەند هێلکەیەکمان بۆ بێ کە یەک جوچکەی دوێنێ بە جەماعەتی ڕەسەنموود لە شەقڵاوە یەک جوچکەیەتە مەتاڕ هەولێر بە $70 6 مانگ بەخێویەکە هەتاوە کۆشتا هەفتە 170 هێلکی لێ وەرەگرێت 40 جوچکەی لێ دەسەکەوێ جەبزان چ فەیەکە کاکە ئێمە تێچۆکەمان زۆرە کاک فیراز ئەلیکەمی خۆمانیان دەروی وڵاتەوە دێت کاکتۆرەوە پرسیارەکەن و قەتعەکەن و تەواو ئالیکەکەی خۆمانە کاکدکتۆر خۆمانە کاک دکتۆر 2 ملیۆن و 500,000 تۆن ئینتاجی ئالیکوانەیە باشە دەبێ هەموو شتێکی خۆم کاکدکتۆر یان یەک دقە یان هەموو شتێک کاکدکتۆر عەفومکە یان هەموو شتێکی خۆم بێیان ئینتاج ناکەم دەتەوێت هەموو شتێ بێ باشە سۆیە یەک دقە توخوا عەفوکە کەسێکی ئەکادمیت سۆیا تەنها لە ئەرجەنتین و ئەمریکای لاتینە چێنرێ دکتۆر نازانم چۆن باس لەوەکەی سۆیا لە کوردستان نەخێر هیچ بۆ لە تورکیا چێنرێت بۆ لە ئێرانە چێنرێت باشە گەنمەشامی ناچێنرێت ئێستا هەموومان گەنمەشامی کاکە 400,000 تۆن ئینتاجی گەنمەشامیمە ناتوانم من کاتم نەما بەڵام بەردەوامە بم لەگەڵ ئێوە لە ژانرەکانی تری ڕوودا و ئێستا کۆڕۆژەیە ئەوانەی کە وەڵامی پرسیارەکەم وەرنەگرتووە گەنجان لەگەڵم بمێننەوە من
بەڕاستی بە دوواداچوونم کردووە چەندین دکتۆری زانکۆم بینیوە ئەڵێن ئەوەی دۆنمێکی هەیە ئەتوانێت پرۆژەیەکی گچکەی مریشکە کوردەکەی خۆی بکات وایە دکتۆر دەتوانێت بڵێ یعنی بە تکاتان لە یەکەم خەڵک بێ ئومێد مەکەن مەبەستم تۆنیە حاجی بۆ کوردیەکە چیمان کردو ڕەنج کۆمنتێکش بۆ باسکە لە دوای هینەکە بۆم باسکە بێ ئومێد مەبن خەڵکی گوند ئەتوانن لە سۆشەل میدیا وەرنە ئەودیو لەگەڵ ما بمێننەوە لە یوتیوب لەگەڵ ما بمێننەوە لەگەڵ لەسەر مۆبایلەکانتان لەگەڵ بمێننەوە لێرە خواحافیز لە هەموو پلاتفۆرمەکانی ڕوودا لێرە جارێکتر سلااوان لەبێ بینەرانی بەڕێز ئێستا کەواتە ئەسڵی مەخسا ئەوەیە ئەسلی مەخساد ئێمە هەتا کلیلمان لای خۆمان نەبێ هەر غۆزاوە دەمێنێتەوە لەگەڵ دەواجە تۆ گوێ بگرە کاک جوچکە علەفە کرێکارە کارەبایە مەوادی بینایە باشە دەرمانە ئەمە چنی لە دەرەوەتی چەنی خۆمانە برادی تورکی و بۆ ببژێرن بە جوین ڤێنچەرە لەگەڵ دەرێ ئەمە لەگەڵتم شەریکەی ڕۆستی کوێیە هی تورکایە تورکیا بەخۆی دروستی نەکردو ئێستا ئەوەیەکە ئێران باشە مانگای فریزان بۆ نمونە فریزانی ئێرانی چییە پێ بۆ خەڵک ئاها منیش بەبەسم ئەوەیە ئەو ئەمانی کە ئێمە خۆمان هەمانە بەرەو پێشی بەرین ئایا لە کوردستانە کاک فیرات چەند محەتەمانەیە بۆ چاکردنی مریشک بەڵێ طبعا بەڵێ دەستخۆش بۆ ئەم بابەتی جینەتیک بەڵێ طبعا لیژنەیەک پێکاتووە لە بەڕێوەبەرەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری و لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی توێژینەوە بۆ بابەتی چاکردنی ئەو ئاژەڵە خۆماڵیانە و احتفاظکردن پێوە هەتا پرۆپۆزل پێشکەش کراوە بۆی ئێمە بانقێکی جینیش دروستکەیت حقت هەنگاوی بۆ نراوە ئێمە بیدایەت بەس ئەمانویست بگەینە قۆناغی خۆبژێوی کاکڕەنج بابەتی ئەوی دیکە بابەتی تەربیەی ئۆرگانیک و بابەتی جوانکاری ئەمە دوای ئەو قۆناغی کە بیرمان لێ کردوتەوە ئەم باسی ئینتاجە فراوانەکەمان کرد لە مریشکی گۆشت و لە هێلکەیە کاکڕەنج ویستم بێمە سەر ئەوەی کە چیمان بۆ ئەمانی تر کردووە بۆ مریشکی کوردی چیمان کردو تەسەورەکەی ئێمە مینمان نەبوو هەر تعلیماتمان نەبوو بۆ دامەزراندنی پرۆژەی مریشکی کوردی یعنی جەنابەت بێ پرۆپۆزەلێک تەقدیم کەی بتوێ پرۆژە دامەزرێنی نەمان بوو ئێستا لە سەروبەندی ئەوە یانی وە 195 تعلیماتەکە تەواو بووە هەر هاوڵاتیەک ئەتوانێت بێ پرۆپۆزل پێشکەش کات بۆ دامەزراندنی ئەو پرۆژانە بۆهی کوردی بۆهی کوردی ئیشی وەزارەتی کوشتتوال حکوومەتە مؤسساتی من بچم پرۆژەکەی بۆ دامەزرێنم آخر ناکە هەموو دنیا بکەن بە سێکتەری ئەهلی برام لە وڵاتە ئەوە هەڵەیە هەموو وڵاتێک محەتەت یەکشی بەدای خۆم ئەوە داتایە جەناب لە دوای لی بڕوانە کاکڕەنج ئەمریکا بەس بۆ وزارەتی کشت و کاڵ بۆ دامی توێژینەوەی زانستی 4 بۆ 5 میلیارد دلار سەرفەکە ساڵانە هند 1.2 میلیارد سەرفەکە بەرازیل 1.3 میلیارد سەرفەکە یەکێتی ئەوروپا 4 میلیارد دلار سەرفەکە یابان 800 میلیۆن سەرفەکە کۆریا جنوبی 550 میلیۆن سەرفەکە کەنەدا 450 سەرفەکە تورکیا 160 میلیۆن سەرفەکە پار ئەمریکا تووشی ئەم ئەسبەی هێلکە بوو تۆ بەراوردی من ئەکەی بە ئەمریکا دامەشقولکە من یەکی هەرێمێک بۆ هەموو تەحەدایاتە بۆ هەموو خراپیە بۆ هەموو وەزع خراپی کە جەنابش داماژەی پێدەی من تا ئێستا کارتۆنێک هێلکە لە طبقێک هێلکە لە هەرێمی کوردستانە نەچۆتە 8,000 دینار تۆ ئەزانی پار لە ئەمریکا من نامێ بەراوردکەم دووبارە بۆی نەبێتە کۆمنتێک بڵێ چۆن بەراوردی ئەمریکا باسی سیستەماتیکی ئەزانی کە طبقێک هێلکە لە ئەمریکا گەشتە چەند خەڵک سەرەی بۆگرن ئەو ئەمریکا عملاقە ئەو ئەمریکا سیستەماتیکە کە هەموو شتەکەی 1+1 2 ئەزانی طبقێک هێلکە گەشتە باوەڕەکەن شانەزی بە خۆمەوە نەکەم کاکە ئەو شتانە کە کردوتە ئامەنا بالله بەس ئەوە هەمووی زۆری لە دەرەوە دی قسەش لەسەر زۆر لە کوارتەکانەوە ئەزانی ئەمریکا مریشکی ئۆرگانیک ئەزانی اعتمادی چەندە لەسەری بەکارهێنانی ئەزانی بۆ ئێمە دەستنیشە ئەزانی 0.6 ئەزانین باباقێکی ئەو مریشکەی ئێمە کە ئێمە بە شانازیەوە لەگەڵ کاک هینا باسیەکەی نازمە خۆ ئەگەر پێت بڵێ ئەگەر بەکارهێنان بووە 150 لە جوانی دەرەچێەوە سعریە بێتە $10 کاکە جوانەکەی و هینەکەی لەو کەمی و لە دەگمەنیایە ئاگاتان بە یارمەتیتان تخوا مام سەید من ئەمەوێ ئەو مریشکی جوانیە زیا بکەین ئەمەوێ مریشکی کوردی ئەسڵیش ئەوەی کە دکتۆر کوێستان و جەنابیان و چەندین خەڵکی پسپۆڕی تر و
ماستەر و دکتۆران لەسەری کردووە ئەوانە زیاب بکەن ئەمان ناممکنە یا ممکنە یەکێک جوابم باتەوە ممکنە بەڵام ئێستا لۆ ممکن نییە تەماشای براتکە عەرزمان هەیە هەوامان خاوێنە جێمان خاوێنە پیاوی کەرتی تایبەتمان هەیە پیشگیریمان دەوێت قوربان کاکڕنج ینی ئەمن نازام ئەمن تازەوەکی قسەیەک دەکەم هەندێک نازام فکری خوان بەلا ڕێدا دەبن ئەمن کەس لە من نیشتیمانتر نییە کەس لە من وەکو نیشتیمانی وەکو خۆی وەکو من خۆشەویستانە مەقسەد ئەمن مەقسەدەکەم لێرە کاکەڕنج ئەمن قسە ئەوە کاک فرازە ئەوە کاک نازمە لەو بوارەدا زۆر لە ناو عمقی ئەو بوارەداینە بزانە چەند معاناتمان هەیە چەند مشکلەمانە ئەمە نامانوێت ئەمە مریشکی کوردی بە شێوەیەک زیادکەین وەکو ئەو مریشکە سپیانە بکەوێنەوە مەشاکلی چکە حکومەتی خومانە ملەتی خومانە عرضی خومانە ئەمە قەوم ئێستا هەزارانی باشە پرسیارێ ئەگەر ئەوەنە وەزعتان خراپە هەزارانی ڕسمی هەیە بۆ هێشتا خەڵکیش بە قاچاغی کاتەوە ئەوە حکومەتی هەرێمی کوردستانە بوون هێشتا قاچاغ دەکەتەوە مەبەستم ئەوەیە یعنی ئەوە دلیلی ئەوەیە ڕاستە معاناتتانەیە بۆ بە قاچاقیش خەڵکدایە مەزانی چۆنەکە واللهی لەو پەڕی دنیا و خەڵک تەلەفۆنی بۆ من کردووە وازانەی تر من دەستمە ڕوا تخوا تەلەفۆنێکم بۆ بکە بۆ وەزیر بەڵکو شتێکم بۆ بکە بە قاچاق سوکە هینێکم داناوە بەڵکو بۆم کا بە ڕسمی ئەگەر کاک نازم زەرەکە ئەو بۆ بە قاچاقی کاتەوە پرسیارەکەی من ئەمەیە ئەگەر حاجی ئەوەنە وەزعی خراپە بۆ لە دوهۆگی بە قاچاقی شەی مەبەستی بە تەجاوزە خۆتان هەمووتان پرۆژەی گەورەتان هەیە من هاتوو مەڵەم با چوار گەنجیتر کاکە بە بچکۆلەی لە دیەکەی خۆیانە ئەرێ ئەو هەموو خەڵکە گوندیە بەژمەینەتا زەحمت کێشا لەلایەکەوە میکە هاو قەسفێ کرسی خۆ هاو قەسفی دیەکەیە کرد هێشتاش مریشکێ نارد بۆ مەکتەب لە گوندەکانە نەبوو هێشتاش مریشکێ نار بۆ لێر و سلێمانی و دۆک ئێستا بەم هەموو دکتۆرا و پرۆفیسۆرەوە من ئەڵەم با گەنجەکانمان بە علمی مریشکی کوردی بەرەم بێنن بۆ ئاواڵن زەحمەتە ئەمە تەماشاکە ئەمە کە دەلێن بێساحبی ئەمە بەس بازارکردن یەکەمە ڕقم یەکە بازارکردنی دووەم صاحبی ئەو شتانە چویە بۆ نمونە ئەوە کاک فراز دانیشتێ دەبی مراقبە لەسەر هەموو شتەکە بی لەسەر دەرمانی هەبی لەسەر علەفی هەبی لەسەر جوچکەی هەبی لەسەر هێلکەی دەرەوەی دەبوو جوچکەی لەسەر لوقەحاتی هەبی ئەمە نمونەک دەڵێم زۆر جار مریشکی لوقەحەکەی نفس ئایبی لێ دەی ئایبی دەگری ئەنفلەوەنزا لێ دەی ئەنفلەوەنزا دەگری کاکە ڕەنج ینی ئێستا ئەتوو جەنابەت دکتۆر و کاک فراز دەڵێن لۆنگ و دەرناچن برای بەڕێزم وەڵڵا وەبیلەوەتیلا هەیە ئەمن هەیە سەد ڕایس عایلە لە کنیش دەکرد سەد ڕایس عایلە لە کنیش دەکرد ئێستا دوو ڕایس عایلە کنیش دەکرد زەرەری کردیە زۆر زەرەری کردی ئەتو ئێستا دەرێ وای ئەمە ئەو قسەیت و کەنگی زانمەوە ئیشەتێک چوو قایمەقاماتە ناوی وەزیراتە ناوی حافظاتە ناوی مەسئولەکاناتە ناوی کورە خێرە گوتی وڵا کاکە دەرێن ئەو مریشکە 15 مریشکی 20,000 مریشکی بکەن ناو قاعە 50 ملیۆنت پێ دەبڕی حتا هاتی ناوی زەرەریان کرد کاکە ئەوان ئیشیان لەمە تێکدایە کاکە بڕۆ ئێستا لە سولێمانی 300 قاعە بەکرێ کێ دەیوێ بەکرێ کاکە لە دۆک بەکرێ لە هەولێر بەکرێ برای بەڕێزم ئیشی بوو فەلاح نێنە ئێستا ئەو بەڕێزانە ئەوە ئیشیانە ئەمن نابی بچم ئەو ئیشش بکەم دەبی حەدی خۆمە بیت یاسای تەفەڕقی زراعی کاکە ئەمە دەرێن یاسا هەبی بازار هەبی کاکە خەڵک هەیە حاجی ئەوە مەسەلەیەکی ترە یان من بیرم چۆتەوە بەرنامە پێشکەشکەم یا ئێوە لە من تێناگەن ئیتر کاتی خانە نشینی ماتەوە بەڕاستی بڵێ یا من نازانم بەڕاستییان نازانم کاک حاجی بە کوردی و مختصری کاگڕەنجەوێ ئەو مریشکانە گەنجەکانی هام بیت کە بێنە من ناڵم کاکە حەزەکەم زانی ئەگەر ئێوە خۆتان خوانێ بڕێخە ئەزای وەکو چیوە وەکوە من بە گەنجێک لێم بپرسێ بڵم کاکە پێشکەشکاری زۆر زەحمەتە مەیکە خەڵکی شەڵێ ئەی کاکە ڕنج خێرە جەنابۆ لەم قەناتە ڕێی بۆ و قەنات لەم بەرنامە ڕێی بۆ و بەرنامە ئەگەر پێشکەشکاریەوە نە زەحمەتە اینجا هەندێکیشیان پێشم ناڵن ئەتو قسەی جوانت کرد خێرە جەنابەت مەشروعەت هەیە و من دوو کەلیمەی خێر هانی و گەنجانە نایی خێرە ئەمن ددەم هانی ددەم ئەتو قسێکی جوانت کرد نەتگوت کابراایك تەلەفۆنی منی کرد دەرێ 2000 مشکم لە ئێرانی هیناوە لۆم دەفرۆشم خۆم چون بۆ لایوانە پیشان ئێ باشە ئەمە دەڵێن ئەو گەنجانە کە مریشکی بەخێو دەکەم بەلا ئێرانێ نەهێتن
منیش واڵێ منیش وا دەڵێم کەواتە کە بێ خاوەنی چییە کاگرێت کە دەڵێم بێ خاوەنی بە خێربی کەواتە شکر لێک تێگەشتی کە دەڵێم حکومت پشتگیریمان بکات کاکە ئەو مریشکەی کوردیە بە چەندە بە $10 ڕاستە کاکە لە ئێرە بە $10 لە ئێران بە $5 کاکە ئەوە گومرکی لەسەری داە $7 حەزەکەم زانی نەوەزارەت پشتیەمانی گرتووە نەکەس ئاگای لیانە بەخوا ڕەنگە شەڕیان بە دکتۆرەکەشیان فرۆشتە بێ هەتاوەکو تۆماری کردووە لەم لاولا ئەوەتانێ مایکەکە بە خۆتانە ئەرێ کاکە ئێوە شەو ڕۆشتان خسۆتە سەرێکی شەکەن کەس پشتی گرتن ئەیبینێ شەکات کەس پشتی گرتن ها بە تەماژ نین ئێستا ئەمە ئەو ڕێکخراوێکیان دروست کردووە نە حیزب لە پشتیانە نە حکومەت لە پشتیانە نە کەس 5 قڕانیشیاناتێ سەیریکە مریشکە کوردیەکە چۆن کۆی کردوونەتەوە چونکە خەمی هاوبەش و خەونی هاوبەشیان هەیە ئەمە یعنی ئێستا بۆ ئەوی تریش ئاواوەکویەوە خەباتکار دروست ببێ سەرکەوتو نابن نزیکی خەرەوە زۆر بارز پێشکەوتو دەبین ئایبینیان ئەفان کاگڕنج مشکلەی ما کێشەمە لەسەر یەک شتیە دەمەوێت ئەو پرسیارە کاگدکتۆری بکەم میسالەن ئەو مشکێک کە هاوردەی عێراق دەکرێت باشە لەبەری ئەو تەیرەی خۆمان مەسەڵەن ئی خاج کوردستانە ئەو تەیرەیش کە لە دەرەوەی وڵات دێ ئایا ئەو ڤاکسینەی ئەو نەخۆشیە کە لەگەڵ تەیرە دێت لۆ ئەو ڤاکسین لۆ عێراق دروست دەکرێت ئایا لۆی دەبی دەبێت ئەو پرسیارە لێ بکەم لەبووی ئەمە چەند ڤاکسینێکمانێ مەسەڵەن لۆ نەخۆشیەکەن نیوکاسل ئایبێ ئایا ئەو نەخۆشیەکە لە ئەوروپایە لۆ هەمان ئەو مریشکەی دەبی کە دێ دەگوڵ ئاستۆرەسەوی مۆزوعی من دەمانوێت پەرەی بۆ مریشکەی بدەین لەوانەیە جینا دەچ خۆمان ئەمەش دەمانێت بە خەڵک بناسین یان بە هەموو دنیا بناسین ئەمە نامانی ئەو شتەی قۆڕخیە مەسەڵەن یعنی مریشکێک بکە لە ئەوروپای ببرێن ئەو ئی خۆمانە بەڵام ئەوە ئی خۆمانە دەمانێت بە هەموو جیان بناسین وتومە بەس ئەمە و هەندێک لەو شەدەلار و کرژۆکەوانە وتومەی خۆمانە خۆ نهاتوم لە خۆمەوەی بکەم عەفوەن تەورەکەی مەش لەسەر مریشکی ڕەسەنی کوردیە لێکوانش دەمێت مەسەن باز ئەو مریشکەی بکرێن نەک مەسەڵەن لە ڕووی تیزارەت مەسەڵەن باز لە مریشکی هاوردەکراوی دەروی وڵات بکرێ یان باز لە چەند ئەوەی بکرێت ئەمە دەمانوێت ئەو شاجوانەی ئەو مریشکە جوانە ڕەسەنەی بە هەموو دنیا نیشان دەین و دەمانوێت ئەوە یعنی پەرەی پێ بدرێ و زیاد بکرێ و خەڵکەکان کێشەتان چییە کێشەیمە لەسەر ئەوەی لەسەر تەیری دەرێ بۆ زۆر زیایی ناکەن لەبەرەوەی ئەو تەیرێکە لە ئەوروپای دێ خەڵکەی مەسەن بە دوی ئەو تەیری کەتیە کە لە ئەوروپا بەنابانگە بەڵام نایە پەرە بۆ مریشکەی خۆمان بدەن بەڵام ئەوەش لە چێندەر دەگەڕێتەوە چێندەر ئەوەی کە لە حدودەکان دێنی ئەو تەیرە ئەوروپای بێتە یەکوانە نمودی ئەوەی مریشکی من نەبینێ تێگەیشت لە برای خۆت مەبەستین ئەوەیە بزانین ئەو گەنجانە سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم دەستخۆشی لە ڕێکخێنانی بەرنامە لەگەڵ ڕەنج دەکەم هەمیشە پەنجەی خسۆتە سەر برینەکان یاخود کێشەکان دیاری کردووە دەمەوێت پرسیارێک لەو بەڕێزانە بکەم کەوا داتان خستە ڕوو بەپێی داتای ئەوانە بێت هەرێمی کوردستان توانای بەرهەمێنانی هەموو مریشکەیە بۆ هەموو کوردستان و زیاتریش ئایا هۆکارت چییە مریشک لە وڵاتانی تر هەناردەی هەرێمی کوردستان دەکرێت ئایا ئەو مریشکانە تەندروست نین یاخود کەشەهەوایەکەوە لە کوردستان مریشکی تێدا بەرهەم دەهێنرێت وەکو پێویست نییە ئایا ئەو قازانجەی کەوا وەری ژەگرێت لە خاڵە سنووریەکان بۆ پشتگیریکردنی پەلەوەر دابین دەکرێت یاخود تەنها بۆ گیرفانی خۆیانە چێ جواب داتەوە کاکە جواب بەمەوە ئەو پرسیارە کاگڕەنج من و جەنابەت لەم کەناڵە جوانە ئێوە چەند جارێکی تریش من قسەی ئەو برا بەڕێزەم تاکید کردوێتەوە یعنی گوناحە زوڵمە تۆ بەروبوومی ناوخۆت واتە ئاسایشی خۆراکی وڵاتەکەت ئەوەندە بە قووەت و بەهێز بێ لە کاتێکدا پێویستیت بە هیچ شتێک نەبێ گوناحە مریشکێکی بەستوو بەناو بەستوو کە هەمومانەی بینین لە تۆڕە کۆمەڵایەتەکان لۆگۆکەی لێ گۆڕدرێ ئاوێ خرێتە سەرسنگ ئاوێ خرێتە ناوڕانەوەی ئەمە لە وڵاتان بینی ومە واللهی من بە سەرۆکی ژووری بازرگانی ئەستەمبوڵم ئەم قسە وتووە چەند شاهیدێکەمە بووە کاک حاجی حەسەن مدیری پێشەنگای نێودەوڵەتی سلەیمانی کاک هاوڕێ کاک وەسفی خەلیل ئەوانە شاهید وتم کاکە گوناحتان نەگاتی ئێمە 6 ڕۆژە لە ئەستەمبوڵ ئەسوڕێینەوە کیلۆی مریشک بە 3000 دینارە ئەو کاتە لای خۆمان ئێستا لە بیرمە بە 1900 دینار بوو کاکە وەرن گەرمی ئێمە بەرن وەرن ئێوە چەند کۆمپانیایەکی دەرمان بە هەموو کوالێتێک هەموو سەکتەرەکانە بۆ زەراعەت کاکە خەڵک ئەزانی چۆن ئەمە بەدەست حکومەتە کاگڕەنج من لە هیچ کەسێک ناترسم
لەخوای گەورە نەبێ بەڵێ مریشکی بەست و مافیای لە پشتە ئەمە شارنەوەی ناوێ ئەگە مافیای لە پژنێەوە کاک دکتۆرە ئایا ئەو مریشکە بەستۆ تەندروستە کاکە تۆ جەنابەت دکتۆری موادێکی شیمیایی لێدرێ ئەو موادە بەس خاو بێ و بیبەستێتەوە لە بەڕادەکەدا کارەسات دروست دەکات بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەی هاوار حکومەتی هەرێمی کوردستان دڵسۆزهانی ئەم وڵاتە بۆ نایەن قسێ بکەن بۆ پشتگیری قسەکانی ئێمە ناکەن قسەی حەقی کرد حاجی وایە کاکەوە هەیە هەن کاک ڕەنج سەبارەت وڵا من یەکشتم ماچ بەئەوەتەواکەم با کاک فیراز بەئەوەتەواکەم برای عزیزم کاک حاجی من لە بەوەسی کاک حاجی تێگەیشتوم کاک ڕەنج لە ڕێگا ئێمە هاتین لەگەڵ ئەو دوو کاروان و کاک بەکر کە برادەرێکی ئازیزمان لە ماوەی 24 سەعاتدا 5,000 منارەوە بووی هەبوو باشە ئەم برادەرە یعنی 20,000 کردوتە ناو هۆڵەکەوە لە ماوەی 24 ساعت 5,000 هەلاکی هەیە باشە واتە منارەوە بوو ئایا هەر تەمەنی 32 ڕۆژ بوو مریشکەکە باش هەر 7 دلار ئەوە زەرەدی کرد کاکە ڕەنجیان حکوومەتی هەرێمی کوردستان لە 2014ەوە بگرە هیچ هاوکاریەکن نەبووە بە مادی و بە معنەوی بگرە زیاتر لە بەروبوومی ناوخۆی یاوە بە مریشکی بەست و بەشتی تر هەوڵی بۆ نەراوی بۆ ڕێگای بەقا ئەم کاک فیرازازانێ لە دووبێەوە هاتن کوالیتی مریشکی کوردستانیان زۆر لە ئێران و لە تورکیا زیاتر کوالیتیەکەی بەرزتر بووە بوویانە تەنی بە 1,600 دلار بۆ ئێمە تێچوونەکە زۆر زیاتر بوو نێگرتەوە کاشی خۆم دەستخۆش بینەرانی بەڕێستن تەواو کامێرایان ڕوتێ بکە ئەزانی ئاگاتان لێە مریشکە کوردیەکەش وەکو کورد بێ کەسە یەک زەلام لەسەر ئەو مێزە جوابی پرسیارەکانی من نایەتەوە من ئەو پرسیارەکەم مریشکێکی مەسلحاکە ئەڵەی لە نادی هاتۆتەوە بەم لاولایەکەوێ بۆ ئەتوانێەوە نەقازانش بکە مریشکێکی کوردی پتەوی عەجوول کە بە 6 زەلام ناگیرێ بۆچی ناتوانین گەشەی پێ بکەین و جواب مایتەوە عەفومکە جوابیشت دێمەوە ئێستا قەلی کوردی لەگەڵ قەلی فەڕەنسیا نامێکی ماستەر بەحسەکەمان لە مالیزیا باشە لە دووەم زانکۆی مالیزیا بڵاو کردەوە لە 180 بۆ هێڵەکانی وەکو یەکە خێرە قەلی ئێمە بە ساڵێک ناکەدە 4 کیلۆ بەس قەلەکەی دەرو دەکاتە 15 کیلۆ خەتای منە نازان بەخێوی کەم خەتای منە محەطەیەکم نییە خەتای منە 1 دلار امتیاز صرف دەکردووە خەتای منە لێکدان نەکردووە ئێستا تۆ بۆ توانی و تا کۆمەڵە دکتۆر بۆ توانیانە لە زانکۆی سلێمانی وێن من ئێستا شتێ بە جەناب دەڵێم لە زانکۆی سۆران لە زانکۆی ڕاپەڕین لەگەڵ دکتۆر عەبدولکەریمە تەلەبی دکتۆران بوو هەوێدەی کوردیمان گانە 350 غرام کە بە خۆی 200 غرامە لە دوای ئەوە کەس بەخێوی نەکریان و عەلەف نییە پارەی پێبین ئەمە نابێت ئەمە بەرەو پێش بەرێ نابێت کەسە تەبەنی بکە ئەمە ئیشی حکوومەتە لێرە پێشنیارێکیشم بۆ بکە بۆ ئەمان چۆن ئەم مریشکی شاجوانە و مریشکی والله حەزم لێیە جوابی و پیا بەڕێزەش بمەوە کە پرسیاری کرد بە سەبارەت بە هێنانی مریشک بەڕێزان لە هەموو دنیا مریشکێ هەموو ئاژەڵێکی شەیە لە هەموو دنیاشە نەخۆشی هەیە هەر ئاژەڵ و پەلەو لێ لە وڵاتێک بۆ نەخۆشیە بەرگری هەیە بۆ نەخۆشیە بەرگری نییە زۆر نەخۆشیە ئەو ئاژەڵە ئەو پەلەورە هەڵگریەتی کە بێتە وڵاتی ئێمە ئەو نەخۆشیە بڵاوە بێتەوە ئەم هەموو مریشکە جوانێت هەیە مریشکی تر بۆ یێنی ئەمە یەک دوو ئێمە دەستگایەکمان نییە محەطەیەکمان نییە لە وەزارەتی زراعە و لە زانکۆکانیش کە مریشکەکانی بۆ پاراستە بین لە جیمبانکێکمان نییە کە تۆوەکانی هەڵگرتی بێکە بفەوتێ دروستی کەینەوە جارێکتر بەسە بە سپێرمێلکەکانە کە تێکەڵیەکەی ئەوشت لە دەست دەڕوا لوقاحەکان دەرزەکان یعنی ئەو دەرزیانی کە بەکار دێ ئەو دەرزیان کە بەکار دێ لەسەر ئاستی دکتۆرە لە زانکۆی دۆگیشمان لەسەر ئایبی کرد برادرانە زان جەماعەتی کۆرۆنای مریشکە ئایبی کە لە قاعدە داویش کارەسا دروستەکە 5 نوع لوقاح لە کوردستانە و بە توێژینەوەش بڵاومان کردەوە جگە لە نامی دکتۆرایەکە هیچی لەسەر خۆمان ئیش ناکە بۆ دەبێ ئەمە لەوەی خۆمان خوێن وەرگرین DNA RNA ڤایرۆسەکە وەرگرین سکوێنسکی لەسەر ئەساسی ئەوە دەرمانی بۆ دروستکەین ئەوە تێچووە کە زیاد دەکا کە من دەمیستەکەڵ کاک فراسە باسەکەم بەرەزانە بۆ یەکێشتە ئەگینە ئەمەی خۆمان مقاومەی زیاترە ئایندەش بووەیە ماوەیەکی تر دنیا زەوی گەرمە بێت بەس کوردیەکە بەرگاکە لێرە ماوەتەوە هەوانش دەمێنێتەوە ئایندە بەشوانەیە ئەکرێت بە توک و تیجاری بەخێویکەین بەڵێ لە دوای چاکردنی دەتوانین بەخێویکەین بەڵام ئەمەی ئێرە بۆ جوانی هیچ کێشەیەکی نییە یعنی قیاسەکانمان لەگەڵ برادرانی ئەوانە هەموو قیاسەکان کراوە لەگەڵ ستاندەری عالەمیە قیاسمان کردووە بۆ DNA لە کوردستانە چەند جۆر هەبووە لەوانە کاک ڕەنج هەمومان
قیاس کردەوە هیچی ئەوە ئێمە سەر بەخۆیە کەواتە ئەمە کێشەی نییە نەوعەکانی تریش ئێمە بەس محەتەمان نەوعەکانی تریش کێشەی نییە تەحسینی تیا بکەین ئەوە تەلەبەی ماستەرەکە لە هەڵەبجە ژەواڵێم 600 مریشکی گەورە کردووە لە شوێنەوە لە شوێ 600 لە هەڵەبجە ماوە نازانم ئێستا ئەخر ئەوە مشکلەکەیە دەبێ محەتەبی حکومت خۆی بگا بە ساحبنەیدا بەدەستە لەبەیەکی ماستەر و بە کەسێکی بزنسکار دەبێت حکومەتی لە پێش بێکو مواسسە پرسیاری بابەتی محەتت کرد وتم پرۆپۆزەڵە مایکەکە بە کێیە لەسەر دوای جەنابەت پرۆپۆزەڵە دەبیستم کاک فیراس فەرموو براجان ئای بینیا مایک دایم داگرساوە دەستخۆش کاک ڕەنجلەوە بۆ بەرنامەی دەستخۆشی لێ بگرن من ڕیشتان نەکردو لە زانکۆکان هەفتا بەحسم کردەوە لەسەر مەڕی کوردی باشە بزنی کوردی نەتیجەکەی ئەوەیە لێم ئەوە با نەفەوتێت کار لێکەمەوە زۆر باشە مەڕی حەمدانیان تۆماری باو باپیر خوای چۆنەوە بەحسەکانی من بەڵێ ڕسێجگەی تێ جەنابەت بەڵێ ڕسێجم کردو بەڵێ ڕسێجگەی بەڵێ گۆگڵسکۆلەر تەیە بەڵێ کابێ باسیەچکیم بەڵێ چی خاصێت باش ئێوە ناخوێنەوە کاک دکتۆر استناد لای وەزیری باش ئەو کابینەیە چوومەتە لای وەزیری پێشووی کابینەی پێشوو چوومەتە لای وەزیری پێشوو کتێبەکانی دکتۆر آخر زانکۆش نابێت بێتە جێتێکی تەنها ڕەخنەگر هیچ پرۆژەتان نەبووە کاکە دەرگای وەزارەتمان کراوەتەوە بۆ پرۆژە نیتە کاکە من 6 ساڵە بەڕێوەبەری سامانی ئاژەڵ جەنابتم نەدیوەبی پرۆژێکتە هاتووی کاکە پرۆژەمان نەهاتووی کاک دکتۆر نەهاتووی بابە بۆ لای بەلای تۆ ناتوو کاکە چوومەتە وەزارەت لەسەر تۆ ڕۆشت وەڵی من بەم لە بری تۆ لیژنەیەک دروست دەکەم ئەچمە لای شەریکەی ئاوا مێدیکا و پایۆنێر ئەڵێم دەرمانی مریشک و ڤاکسینەکان خۆ هەر بەقەدەر هینی مرۆڤ قورسە بۆ ئەتوانن ڕەنج ڤاکسی دەبێ حکومت بێنە یان ڕێگای خوێنەوە لە ڕێگای ئەزانم حکومت کێ بێ ڤاکسینێشن کا بۆ ئەتوانن لێرە بەرهەمی بێنن ئاوا مێدیکا و پایۆنێر ناتوان خەتی تر بکەنەوە بۆ مەجالی ڤێترنەری با بەس بە تەنسیق لەگەڵ حکومەتە ئێوە بەس ئەوانە گلەیم لێرە فەرموو کاک ڕەنج گوێیان لێ بگرن حاجی جان تامان دەستخۆشی لە جەنابەت دەکەین لە بۆ بەرنامە خۆشە ئەمن وا هەست دەکەم مردوو فەرزەکرێ بەسەر زیندووە چۆن باسی مریشکەشی دەکەن کە تەندروست نییە بەسەر مریشکی کوردی خۆمانە پێش 15 ساڵ پێش ئێستا کە لە گوندی بووین کاک ڕەنج خۆشەویست بوو ئاهات میوانە بوو مریشکەی کوردیمان لەسرە بڕی زۆر بەدڵخۆشانە ئێستا کاک ڕەنج بێت میوانمان بی مریشکێکی ناتەندروستی لە بۆ سەر دەبڕین کە مریشکی بێ و ژەهری پێشێش دەکەین زۆر بەداخەوە ینی ئەمن بەزەیم بەو خەڵکەی دادێتەوە خۆبەخشانە وەکو منداڵەکانی مریشکی کوردی بەخێوەکە کەچی مریشکێکی ناتەندروستی بەستووی چی بێ دەڵێن فڕێدراوی وڵاتان دێتن فەرز دەکرێت بەسەر مریشکی کوردیدا جوانتر ئەگە زەحمە نەبێ ڕوونی کەیەوە مەبەست مریشکی ژەهراوی دەرەوە کە دێ یەکەم مریشکی بەستووە دوێ مریشکی ناخۆ کە سپیەکەیە ئەوەی کە دەیدەنێ ئەو بەرهەمێک کە دەیدەنێ من بەڕای خۆم پێم وایە تەندروست نییە و ژارانی بەڵگەکان پێم بڵێ چ بەڵگێکرد لەلایەکە ئێمە چیە دەینێ ئەمن لە 2021ەوە خودی خۆم مریشکی سپیم تەرک کردووە و زۆر تەندروستیم ئاسوودەیە تەبعاً مریشکی سپی داوا لە ئافرەتەکان خوشکە بەڕێزەکان هەرنەی خۆ ئەزانی تۆ لایانی حکومی تۆ جواب بەڵێ بەڕاستی باشە کاکە و مایکانش سلەیمانی گلەی لێکە ناتوانین بڵێن مریشکی بەرهەمی کێڵگەکانی خۆمان ناتەندروستە ئەگەر بەسوڵەی بەچاوەکەی نازانین ئەوە شتێکی ترە برای من ئێستا جوابێ دەمەوە زۆر تۆ لایانی حکومی بەبیری دێ لە وەزارەتی کشت و کاوتم ئەوانە ئەکە ئەوواکە نەبین بێ بەڵێ جواب بەرەوە کاک نازم کاک ڕەنج بەڕاستیەوەی کە ئەو برادرە بەحسی مریشکی خۆمانەکە کاڵە ژەهر و ئەوانە من گلەی لەو ناکەم مامۆستای ئاینی لێرەوە ڕێزم هەیە بۆ هەموو مامۆستا ئاینیەکان کە عیشی وان نییە من کاک دکتۆر نازام اختصاصی چییە ئەبێ اختصاصت مریشک بێ بەحسی مریشکی اختصاصت گوێرەکە بێ هەر دکتۆرەکە لەگەڵ ڕێزم بۆیە بەحسی ئەوە بکە برای باوکم بۆی جەنابەت تێ بگەیت من 21 ساڵە داواجینم هەیە
نێزگەی 18 ساڵە کەسابەتی دەرمان و ڤاکسێنەکەم کاگڕنج بۆ خۆی لەوانە شایدی بۆ بدە ئەم برادرە کە لایانی حکمیە 7 ساڵە کاک حاجی لەوان بزانە ئیش لەسەر ڤاکسێنەکەم ئەڵم حکومەتی بەڕێز حکومەتی ئازیز ڤاکسێن ئەمنی قەومیە نابێت کەسێکی وەک من نەخوێندەوار دەستی بۆ بەرێ نابێت دکتۆرێکی بازرگان دەستی بۆ بەرێ بەڵام برای بەڕێزم باڕوو بکەمە جەنابێت مریشێک ئێستا ئەگەم بچمە ناو پرۆژەکەی خۆمە وەڵڵاهی بەو جلەوە بچمەوە کە کاتی ڤایرۆساتە بۆی هەیە هەمووی بمرێ مریشێک لە ئەمریکا لە عارەبستانی سعودیا لە ئێران چۆن بەخێوە کرێ باوەڕ دەبێت کوالێتەکەی ئێرە زۆر جوانترە و کوالێتی هەر لە عەلەف و هەر لە گەنمە شامی و هەر لەو شتانە باشترە بە حکمی چی کاکە گیان لیژنەی قایم قامەکانی هەرچوە پارێزگاکەی هەرێمی کوردستان ئەم پیاوە بەڕێزانە ئەتوانە شایدین بۆ من کە ئاسایشی ئابوووریان لەگەڵا لیژنەی قایم قامە دکتۆری ڤەیتەرنەری تایە بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستاندا تا دکتۆری ڤەیتەرنەری فەحس بۆ مریشێک نەکە ناکرێتە بازاڕەوە بەڕێزت بە چه حەقێک لە بەروبوومی ناوخۆدی ئایا من لە جەنابەت بپرسم تۆ بەکرێگیرایی مریشکی بەستووی بەلاتەوە ناخۆش نەبێ یان هەر کەسێک بێ لە هەرێمی کوردستاندا بەڕێی شەخصی من ئەگە بیەوێ بەروبوومی ناوخۆ لە کەدارکە وەڵڵایە بێ سزنی ئەبەدی جێگای بێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا هیچ قانونیەک نییە هەر لە مامۆستای ئاینیەوە هەر لە ئەوەی کە دەرمانی کوردەواری دروستەکە هەر لە کەسی نەخوێندەوار من لەگەڵ ئەم کاک فیرازەی ماگونیەک لەمە پێش ئەو کێشەمان هەبوو لە وەزارەتم ناکرێمەوە کۆمەڵی چێلگە پەلەوەرەکانی سلەیمانی ببینێت داکۆکەری هەموو خاوەن پرۆژەکانی کوردستان ئێوە وەک لایەنی حکومێ بێت جواب بنەوە حەقی ئێوەیە دکتۆری ڤەیتەرنەریتان هەیە ئێوە 5,000 دکتۆری ڤەیتەرنەریتان هەیە حەقە جواب بنەوە کاک دکتۆرە بێت جوابی و برا بە ڕێزەی بدایەوە نەک من کاکەگە قسەکانی ڕاستە فەرموو خۆت جواب بدەمەوە من ئەو دیێرە بۆی تێبگاوە ئەو مریشکێکە خۆمان بەرهەمێنی زۆر لە بەستۆکی دەرەوە باشترە ئەوە لەگەڵ هیچیان نییە ئەگەر لەگەڵ کوردێکا مقارنەی بکەی ئەوە بڵێ ئۆرگانیک بێەوە حتممە ئەوە لەگەڵ هیچیان بەزەوەی کێمەی خۆین ئەو ژارەیە کە دەنابێت باس دەکەین کاکڕنج ئێمە زەمانەتی تەندروستی بەرهەمەکانی خۆمانە دەین زۆر جار باس لە دەرمانەکرێت ئەی بەستوەکە تاوان بەستوو نەخێر جا کۆمنتێ با لەسەرەوە ئەیکە زەمانەتی ناکەی ئەڵێ سەیریکە لە عوزر لە قەبعەت خراپتر تۆ حکوومەتی تو خوا چۆن قوبوڵەکەی لە وەزارەتێک مەسوولی ئەو شتە بیت کە زەمانەتی ناکەی ڕۆژانە گەڵی لێ دروست دەکرێ ڕۆژانە ئیرێ بە پێشمەرگە ڕۆژانە ئیرێ بە نەخۆش کە زەمانەتی ئەیرێ بە بەندیخانەکان کە زەمانەتی ناکەی بۆ یەڵی لە 2009ەوە ئێمە وەک وەزارەتی کشت و کاڵی یەک مۆڵەتمان نەداوە بۆ هێنانی مریشکی بەسوودە دەری وڵات کاتڕەنج من مەسوول نیم لێ ئێستا لەم لەحزە ئێمە لەم بەرنامەین شتێک لە دەوروبەری ئەم پرۆژەیە ڕوادام ئێمە مەسوولین لێ کاکڕەنج دەرمان و ڤاکسینتان خستە سەر من هەموو ڕۆژە کۆنگرێ ڕۆژنامەنووسی سەر من هەموو ڕۆژە کۆنگرێ ڕۆژنامەنووسی بکە بڵێ ئەمە مەسوولێتی وەزارەتەکەی منە ئەمانە دێ بڵاوی بکەرەوە بۆ میلەتەکە مەسوولیت لەوە زیاتر چییە لە بەرنامەیەکی وایە دانیشتوین ئەمانەیە مەساحەیە وەرگرین دیفاع عەلەقەل هیچ نەبێ ئەضعف الئیمان بەرهەمی خۆمان لە مستەورەدەکە جیاکەینەوە واتە هەجوومەکرێتە سەر بەرەمی ناوخۆ دەمەجالمان بدەن تۆزێ عەلەقەل هەر نەبێ بۆ دژایەتی کردنی ئەو بەرهەمەی کە بە قاچاق دێ باڕوونکردنەوە بەرچاوڕوونی بدەینە خەڵک کامە بخۆ کامە نەخوا خەڵک بینەرانی بەڕێزەمە نوێنە بڵین بەرپرسی بواری پەلەوەڕ و ئەو شتانەیە جەنابی مامۆستا فیراس بەڕێوەبەری سامانی ئاژەڵە لە وەزارەتی کشت و کاڵ بێ زەحمەت نەتەوەکەمان مریشکی بەستوو بخوایە نەیخوا جا دوو نەوع بەستومانەیە بەستووی بەرهەمی مەجزەرەکانی خۆمان بەڵێ بە دڵنیاییەوە من هیداری بەستووی دیکە ئێمە لێی مەسوول نین بە حەقات دڵنیاش نین بە هیچ جۆرێت چۆن دۆکۆمنتیشن کراوە ئایا بەستێتی و گەرم بۆتەوە و بەستێتی چۆن پەروەردە کراوە دەرمانی تیای نییە دڵنیانی لەوە تۆچی کاتێک مەجبوری شتی گوماناوی بخۆی کاتێ بەدائلت نەبێ بەدیلم هەیە مریشکی فرێشم هەیە مریشکی زندوی خۆم هەیە مریشکی بەستووی مەجزەرەکانی خۆمانم هەیە شتێک هەیە جەدەلی لەسەرە ئەوە تا بەرنامەی لەسەر کراوە من ئەڵێم بە ئیجازەی من نەهاتووە جەدەلی لەسەرە شکم لێی گومانم لێی نازانم ئەمسێ هەتا کاکڕەنج بەس ئەو کۆمنتە حتا بە ئیجازە و بە زەوابەتی ئیداری و حکومی هەرێمی کورد و وەزارەتی کشت و کاڵ بێ باشە
هەر خواردنێک تۆ لە دەرەوەی خۆی کا و خواردنی کە لە ماڵی خۆتا بەدەستی خێزانەکەت حازر دەکرێت نەخێر بتێنێتێ کەواتە ئەمە هەمان شتە بۆ بەرهەمی ناخۆ من دڵنیا نیم ئەگە بە زەوابەتیش بێت مەجای هەمویان بەڵام وڵای یەک شت پێ بڵم حەقا مەجای ژنێم لە نەک مەبەستم بە برادرانی سلێمانیا هەولێر فەرقی نییە مەبەستمەوە ئێوە هەر باسی معاناتەکەی خۆتانەکەن مریشکی کوردی وەکوجوومەکاتە سەرڵی بە تیاری ئێف شازە لێمەدای نابێ قسەی بکەم مەبەستمەوە نییە کاک نازم مەبەستمەوە نییە ئەویان بەڕاستی من لە ئەوەڵەوە وتم خراپترین شتی کوردی لە ئی بێگانە باشترە فەرموو سپاس کاگرانز بۆ بەرنامەکەت من وەکو خاوەنی کارگەیەکی ئالیک و چێلگەشم مریشک بەخێوەکەم حەز دەکەم ئەم پیاوە ڕقەمەکەی من وەرگێ بێ سەردانێکی معاملەکەمان بکە ئەو بەروبوومانێک ئێمە بەکاریدێنین ئەگەر بێت ئیتر دەستەکاتەوە بە خواردنی مریشکی بەدڵنیایەوە کێڵگەی خۆمان ناوەرە ببینە بزانە ئەم شتانەی کە بەکاریدێنین بگرە ئەو زەیتەی کە بۆ مریشک بەکاردێت لەو زەیتە باشترەکە لەم خۆتان بۆ چێش بەکاریدێن و وەکو هینیش گەنمەشامی من ئەم دەقە 5,000 تەنم گەنمەشامی مەحەلی کڕیوە هەمە حالیان من لە ماوە یەک مانگا 5,000 تەنم کڕیوە و ئەو ئالیکەی بەکاردێت دڵنیابە زۆر دڵنیابە وەرە سەردانمان بکە یعنی زۆر کوالەتی بەرزە سەخاوەکەی خۆتە بەڵێ هەمووی خۆتە 5,000 خۆم نەکڕیمە لە کلسەکە و گەنمەکە و جۆیەکەشی خۆمان لە دەربەنی خانەیەنی جان کلس لە دەربەنی خانەیەنی ئێوانی تر ناس مەبەستی دکتۆرەوەیە گەنمەشامی خۆمانە گەنمی خۆمانە کلسەی خۆمانە کۆمەڵک شۆڕشەیە کە سامانی ئەوە ئەو شۆڕشەیە ماڕزێکرا ناوی کارگەکە نایەنم لە سەدا چلی ئاردی تێکرد ئاردی بایعی زەمیر دەمینێەوە کاگڕەنج مافی نەخۆین ئەوە یەکێ لە 6 کارگە کاگڕەنج وەکو بە خەڵکیش بزانێت زەرەدی خاوەن چێلگەکان کە زۆر جار زەرە دەکەن باوەڕکەن زەرەدەکان خاوەن مەعمەلەکان دەیدەن خێریش ئەەکەین بەڵام زۆربەی هەیە 20 دەفتەر 15 دەفتەری کە زەرەت کیلۆ ئیفلاسیێنەوە ڕۆشتەوە خۆ نەمان کوشتووە کەسێک تر هاتوتە جێیەکەی جا ئەژ یا سەرکەوتوو بۆ یا زەرەدی کردووە ئینشەڵا هەر قازانجەکەن خوارستان بە دەرفەتم بدە بەڵێ براگیان ئەوە لە بزانەوە پرسیاری چێ دوای ئەوێ خزمەتکە مامسەی دەستی تۆ خۆش و دەستی ئەو برایانەش خۆش پرسیارێکە کرد دەمەوێت بە جوانی و بە کورتی وەڵامت دەمەوە ئەو دوو برایە کە باسی مشکی سپیرەکەن مشکی سپی کە ئەوانەی ئەوان بە خێویرەکەن وڵی گوێمان لێ نەبوو ئەو مشکە سپی کە ئەوانە بە خێویرەکەن بە خراپی بەخێو ناکرێ وەکو بۆ خۆیان دێڵێن شتەکە هەمووی بە چاشی دەیهێنن شتێکی چاکە مریشکە کوردەکەی خۆشمان هەر زۆر باشە ناژین ئاوا ناگەین بە شوێنێک ئەو مریشکی ئەو برایانە باسی دەکەن ئەو مریشکی ئەو برایانە باسی دەکەن زۆر بەڵێ دەستە خۆش باسی مرچی خۆمانمان نەکرد کۆمنتەکان بێت کۆکەرەوە سێ بابەتە خەریکە تێکەڵێکین خەریکە ئەمانوێ ئەم بکەینە بەدیلی ئەوی تر هیچیان نابێتە بەدیلی ئەوی تر مریشکی دەواجنەکانمانەیە بە مستەلەحە عامەکە عامەتی خەڵکەی خوا کرێکارێک ئەومان باس کردووە کاکڕەنج ئەمەوێت شتەکە ڕاستەڕێ بکەمەوە ئەگە ئیجازی برای خۆت دەی کرێکارێک ئەوێت لە فێک بخوات حەقی خۆیەتی ئەو خەڵکێکیش ئیمکانێتی هەیە ئەوێ ئۆرگانیک بخوا پارێکی زیاتری پێدا خەڵکێکی تریش ممارەسەی هیوایەتی زیناکە ئەبێ مەجال بەویش بدەی نابێ ئێمە پێمان وابێ مریشکی دەواجنەکان خەتەرە و تەهدیدە بۆ سەر مریشکی خۆماڵی ئەوەی کە پێ ئەوترێ لە مستەڵەحی ئێستەی دنیا تەربیە ئۆرگانیک نە ئەمە بێتە بەدیلی ئەم نە ئەمە بێتە بەدیلی ئەم مریشکی زینەش تایبەتمەندیەکی هەیە دوای تەقەدم دوای باشبوونی وەزعی
باشە چەند ساڵێک پێش ئێستا کە وەزعی اقتصادی خراپ و کێ بیری لە زینا کردەوە کێ بیری لەوا کردەوە مریشکێکی کوردی سعرەکەی بگاتە 500 دلار و 600 دلار و 4000 دلار ئەوەی جەنابەت باسی کەواتە حەز دەکەم زانی لە 76ەوە بیری لێکات بەڵێ جوانە چۆن کەس بیری لێ نەکردو نه وەکو خەڵک وەکو ئەو ڕواجەی نەبووە کاکڕەنج ئەو ڕواجەی هەبووە وەکو ئێستا قەیناکە ئەو ڕواجەی باسی ئێستا کاکە بەس باسی مریشکین بکەن یەک دقیقە بێ زەحمەت ئەم خەڵکە ئەوەیان بەرهەم هێناوە جوانە چیان بۆ ئەکەن وەکو حکوومەت یاریمی کوردستان وەزارەتی کشت و کاڵ تەنسیق لەگەڵ ڕێکخراوەکەیانە من بم لە بریتۆ بەیانیەتشم لەگەڵان دانیشم لە دەروێیان بەرنامەیە یەک بە یەک شتەکانیان نەنووسم تێگەی بۆ ئەوەی کە پلانێکی وردی جوان دابڕێژی چۆن ئێستا خەریکی تعلیماتی بۆ ئەوانیش چونکە ئەوە کارێکی کەم نییە با پێت بڵم ئەوە شتێکی زۆر گەورەیە حەز دەکەم زان بینەرانی بەڕێز ئەو یەک کەڵە شێرە زان پارەی چییە پارەی یەک وەجبەی دەواجنێکە چونکە ئەو بەراوردە کاکڕەنج ئەفونکە ئەها بزانە کاکڕەنج کاکڕەنج کۆمنتی ئەو بەراوردە عەدالەت نییە کاکە عەفونکە من قسەم لەسەر ئەو بەراوردە ئیشەکەیەوە بە پیرۆزە زانم کەمی کاکڕەنج توخوا یەک کۆمنت یەک قەوسم بەرێ دیسانەوە بزانە کۆمنتەکە چوە سەرەوی دیکە با هەر یەکە و حەقی خۆی بدەینێ من لەگەڵەوەیان ئەوەی کە جەنابەت باسیەکەی بالفعل وایە لەگەڵ هەر شتێکی تازە باوەڕەکە ئێمە تعلیماتی دامەزراندنی پرۆژەی قاز و هەوێردە ئەوانەمان نەبوو ئێستا تۆماری بکرێبی لەگەڵیان دانیشتوین لەگەڵیشیانە دانیشتین بە دەیان جار باشە ڕێکخراوی تری شاتوون چیان پێویست زۆر ئاسانە زۆر ئاسانە بڕواتان هەبی یعنی ئەوەندە قورس لێ داواکاریەکانیشمان وەکو پەلەوەری جوانی وەکو ڕێکخراو وەکو ڕەسەنی کوردی بابەتی ڕەسەنی کوردی بابەت یعنی داواکاریەکانمان زۆر قورس نییە ئێستا هەر یەک لەوانە کە لێکوانە دانیشتیە حەز و خولیایەک نەبی ناتوانێەوە ڕاگری بەڕاستی چونکە ئەتوو ئەگەر علەفێک مەسەلەن گەرمێک بە 600 دینار دەیکڕی ئەو بە 2000 دینار 3000 دار بەس علەفەکەی دەکڕی ئەو بەڕێزێک کە لە کۆمنت بە ئێستا لەبۆ دەنووسن لۆ نرخی 1000 دلار و 2000 دلار چی بکەین باشە لۆ نرخەکەی واگرانە نرخەکەی لۆ لەبەر ئەوە گرانە لەبەر ئەوەی خواردنەکەی جیاوازە لەبەر ئەوەی بەرهەمەکە جیاوازە ناو خۆمانە ئەتا ئەو دەقل دەمری ئەوە یەقل دەمریتن هەتا ئەوە مەسەلەن لە بۆ جوانیە ئەو لە بۆ کوشتنەوەیە جیاوازەکان زۆر زۆرە بۆ نمونە ئەوە نرخەکە زۆر یعنی شتێکی لەبەرەوەی هەموو کەس ڕناگری شتەکە دەگمەنە بۆ نمونە کەسێک ئەگەر زۆر حەز و خولیای نەبی ناتوانێ ڕاگری کەسێک هەبوون نەبی ناتوانێ ڕاگری خەڵکێک هەیە ناوی لێ دەنێ مەلەکی خەڵکێک ناوی لێ دەنێ شاجان بۆ بکە ئێستا ئەمە وەکو حکوومەت ڕوو لە مامۆستا فیراسەکەی ئێمە ساڵانە یەک فستیڤالمان هەیە شاجوان و شاقۆزی ساڵ هەر دەبژێرین لەناو بەخێوکاران ئەڵقەی ساڵانەی تێدەخین ئەڵقەی تێدەخین جوانترین کە لە شێر و جوانترین مریشک هەڵدەبژێرین فستیڤال ئێمە هۆڵێکمان دێ بەڕاستی يعني هۆڵەکەمان ئەو بەسیتە ئەو ئاسانە زۆر بەسیتە یعنی شتێکی زۆر ئاساییمان دەوێت خۆشە ئەگەر کاتم بدێ دواتر دێمە خزمەتت بڕاتان هەر شتەکان زۆر قورس دیە داواکاریەکانە زۆر زۆر بچکێ دەمەکە دەرم داواکاریەکەمان زۆر نییە ینی بڕاتە دەبی ساڵانە بە 1500 دلار هۆڵ دەگرم لە بۆ فستیڤالەکە مادبوونە چێکجار زۆر دەکەم ئێستا هەر هێک لەوانە هاتیەک لە هەریرێک هاتێک لە باتاسە هاتێک یەک لە خەبات هاتێک ئاسان نیە لە کاژبەر هەفتەوە لێکوارە بخۆ بە پەلەوەرەوە وەکو پێشمەرگەیەک بخۆ بە مرشەکە و کەرەشێرەکەەوە هاتیە یعنی ئاسان نییە بەڕاستی لێ پێم خۆشە وەکو لایانی حکوومەت ئەمن پێم داوای لێبوردن دەکەم ئەگەر ینی داواکە زۆر قورس نییە حکوومەت هاوکار بووە ڕاستی بۆ نمونە ئەمە ساڵانە کە لە پارکەکان پێشانگا دەکەینەوە ناساندنی ئەوە قورسە لەبەر ئەوەی دەبی هەوڵ دەبی ناسی شامیەکە شامیەکەم کە زانی شامیە بەڵام هەرچی پێی دەرێ من ئستا کە ساڵی 2023 لەناو زانکۆی سلێمانی پێشانگام لەو کردەوە تاکو بیناسێرم هەرچی هاتیە قوتابیەکانی وێن دەریش زانکۆی سلێمانی هاتینە ئەمە چێن دەریە ینی ئەڵمانیا هۆڵندیا ناکاکە جاڕەسەنی خۆمانە
کاک دکتۆر توێژینەوە سەرکردی توێژەکەم پێ نیشاندایە خیندیتەوە ئەو جە قەنەعەتیاتە من هەمووی پیشان ناوە بەرنامەی من باشترین دۆکۆمنتە بۆیەوە چوینە لەگەر ئەو بەخێوکارانە کاک ڕەنج چوینە شەقڵاوە پێشانگامان کردە چوینە تەختەق پێشانگامان کردە لە هەولێر پێشانگامان کردە تاوەکو بەس بیناسیینی ئەوە ئەرچی حکوومەتە بەڵام بەخێوکارانی مە بە هاوکاری ڕێکخراوەکەیمە ئەو شتە دەناسێنیتن شتێکی ئەو کاردانای زان چی هەیە بەس هەموو قەلبی باشەڵای لەبێ علمە لە ڕووی پەلەوەرەوە فەرمو با قسەی بکاتن پێم خۆشە قسەی بکە بزانە بەیانی دوای ئەمە من دڵنیام چەندین دەوڵەمەند یەم وڵاتە پەیوەندی بە ڕێکخراوەکەتانەوەکە و ئەو مریشکانە هەموو یەکڕن بە پارەکانی کە خۆتانەتانەوە بەڵام ئەیتر انقراز ناکە هێلکە و شتی تریان هەیە کاک ڕەنجان خۆ کاکدان خۆت جوابم یەک لە هۆکارەکانی گرانیەکەش ئەوەیە هێلکە کەم دەکا مریشی ئەوەی مەسلحی و ئەوانی ترا ساڵانە 280 هێلکە دەکە تاوەکو 300 قسوور هێلکە دەکات بەڵام ئەوە لە 50 هێلکە تاوەکو 6 هێلکە دەکاتن ئەوە یەکە لە هۆکارەکانی کەوا بەرهەمی کەمتری لەو 6 هێلکەش لەوانەیە 30 هێلکەی دەرچی یان 25 بۆشە بە دەگمەنی ماوە مریشکەکانی تریژ وا بوون دەستکاری کران ئەمەش قابلی چارەسەرکرد نەزانت زۆر پێشکەوتۆ لە بواری بەخۆی بەڕێزە دەزانێ ئەوە توێژینەوەی دووەمە کە لەسەر کێشی بەس وەزنەکەیەوە کردومان چنێ پێوەی خەریک بوون ساڵێک دوومان لە لای بڕێز ناتوان هێلکەشی زیاد بکرێن بابا 2 ساڵە ئەویان لایە ئەگەر مەحەطەیەکە بێ ئەوە زۆر بەدەسە بێ زۆر محەطەیەش بخەنە پلانەوە پرۆفیسۆرە داوایەوە نابێت ئەو جنجڕە لەگەڵ ئەوە تێکەڵکە لەگەڵ بێ یەک بیان پارێز فەرموو براجان کاکڕەنج دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم مامۆستا سەید کاوە لە ئاخیر قسەی ئاماژەی بۆ کرد کە بەرهەمی ناوەخۆ لۆ نمونە مریشتی کوردی لێ زیاد ناکا هێلکەی کەمترا بگرە ئەوم بابەتەی لێرە پێشکەشکرا زۆر زیاتر ئەلحەمدولیلا لە هەولێر لە ڕیزبەندی یەکەمە لە عێراق لە بەرهەمێنانی پەلەوری جوانی بۆ نمونە سیڕامای من ڕوتمان هەیە بەڕێزان بەشداری لێ دەکەن هەتا لەو پەلەورە کوردیە بەخینی خۆمان هەیتمان کە تازە بەڕێز ئاماژەت پێکرد لەگەر ئەو هاوڕێمان بڕواجەمال کە هاوڕێمە کە 500 گرامە هایتمان لە خوار 300 گرام کە مریشکی ڕەسەنی کوردیە بۆ خۆمان بەرهەممان هێناوە بەرهەمی ناوخۆی کوردستانە حەزەکەی پەیوەندی دەکەین ئێستا با جۆتەکمان بە تەکسیرۆ بنێرین وڵای تر کۆتایی بەرنامەکەیە ئەگەر دوو کەسی تر قسەی هەبێت بەڵێ کاغڕنج عفوم کە بەنسبەت بابرێن پەلەوری کوردیش کە بە ئەوەی خۆماڵیەکە کە جووتی 25,000 پارە ناکە یان بەنسبەت کەو ئێستا ساڵانە ئینتاجی کەو دەگرم لۆ نمونە کە وەختی ئینتاج دادێ 100 بەچکە کەو دەگرم مادیبوونەشی زۆر دەکات بەس کە 100 بەچکە کەو دێخمە بازار ئەم ئیمکانێتەکەم ڕەنگە ئەوهانەی بی پێشکەشی سروشتی کەم بە پێویست پێشکەشی سروشتی دەکەین لۆ معلوماتت بەس ئیمکانێتمان ئەوانی هەمووی پێشکەشی سروشتکەین پێویستە لەهانی حکومەت پشتگیریمان بکات بە نیوە سعری بازار دەتوانین بیفرۆشین بەس کە بە خۆمان بەرهەممانینە بۆ نمونە ئێستا لە دوو کە و یان نێرەی کە و 3 ماکە و زیاتر لە 100 بەچکە بەرهەم دێنم هەموو ساڵێ 100 بەچکەکە و بەرهەم دێنم ئەو 3 ماکەوە بکەمە 6 ماکە و 200 لۆ بەرهەم دێنم بەرگەی سروشتیش دەگرێ ئەمە باسی کەوی خۆماڵی دەکەین کوردستانی خۆمان یعنی ئەوەی لە شار دیرا و ماڵی سروش خۆی بینێریەوە سروشت و لەگە سروشتیش بگونجێتەوە چکە ئێستا یعنی زۆر ڕێکخراو دەبینم ئەوەی دەوازن ناگونجێگە سروش ناگونجێ زۆر مەسەر ڕێکخراو دەوازن لە سروش بەردەدا کە ئەوە گەورەترین هەڵەیە لۆ نمونە هەموو کەوەکانی خۆمان سفەتمەندێکیانەیە لۆ نمونە کەوی قەرەچووق لە شەڕ بە ناوبانگا لە های کەتولەک دەبی وەک ماکەوە کەوی خەلەکان قەبارەی زەخمە دەست خۆش دەست خۆش بە برادرانی ڕوودا ئەڵەم لەسەر ئیشەکە و راپۆرت تێ بکەن و مقابلەی کاک فیراز و جەماعەتی وەزارەتیش بکات لەسەر ئەو کارت ئەوە کارێکی زۆر زۆر پیرۆزە بەڵێ لەسەر بابەت تەندروستێکە ئەو کاتی قەوسەکتان نەداکەوە پرسیار لەو جەناوی بکەم گوتی لە مریشکە بەستوەکان مافیەکانی لە پشتن وانە ئەگەر مافیەکان لە پشت بێت ئایا لە جیهاندا مافیەکان باڵا دەسترێن لە وەزارەتی تەندروستی دەست خۆش کچەکان قسە ئابیە بۆ خوشکاوی دەی بەڵێ حاجی جوابی دەوە سلااوان لێبێ دەستخۆشی بەنامەکەتان لێ دەکەم ئەمن پێش خرت شتێکی تێبینیم هەیە لەو بەرنامە بەس تاقای نێگاتیف مەرگرتیە بەسچی تاقای نێگاتیف هەر مەحاڵە ممکن نییە و مریشکی دەروە لێرە خواستی لەسەرە منیش قسەکەی تۆم کرد ئەو تاقا نێگاتیفە ینی چه ئەمە ینی سبای لە بوارێ شۆڵ نەکەین ینی شۆڵ نەکەین مەقسەدیان چییە کۆمە
مثلا دبي محاله نابيتن شغل بكين بوچ زرره مثلا تازه او مریشکه بارز و جوانه هیا بوچه کی هاتیه لو بر اوید لیره دانشته نام نشانی دیاری کردیه گوتی فلان جین دتوانن لیچکن کمپانی که لیچکن کو امریکانه زیده ببن نهیتن امریکانه و خلکی بلا بیتو بس بچاو نتوانی بناسینی پتام تیده ناساندن میرشک بس بچاو نایته ناساندن دیبا پتام بیته ناساندن ونیه کس هاتیه ببیته نام نشان فلان جی پلی گرمای درسته خوراکی باشه بتوان لی بره بینن و زیده بکن هبوا کس هبوا لوانه والله من بحسم كر من قوتم بس هندق ميفاني من درد خوها بو مشاكلت همو بو سياسي موضوعك الموضوعك بلاوري كردستانك مثلا كردستانك نو بنياد منه بو موضوعك سياسي اول گو فلان کس دومانیه فلان پارلمانتر پشمانیه فلان اول پشمانیه بابا ایکم جارتی بال تو دست ببکی پاشی ها بین هاریته کس دست نه بته چهارنا حکومت بيت بوب كتن ایکم جار خاطر بس ما كير امانه بخيو كري لمحطيه كا شاك بكري دواي او توزع كري بس الفلاحه كان ابو زياد جناب بخيو كا تامي زور جوازه زور بارزه بس بو هند بو هند بخيو نكرا خلك كردستان بو كتن بس درست جناب دكتور زور جاجبينا زور يشحاو كارا الحمد لله جاجبين هبا الحمد لله همو نيجاتيف ونيجاتيف لا همو هالوايا بس دواني سكنت والد اول خيب كراينه هلش جيراينه بجيشان بكره بس بو كسي سرمایه دار بو كردستان هم نه عامه قيمتي شوي خدا دكارين مريشكي جواني جي زاده بكين مريشكي كردي اصلي جي زاده بكين دكارين تاجر بروجيكي هبه تجي دكاري من خلق بس كسي دسنا هولندا كسي دسنا هولندا ناخذ دبي بونا بيتشتك محلنا محلها وجودي والله او جنجها خيتي قليتان ليكا هيك هاني جنستان اخر اما تمشكا كاغرج او برادرك دله باسي مافيا ده كده بسيرك كاغ ناظمي بلا دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم قوربانت مریشکی بەستوو بۆچی ینی ئێمە کوردستان الحەمدولیلا ئەومان زۆر هەیە دەواجنی زۆرمان هەیە نعنی بۆچی هەر مریشکی بەستوو بەرە لە هەر لە دەواجنی خۆمان بیت نانی تو خودی گونەح نییە مریشک لە بەڕاستی لێتە کوردستان من ئەو ڕۆژە چیمە مارکێتێک دەژیت بەس مریشکی دەرەوەمان هەیە سەیرم کرد دەژیت مریشکی بەرازیلمان هەیە ئیپاتە خودی گونەح نییە پاکوردستانی دە مریشکەی هەیە و ئەیندە دەواجنەی هەیە بۆچی مریشک لە بەرازیل دێت وە کاک فیراز گوتی ئەمن بەرپرسیار نیمە لەسەر ئەو مریشکەکان لە خارج دێت لە دەرەوە تێتە کوردستان با ئەوان چاوە لە ناو حکومەت ڕۆلیان دەبێت نانی کە مریشکی لە خارج بێتە کوردستان ئەوان بەرپرس نەبن بە چ شکل تێت نانی لە بەرازیل تێتە کوردستان و بە 8,000 ئەتو نزان ئەی مریشکە چاوە بە خێو کریاگە ئەی مریشکە چ دریاگە پێی با گونەح نییە با ئێمە ئەیەندا کاکرانچ ئەیەندا داواجنە هەیە بۆچی هێلکە لە دەرەوە تێت لە ئیران تێت بۆچی خۆمان نەبیت دەست خۆش دوا پرسیار وەرەگرم لێرە جەنابەت فەرموو کاکرانچ دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سەرسەرماتی زۆر سپاس ئێستا ئەو هەمە کۆمەڵە گەنجەی دەبین لێرکوانە کەسمان پێش ناسینی ئەو مریشکەی یەکمان نەدەناسی یعنی هەمومان باوەسە ئەو مریشکی ڕەسەنی کوردیە یەکترمان ناسیە ئێستا الحەمدولیلا ڕێکخراوەکمان دامەزراندیە وابزانم لە بەرنامەکەش حەقی ڕەسەنی کوردی نەدرا بەڕاستی یعنی ڕێزم هێلەوەم برایان چکە زۆر باسی مریشکی بەستوو ئەو بابەتانە کرا وابزان پێشتر چەند بەرنامەکەت کردیە لەسەر مریشکی بەستوو ئەو بابەتانە ئێستاکە یعنی چەند خەڵکەکەیە پشیلە و سەی دوو لە ڕێ لە بینەران بەخێو دەکاتن پێم وایە ڕووی بکات ئەو مریشکانە ئەو مریشکەی بەخێوکە یعنی لە زۆر ڕووەوە بەڕاستی ئەو مریشکە تەندروسترە لە ڕووی نەخۆشی لە ڕووی ڤایرۆسات بەڕاستی زۆر جوانترە پێم وایە هیوادارم یعنی ئاوڕەتی لەوەی بدەن وەکو حکومەتیش بەڕاستی پاڵ پشتمان و هاوکارمان بووە بەڵام ئەگەر بکرێت کاک دکتۆر یوسفی بەڕێز بەڕاستی چەند جارێک جەختی لەسەر بابەتەی کردەوە یعنی هاوکاری بکرێن وەکو پرۆژەک دامدرێتن کە سبێنێ بەرهەمی زیاد بکەین هاوردەی دەرەی وڵات بکەین لۆ بەز ناو خۆمان بەڵێ دەستە خۆش من جوانترین پڕزانیاریترین ئینفۆگرافی کە ڕوودا بۆ ئامادە کردبووم لەسەر ئەم مریشکە قەت ئاوا ئیشی لەسەر کراوە بینی و تا دەستان خۆش بی دەستان خۆش بی وازیشی لێ نایەنین لەوەش لە مریشکی کوردیش ئەمڕۆ
جوابیان نیامەوە لەمە بەدووە خاوەن پەلەوەرخانە بانگ ناکەم بۆ بەرنامەکەم هەر ڕێگەڵێەوە بەرنامەکە بەرنامە بۆ خاوەن پەلەوەرخانەکان ئەەکەم بە سوپاسەوە چونکە ئەوان خەباتکارن کاک نازم و ئەوانە تێگەی ئەگەر ئەوانە نەبوونە ئێستا دەممان ناوێ کرد بۆ فڕوجانێکتێبین تخواکەی ئەو قسەی کۆتایی تا فەرموو ئەو مریشکەی خۆمان ساڵی 75 دروست کرا لەلایەن پیاوەکی بەڕێز لە شارۆچکەی قوشتەپە باشە لەگەر ئەو بە نەزانیش ئەوی کردێ بەڵام دوای 4 ساڵ گەیشتە ئەو بەرهەمەی کە خۆی هەیتی یعنی من لە بەڕێزێک پرسیارم کرد کە لەسەر ئەو بابەتەی شەکە بە شێوەیە علمی گوتی ئەگەر هەر کەسێک لەسەر پەلەوەر ئیش بکاتن دوای 4 ساڵ دەگاتە ئەو نەتیجەی کە خۆی هەیتی بە شێوەی زانستی بەفعلیش دوای 4 ساڵ گەیشتەوەی ناوی مام کاکە ڕەشە ئێستا نەخۆشە خوای گەورە شفای بدە و بەڕێزانێکی پێشترش دکتۆر بەختیارە دکتۆر یوسف بەرزنجی و مام سرودە ئەوانە هەموو ئیشیان لەسەر کردیان مەدەستخۆشە بەڵام ئێستا ئەوانە شۆڕ جێڕەکەنە بەڕاستی ئێستا کاک ڕەنز گەڕک بە گەڕک گەڕاوین لادێ بە لادێ گەڕاوین تاوەکو فۆرمەک پڕکەینەوە نەتیجە وەربگرین تاوەکو بدەینە کاک دکتۆر و زانکۆ و حکوومەت توێژینەوەی زانستی لەسەر بکاتن ئێستا ئەمە پێویستمان بە توێژینەوەی ترە ئەم بەرنامەیە ئێستا کاکشوان نامی بۆ ناردوم دکتۆر شوان سەرۆکی دەستەی توێژینەوە و دراساتی زانستی کوردستان هەرێمی کوردستان بەڕاستی ئەویش ڕۆڵی ئەبێ لە هاندانی توێژینەوە لەسەر کێشەکانی ئێوە و چۆنەتی زیادکردنی و چۆنەتی زیادکردنی هێلکەکەی حاجی یەک ڕستە فەرمووی چیە وڵا کاگراج ئەمن دەمێت بەس ئەگەر دەست دەچرکە زیادکەیلو من ئەمە یەکەم لە بداتی بەرنامە ئەمە زۆر دەستخۆشی لە ئەنگومان کرد ئەمە بەس غەڵەت تێنەگەن ئەمە کاتی باسی معانەتەکە دەکەین نامێت ئەوە گوش بگەنە ئەو غەڵەتیە ئەوە یەکەم دووەم کە باسی مریشکی کوردی دەکەی بەرهەمی مریشکی کوردی زیاد بی ئەنگواتێنەگەن لە ناو دەواجنی بی نە ئەدوو دەبی لە شاخێک لە دەیەکی پاک و خاوێن سیاجێک بدەیە بەری دەی ئەو جەجەیەکە تەبیش بۆ سەرما و گەرما سێبەر ئەوە بەرهەمی زیاد دەکە ئەدوو بە تەمای من باسی کوردیەکەکەم باسی کوردیەکە دەکەم من ئاوا بەفری لەسرە کابراڵێت تەکانومە لە ساۆنەی مریشکە مەسلحەکە زیندووترە دوایە ئێوە کە ئەزمونێکتان هەیە کاکە هەر لە دوهۆک پشتی 5 گەنج بگرە با بە 10 مریشک دەست پێ بکە بە 20 مریشک کردیتم کاکەڕاج کردیتم شم کردیتم کەی ئەوانیش بوون بە خاوەنی دەواجنەوە کاتە بابێن بۆ بەرنامەکەی من ئەو بەڕێزانە و مام سەیدیش دانیشتێ بۆ ئەو بەڕێزانە کە هەگەر یەک بێت بەرهەمی مریشکی کوردی زیاد کات لە گوندێکدانیشی زیاد ناکات دەبی بچیت پرۆژەیەک دروست کات پرۆژەی قاعێکی خاوێن دروست کرد نەمریشکەکە لە ناو قاعی بن ئەو کاتە هێلکە دەکە ئەو کاتێ شەو سەرما بشتە ناوی لە جێیەکی گیایەکی ئینجە و ئەوانەی لۆ دەچینیتن ئەوەی دەخۆت ئەوەی دەخۆت نەبڵێ ئەم بە دەمریشکیە قسەی ئومێد دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بۆم ڕێکخراوە جوانە بۆم گەنجە جوانانە بۆ مریشک و کەڵەشێرە جوانانە هاوکاریان بێ بە ئالک بێ بە ڤاکسێن بێ کاکە بە قاعەیەک بێ بۆ پێشەنگایەک یارمەتیامدا ئێمەش لەوانەیە بتوانینەگە داوامان لێ بکەین بینە هاوکاری لەوانەیە بە غەڵەت نەختێ برادەر بیریان کرد ئێمە ڕقمان لە بەروبوومی ناوخۆنیە بە هیچ شێوەیەکە کەروێشک بێ مریشک بێ هەر شتێک بێ کاک فیراز مامەستا فیراز نەک هەر قاعەکە بۆچی نایکی بە فورسەتێک ئەمساڵ سەرپەرشتی فێستیڤاڵەکەش بکەن وەکو وەزارەت و براندینیشیان بۆ بکەن تۆ مەسوولی ئەمەی ئەگەر نایکی با تەکلیف لە حاجی بکەم وتی قاعەکەشیان بۆ گرم و ئەیکەن ها هەر فێستیڤاڵەکەش سەرپەرشتیەکەن بەڵێ بەڵێ زۆر دەسپاس ئەو نەتیجەی هەم بێت دەستخۆش کاتم نەما ها ئەوەتان دەویست ئەوە وەزارەت جوانترین فێستیڤاڵەکە بۆ مریشکی کوردی دەی دەستە خۆش زۆر سپاسیانەکەن ها ئەڵێ ناساندنیش لەسەر ئێمە ئەوە ئەڵێ تەواو ئەوە جەنابی وەزیری گشتوکاڵ و حکوومەتی هەرێم فێستیڤاڵتان بۆکەن دڵنیام لەوەی لە سەرۆکاتی حکوومەتەوە پێیان خۆش ئەمکاری ئێوە هەتاوەکو مۆزەفێک خوا حافیز بینەرانی بەڕێز